درباره لوتکه پیشکش بکن مهروها هجمارک پسپور و شروفکار جیهنه داکو گریگیا وی لوتکه و پیش هاتن گریدای و جبو بینران شروف بکن ام بهوین حتی داویه هم مرا بمینن. سروک امریکا دونالد ترامپ ایرو چهارشنبه راگهاند که رکفتنا امریکا و ایران بداوی بویه لدما جوینه که لگل سکرتیر گشتی ناتو مارک روته ده چارچوبه هلجوینا ناتو ده لانقره سروک ترامپ بتوندی رخنه لایران کرو گوت کو او ناخوازن سردریه لگل وان بکن هیزن امریکا روجا سیشمه بشف ده برسوا ایریشن ایرانیین لسر کشتین بازرگانی لطنگاوا هرمزه ده چند ارمان جن لشکریین ایران بمبا باران کرن. بۆ من پێم وایە کۆتایی پێهاتووە ئیتر نامەوێت مامەڵەیان لەگەڵ بکەم ئەوان زبڵن دەزانی زەبڵ چییە ئەوان زبڵن ئەوان کەسانی نەخۆشن ئەوان لەلایەن کەسانی نەخۆشەوە سەرکردایەتی دەکرێن ئەوان کەسانی خراپ و تونت و تیژن ئەگەر چەکی ئەتۆمیان هەبوایە ئەوە بەکاریان دەهێنا ئەوەندەی پەیوەندی بە منەوە هەیە کۆتایی هاتووە. سکرتیر گشتی ناتو مارک روته گوت ایریشن نوین ولایت نکبوین امریکاین لسر ایران به تواهی پیوست بون. روته کنفرانس که روزنامه‌وانی ده لانقره یا ترکیه آنی زمان که او پیشبینی اوه که دکه حوالبند جنوبه پشراس بکن که ایران ده قط و قط چک ناوکی نبن. پێم وایە زۆر پێویست بوو چونکە کاتێک ئاگربەست هەیە و ئێران لە بنەڕەتدا ئاگربەستەکە پێشێل دەکات و بینیمان دوێنێ چی ڕوویدا لەگەڵ ئەو هێرشانەی کرانە سەرکەشتەکان پێم وایە بە تەواوی گرنگە کە ئەمریکا کاردانەوەیەکی بەهێزی هەبێت هەروەها چاوەڕوانی ئەوە دەکەم هاوپەیمانان ئەمڕۆ تاوتوێ ئێران بکەن پێشبینی دەکەم ئەمڕۆ هاوپەیمانان دووپاتی بکەنەوە کە ئێران هەرگیز و هەرگیز نابێت دەستی بە توانای ئەتۆمی بگات دووەمیش بنەمای ئازادی هاتوچۆی دەریایی واتە ئەوەی گەروی هورمز بە تەواوی بکرێتەوە زۆر گرنگە بۆ هەموو 32 ئەندامی هاوپەیمانی ناتۆ. بله صالح قالك پیشکتن دوی دما هلجوینا ناتوی لانقره چه دبن جو بهتر آگاهیان درباره وان پیشکتن داوی نهاجی پیامنری ما لانقره ایوب دمیر باوی که زندی مرای داکو بهتر آگاهیان درباره کمبونن هلجوینا ناتوی بدما ایوب تو بخیر هاتی سروک امریکا وکو تجی گهداری کر بتوندی رخنه لایران کر و گوت کو جبوی داوی رکفتنا لهفته گهشتنه یا لگل طهران هاتیه بهتر آگاهی چل جمته هنه yani gotinin Donald Trump tikarin bêjim ku li Enqereyê wek mîna teqînekê deng veda ji bo çi Trump diyar kir ku yani êrişên Îranê êdî hatiye arredeka wisa ku li ber li ger Îranê pêkan nîne ku wek agerbesta ew berdewam bike. Dalê din da jî Trump diyar kir ku em naxwazin ku li gel Îranê yani müzekereyê berdewam bikin. Ana em de weşana zindî dane civîna pres konferansa Trump û Zelenski berdewam dike di vê pres konferansê da jî ragihand ku Îranê heya niha 54,000 kesê yani welatiyên xwe kuştiye ji ber wî jî ji min re dibêjin ku mesela çima li wê derê raperî nabe yani İran bi vê tundiya xwe bi vê kuştina xwe nahêle ku kes derkeve dengê xwe derxîne. Dehêla din da jî Trump dîsa ragihand ku İran wek dewleteka êrîşker li ser her kesî yani çewsandineka xwe derdixîne pêş lê ji vî şundatir pêkan nîne derkeve. Dîsa Trump gotina wî da tiştekî herî balkêşî ew bû ku ragihand ku İran yani em naxwazin rejîma İranê biguherînin lê ez nikarim bêjim ku rejîma İranê neguherîye jî yani li gorî daxuyana Trump rejîma İranê bi şiklekê bêjî hatiye guherandin. Gava tevahî em vana didin berçav rastî yani ev civîna NATO'ya da gotinên Trump bi rengekî taybet derketine pêş. Baş e Eyüp ji aliyê Tirkiye ve yani Erdoğan henekî divê derbarê da bi hesdarî diçe vê meselê bi taybetî dema tê navêna Amerîka û Îranê da yani ev axaftinên Trump li Tirkiye dengekî çawa vedidin helwesta Tirkan vê derbarê de çi ye ez dizanim hîn di qonaxên destpêkê de ne lê hesteke Tirkiye çawa heye vê derbarê de.
سالا راستی دو جوینا دانالد ترامپ و رجب طایب اردوان هبو دوی دری دا گلک نقاش دست بکرن دکارموی بیجیم یعنی ترامپ راستی دهمو گوتنه خدا دبیجه کو از اردوان حزدکم اردوان کسی کی باشه تکلیمه گلک باشن لی راستی وقتا کو شیرو و کار ام گهتار دکن دو عالی در که پیش هله که دا یکو نزکی دستلاتی نه دبیجین کو تکلیم ترکیه و امریکای جبی شونداتر به ترامپ رو گلک باش بچه هن کسی دبیجین کو نا وسانه به یعنی ترامپ دگوتنا خویا دو تا تشتکی تایبت درخسته پیش یعنی بار ایران دا سر پشتا ترکیه جی یعنی دوی واری دا دکارم بیجیم کو دوی اوی دا دو شکل دید که پیش لیم دکارم بیجین ببینه وی لوتکن ناتوی لانکاره یعنی بشوازه کی تایبت دید که هولی دبی کو یعنی تقریبا پشتی چند دقیقه جی و انجامک در که هولی باش ايوب يعني هلبت مجارة ايراني دي ناف اجنديا ناتو دبولي دي بيشكتنين داوي لسر عرضي بتايبت ايريشين فيداويين ايراني لناف تانغافا هرمزي وهروها برسفا هيزين امريكاي بو سدمكو ببا يكج دريزا بيشيد اجنديا ناتو دا قالوا ريبرين دنيا ناتو سيرفي كي دبيجنم مديت مارك روتا سكرتيري قشتي اخافتنكير وكيدين ديفي هلجفيني دا تشتيغو تنجاليه ريبرين اوروبي یعنی دوی دری دا ربر اوروپیش خواهی که گوتنی خواهی جوینی خواهی دکن لی هیچی بردوام دکه دا آلیدن دا وقت تیجی دیار کر مارک روتر یعنی ماف دا امریکای حیا نها ام بیجین کو رخنین دانالد ترامپ لسر ناتوی هبو و دوی جوینیان اوی دا جی دیسا بحث کر گو از ناتوی حزناکم ناتوی آلیکاریان من نکر لی مارک روتر دوی دری دا چگو گوت کو ماف امریکای دوی دری دا هیا و او ایریشن ایرانی یه داوی جی بتوندی رخنه کر دهیلادن دا دیسا ببینه وی یعنی دگوتنین دانالد ترامپ تا تشکو داد که پیش یا اساسی او بکو ام دستور ندین کو چکن نوکلیری ایرانی به مارک روتر جی هم اما افتشتانا پشتی هم دیگه ترامپ کو هم جی آنا جیمنی کاویه بردام دیگه دوی درجه دا جاردن دوباره کر گوت کو ام پیکان نینه کو دستور بدن چکن کیمیاوی راستی دوی دری دا هم احمد کارم بیجم کو همو یعنی سروکن دولت و حکومت ناتو نبیجی لی بتواهی شکل کی وسا یعنی نخوازم که ایران به خدانه چکن نوکلیری باشه ایوب یعنی و هلجوینا ناتوی چه باندوره که راست لسر روشا نافخویی ترکیه کریه یعنی درباره عالی سیاسی دا وکو بیجن پارتیین اپوزیسیونی چه جیوازید ناوینا هلوسط حکومت ویان اپوزیسیونی هیا یان تنه چه دوی درباره در جمعه هیا؟ سالا آنا چانه راستی حکومت ببینه وی آنا و جوینا ناتوی تکارم بیجی که بس اوای کی سرکفتی جی برای واده به یعنی مروف گریویا ببینه ده هلادن داجی تدیواتا که اف جوین هاته چیکرن گلک چوساندن گلک زحمتی گرتنا ریا بندسکرن آنجی بنچاف کرن ایریش گلک تشتن نباشی درکتن پیش جبر ویجی اپوزیسیون و هلوستا حکومتی بتوندی رخنه دیگه یعنی ده به جوینا ناتوی چیکرن نورماله لازمه که ترکیه هنتشتان به دست بخینه لی پیوست نینه که اوقاس چوسندن لگل سرگلین انقره و سرگلین ترکی وره چکرن تباهی رخنه هنه که بیالی دا اود بین لی دوشی هن چالاکی هبون هن دیسا هن کساتن بنچاف کرن دالیدن دا راستی روشنمه بان دا کولانان نکارن با اوه که آزاد امبیجن یکو نهاتنه اکردیتن نوچه اون خواه چه بکن آنجی او بکن ببینه وی که ماسیک دوی وارده در که و پیش اپوزیسیون جی وزیده تر ویا رخنه دیگه بله ایوب دمیر پیامنیر مال انقره گلک سپاس بو وانوچه و پیزانینان سپاس ایوب و هم هر الامل ترکیه دمینن ترکیه به بالکشی سردانا سروکی امریکای دونالد ترامپ شوپاندو پسپورین پیوندی ناونتوی و سردانه گلکی گرینگ دبینون دبیجن او ده باندوره که ارینی لسر سبروجا پیوندی ترکیه و امریکای هبه پیامنیر ما ایوب دمیر راپورت که هید وی درباره ده هفدیتنین دانالد ترامپ و رجب طایب اردوان و انقره پیکات چاپمنیا ترکیه ج لوتکیا ناتو زیدتر جیدا و هفدیتنی لگور شیروکرن سیاسی اف بدو شوازن سرکه هاته نقاش کرن لگور هن پسپوران ترامپ به وی باری ایرانی دار سر پشتا ترکیه لگور هنان جی ترامپ دخوازه تکنین ترکیه و امریکای پیش بخینه هفدیتنا ترامپ و اردوان در روشکا گرم دا پیکات
لی پسپور رادگینن کو اف هفدیتن دبکو به صحای سیاست دا به شکلی کی دنجی بمشه. Amerika'nın bu anlamda nasıl bir önlem alır? Amerika di nav NATO'ya da roleke girîng digire û dixwaze li gel Tirkiye jî peyvendiye xurt bike. Di hevdîtina Trump û Erdogan da jî enviya dibînin. Lê ev bêberdel nîne. Biyamın Trump dixwaze ku li ser pişta Tirkiye hin meselên xwe li rojhilata navîn çareser bike. Ku armanca wî ew e ku di mesela İranê da Tirkiye bikar bîne. Min divê hevdîtina Trump û Erdogan da ev dît. Himan tişt pêkanê ku li Sûriye jî pêk were. Ev geşedanên wê li ser Kurdan çawa bandor bike zêde zelal nîne. Şîrovekarê siyasî Menderes İnanç ev yek ji dengê Amerîka ra wiha diyar kir. Hêviyê Kurda serokkomar Trump jîne devleta Amerîkayê ye. Belki ona demeye Kurd devleta Amerika çukara dost dibînin. Dixwazin ki devleta Amerikayê serokkomar Trump jî Kurda ra çareserîkê çê bike. Vêna artık bikeve merheleke nû de. حتی روزا ایروجی دوستانی کردا دولت آمریکایی تو ضرر ندیدیه. البته دو دما سروک ترامپ هات انقره د پرس کنفرانس دیگل رجب طیب اردوغان سروک ترکیه ده گلک وصفن سروک ترکیه ده بو هف پیمانیا ناتوی و هم جربو لهفکرنا آنجا تگهشتنا نف بیناوی و اردوغان ده تشتی پرگرنگو جوینا ناتوی ایرو روزا چارشمی داوید به ایدی چاو لسر انجامین کو دوی لوتکه دا درکتن پیشن. اوی چاوا جیبی به باندورکا چاوا لسر دنیای وده ته merak کرن. ایوب دمیر دنگ امریکا انقره. بله ام هم هر بردوامند رومال کرنا کم هلجوینا ناتوی دل ترکیه سیروان بری هما گاوکی جاره کدن سروکی امریکا دونالد ترامپ دیسا بتندی بحثا ایرانی کرو گوت یعنی امکان هایی که ایرو جاره کدن ایریشن تند لسر ایرانی ببن راست بحثا ویکی کرو بحثا هروها بیتر هورگیلیش خو وزیر جنگی پیت هکسس یول آماده بولویده که هنک هورگیلیان دما پریس کنفرانسا لگل سروک اوکراینیا ولودیمیر زلنسکی ده هنک آگاهی بیتر دان کو سبب ویکی چیه امریکا دا گوتن کو و برسو و هم بر ایریشن ایرانی صالح لتنگاو هرمزش خو ایران ایریشی یعنی هنک کشتیان بازرگانی لور کربون سروک ترامپ قلت كو دبكو إيشف يعني احتمال هي كو إيشف جارك دن إيريشن أمريكي دوباره بمنوايا بيشكتنك بالكيش وقلتناوي أف قلتنت لبايتختك وكو أنقرة كونها أم بيجينا بحثا هل جفينا ناتو يدي كنا أبجي تشتكي سيمبوليكة يداج ولكن الناتو راجي وكو بيامك يكو ويا أمريكا تفد جرد في هنجي رولا خو بقرنو مارك روتا جي هر بحثا ويا كيركو يعني الرواتي دا إيريشن أمريكاي وكو برسفدانا إيريشن كو إيراني بخو كريا أما بين كاد في ساعات دوي تشجو هرتنين وشي بنجر وخياي مجارة إيراني وكون هام الجلا يوجي بحث كر صالح هدي دب مجارة هري سركي دفي لوتكيده ويا وت دياركو رنگ هنگ گوهرتنجی چه ببین پشتی وید هر درباره سیاست ولات ناتو داجی و درباره هلوستا سروک ترامپ درباره ایران داج بر یعنی بری ویجی گوته بوی او ام ببیجن یاداشنامه یا کو به ایران او کرد بود بیجه ایدی او به معنی مداوی بویه یعنی بله هر حال قالوا اف اخافتن نوين ترامب درباره ایران ده و هروها ایریشن داوین امریکای دکارن چگو هرتران لسر عرضه بکنو پیشبینیا چته کرن شیروکار سیاسی مجید حقی که فنلند دمینه دکار باشی برسواده پرسه بده رزدار حقی تو بخیر هاتی برنامه ما اف ایریشن داوین امریکای و وکو برسفدان لایران و هروها اخافتن ایروی سروک ترامپ تین چواته دجال رئیس السلاو جبوه و پیروزگوتنا دستپیکا بشان ساتلایت دنج آمریکا سپاس دراستی دا کمار اسلامی ایرانی پشتی او ام بیشن هفدیتنا کو یا او هفدیهشتنا که لجل آمریکا پیکاتبو امضاء تفاهم نامه و تو حساب کرد برای میدانی یعنی قوت برنده حساب کرد دبرکو دبوغورو وی هفدیهشتنی دبیت تنگا و هرمز بیت وجرن آزاد بیت بچید ده ایران هوتو تفسیر کرد که خوب مثلا براوات بینی هوتو تفسیر کرد که دبیت هاتوچو آزاد تنگا و هرمز به مرجین کمار اسلامی ایران بیت و توی که همو کمی دبیت بند سویا کمار اسلامی ایران ده بشه دبروی که دست به پرووکاسیون کرد او خاص مایده ما کو
لرين دندا كشتيون دخل هات شوف كان إيران يجيبوا كتني أو نقطة قوته وهابو يعني نقطة كي كتقاس دكاري هم زختين سر أمريكا بيت هم زختين سر أبروية حمو جهاني بود زختين سر ولات عربي توي بكار بتن وبهرشين بروفوكاسيوني وخراب كارانه وعندشين بيجن تروریسم بحری دا خواست ویرل هم آمریکا بگیرید هم جهانی بگیرید او عالیه نجی لحلو مرجتی که کمجوینا لوتکیا سرین سرویتین اندام ناتو اللي ترکیه دبچو پرووکاسیونی جدیویت دبکو ترامپ لگوتنت بریدا بحثوی تلبکو او له دولت الناتو بهویبیه ایران ودزانی لوی کشیان و خویا ناتو دشیتن بهری برگیرید او ترامپ دیسا یا بجن آمریکا دیسا هر مده ایروش خرابکاریت کمار اسلامی و ایران تنی بمیریدن باشه که مجید یعنی بله تکار هزرا خو تمام بکرم که لسر وی اساسی کمار اسلامی و ایران به آرمانجا پرووکاسیونی به آرمانجا لیک دور خستنا اندام ناتو اللي هبدو او ایرشی خرابکاری دراستی دست بکر لی هر پشتی که قرص دونالد ترامپ خودایی آدرباسی را جهان سکرتری جشکیه ناتو جی پشکیری لهیرشن آمریکایی اللي هلوست آمریکایی او بواتویی که کمار اسلامی ایران اللي وی هلوست خود اللي وی محاسبه سیاسی خود سرکوتی نبیه يعني براستي كاكي مجيد او بخبو جي برسك متخصص بكم لازب شوي كي دنشت بكم كافا جو ايران وحركه جديد بيجو امريكا جديد زانا فايا بروش خو سروك ترامب او يكو سنت كام هيزن امريكي روجات نافين همان تشغوتن جو ايديشن ايران لناف دري كتانغافا هرمزي بروفوكاسيون ايران ما بستوي تشي دفي قناغي ده بتايبت غافا جو ريبرن ولاتين روجافاي ريبر اندام ناتو انقره جفن وحركه ضزانك وافدان وستندن هذا استك آلوز در باز من شما ایران و پرووکاسیون دوی دمیده دکه وزانن یا یتم ایران لاشتی ترسید یعنی ایران کمار اسلامی ایران به درجای دیرو که خو به درجه بونا خو هبونا خو للشر دا بینی هبونا خو للشر این دجمنه که تلوی بینی جو کو بشیتن حرب ایدئولوژی خوب داد حرب او دیتنا سیاسی خوب داد هم بو سرکوتان خوی هم بو آجاگری لهری میده لوی آوید اوشت هم حکومتداری خوب تت هم جی تاثیر سر جهانی دانید کمار اسلامی و ایران رژیم که هم بچن گروگاندی را رژیم که بارم تجرا دما خو لسدار نصد هفته و نه دا کارمند سفارت آمریکا با کو بارم تجرتن نهاوی گوی روشرات ناوین همو بارم تجرت یا عبوریا جهانی تخازیتن بارم تبگیتن ولریا تنگا هرمز دا تنگا و هرمز دا تخازید براسیل دستی خلصف کرکا عبوریا جهانی بجری جبو که هرتن وقت برکو بنجها و رژیمی دجال پیکاتنی نینا او دخازیتن آسکت پیوندی خو آسکت شر و آلوزی خو دجال آمریکا با آوائی که کنترل کلی بیتن بته دانا شر تتاو بیتن نه آشتی تتاو بیت که هرتن بکار بیت او ایدئولوژی خو رژیم خو بیو آوائی بر پیش بیت یعنی آرمان جوان او کو آمریکا یک لیر دا گیر امبیشن گیر بیت وی حریمی دا بر کو امتزانن مها 10 دا هل بجارتن دا آمریکا های هم بجارتن دوره کنگرس هل بجارتن ل اسرائیل هيا وسرنكتنا امريكا وتاينهاتن بشري امريكا دكاريتن هم ضرر لجيانا سياسي نتانياهو وكو سروج وزير اسرائيل بدك وهم ضرر جلق مازن لبروجين سياسيه سروج ترامب بدك باشا رزدار حقي يعني او سياستا گرکرنا گرجیان کو امریکا الهرم دکه چقاس باندوری لسر ولاتین اوروپی دکه و اندام ناتو این کنها لانقره کوم دبن چقاس کاری باندوری لوان بکه و هل واسه وان بگو هر براستی دوی درباره ده حیا بری نها یعنی دماغو امریکا و ایران امریکا و اسرائیل ایرش که سر ایران ولاتین اروپایی خولوی مثلا دور دخستن دبرکو اول لچارتیو سیاست آمریکا و سیاست هیرشبرانه بخوروان دیدید لی اول کمار اسلامی ایران نها نشان داد دبرکو یعنی گرتن و کنترل کردن تنگا و هرمز تأثیری که راستوخو شوندانی که راستوخو لسر اکونومی همو اروپا هست یعنی بگویی پیشکتنا اروپی او اوسان اوبریل اروپی دا لاست دل خراب خدایا تأثیر لسر روشا جواتی تأثیر لسر روشا سیاسی و ولاتت چون که جلک وان ولاتنا لمهد پیشی مدا یعنی دوان دازه مهد پیشی مدا هل بجارتن هنا و هل بجارتن لجی
لجور الروش آبوريدا تأثير لسر هاتن هالبجارتنا وان دولتين كوفي كوي لسر دسراتن أو بارتين كل لسر دسراتن تأثير دارن دبروي كي إيران حسابوي كي كيلكو أو دكاريتن بيو أوي كوراهي بخيت بين أندام الناتو دا كوراهي بخيت بين جوات روجواي دا لآلية كده هم خدمتها بروجه روسيا لشري همبري أوكرانيا بكتن وشري همبري أوروبا بكت لآلية دنج دا زختي بخيت سر بيوندين وان دو آلين أمبيجن أوقيانوس يعني أمريكا وأوروبا دا لسربي أساسي إيران يجي حسابه خوتي ليكو هندي كيشي وانا زيادتر بيتن هندي كيشي درون نوبل وانا زيادتر بيت أو دكاريتن زيادتر لحريمي دمانوري بتت ليه هربك مع أرستر از باورم بيجري محاسبة خويا سياسي دا شاشيك مازن كده شاشيك جل استراتيجي كده قواد دكاريتن بيجري عندهم الناتو بهاو دوز نزيكتر كده هرچو عندما كو لسال 2022 دا دما كو روسيا إيرش كده سر أوكرانيا هذه الناتو جل يجتي بود از باورم بوام پرووکاسیون ویدئویی دا به هیز ناتو اندام ناتو هم به آمریکا زیادت نزدیک بند هم اواکر بجن ورژن آسیا ناتو جی بلکه با آوای نوج دایگ بیتن با آوای کو خاص مای تروریسم دولتی لاصل نوچه دنهیدید بله كي مجيد يعني نها حتى كيشان رد إيراني دكاره في سياسة بريف بش سياسة الأفني زكاياكو أزي فشار الأمريكا بكم جبو هناك دستكفتين سياسي أزي فشار لشكري بتايبت تنقاف هرمزي الأمريكا بكم داكو هناك دستكفتين سياسي بس حتى شرا دي أبيك تشتكي رياليستا حياة كيشان رد إيران دكاره بك بيكو أمريكا بتفاهي بجراني درباسي قناغة كنو يا شربه از باورم به چند تا فاکتور جریدای فاکتور هری مثلا آبوریه کمر اسلامی ایران دوان دو هفتین وان چند هفتین که پترول آزاد بود زیاده 5 میلیون برمیل پترول پیشکش بازار کنه هرچند خاص مای ولایت وکی هندوستان و ژاپن آمدن بود که پترول ایران ورگلن لی چین وان دولتنا که ورگلن یعنی ایران به خوشبینی که کنها امبیشن اواکل بیشن دخلی کاری زیادتر دبیتن دکاریتن زیادتر لسر مثلا فشاری بخیتن وجبوه مثلا آبوریا ولاد مثلا خوشبجیویا هم نشیمانیا دا نگرینده گرینگ او بشیت ماجراجویی خوی سیاسی کردن بلکه ولین دریج بدن لی هاتن جستنا فرقا آبوریا و هاتن جستنا هاتشو آبوریا بلکه وی جیب کردن بیردا بچه ترکیه رو لجلا مازن هبید چون ترکیه هو بگویه جبوک ایران همیشه او امبارگوی سیاسی دورپیچ آبوری لسر خوراکی لرین هم لرین زمینی هم لرین پیوندی کل جل اردوغان هبیه اگر دولت ترامپ بشیتن اردوغان خواست مای راضی بکرد به هندی که آلیکاریا ایرانی نکردن او هابین آبوری که دورپیچ دولت اوانه بگیریتن از بارم ایرانی شیانوی که نکو وان ماجراجویی خو وان سیاستین خویت پرووکاسیون جلک دریج دوم بتدن باشه یک مجید تدویجی او اف کمبونا کل انقره دبیا ناتوی دکاره ببه خالک و گوهز دوی روشه به تواهیدا یعنی هلوستا ولاتن اروپی ایریشین ایرانی ورا گوهرتن هلوستا که تنتر بدن و با امریکا را کاربن بگن ریکفتنه که یعنی چقاس گشبینی هیا که اف ببه خالک و گوهز اوینکو ویگوی یعنی ایرو من میزه نوچین اروپا که خاص مای ولات فنلند تیر تجهشتن لامریکا زیادتر بیا حتی ام بیشن دو هفته بره چما چون کمر اسلامی ایران بخوا دست به پرووکاسیون کلیه کمر اسلامی ایران ایرش لسر جمین ولات دن کلیه ایرش لسر جمین ولات کی امان کلیه کو پرگوی غازا مای او غازا کتید با اروپای و اواجی تاثیر جلک زور لسر انرژی اروپا دارن لسر آبروی اروپا دارن لسر وی اساسی از باورم اوا دشید ببیتوی که کو اروپا و آمریکا جلک دیگ نزدیکتر بن اروپا همبری ایران دا بلکه زیادتر پشتیبانی لسیاست آمریکا بکتن لهمبری ایران دا و اوجی سختگیری بکتن و تنانت اگر بیتو شر کورتر بید دریجتر بید او احتمالات دیتن که اروپا خاص مای ولات اندام ناتوی آریکاری اکتیو و زیادتر دیل آمریکا بتنجبو که بلا ایران لسر مثلا خاص مای تنگا و هرمزه لسر خوراکن
بله شیروکار سیاسی مجید حقی تشفلنا دای مرابوی گلک سپاس بو دمات وان زانیاری انت ببینید ناف خیر و خوشیه سپاس بوش. بله گلی بینران هر برداوم سر پیشکشکرنا وی رومالا زندی یا تایبت به لوهل جوینا ناتویه و هروها پیشکتن داوی لهریم به تایبت ینگری دای ایرانی نهاجی امجاره کدن ودگرن پایتخت ترکیه انقره هفکاری ما شپول عباسی لور داکو بیتر بحثا وان پیشاتان بکن شپول مجارا ایرانی اف بابتا سرکیه دیار نهاد همو جوینن لوتکیا ناتوی ده چه آگاهین داوی الجمته هنه به تایبت درماره وان آخافتنین سروک ترامپ و مثلا به داوی هاتن آگر بستا لگل ایرانی سیروان دوای گرژی و آلوزی دوین شوی ل خلیجی لگروی هرمز دا ایران هرشی کرده سر چند کشتیگ لگروی هرمز دا هر بویا تواوی کوبونوی ناتو اورو لجر تأثیری او بو بویا هر دونالد ترامپ پرزیدنت دونالد ترامپ سروکوماری امریکا هل انکارا را بریاری بومبوردمانی شارکانی باشوری ایرانی دا و اوشتا زور دنگی داوتو لانکارا لنیو ناتو دا لنیو دانش نکاندا زوری دنگ داوتو قسە و باسەکان زۆرتر لەسەر ئەوە ڕاوەستاوە هەر بۆیە پرزیدنت ترامپ لە کۆبوونەوەکەی بەیانی خۆیدا لەگەڵ مارک ڕۆتێ بە ئاشکرا ڕایگەیاند ئەو ئاگربەست و ئەو دانوستانە و ئەو دانیشتانە بە تەواوی کۆتایی هاتووە و لە جیاتی گفتوگۆ گرژ دەخەینە سەر سەرنجمان دەخەینە سەر گەمارۆ و سزادانی کۆماری ئیسلامی لەبەرەوەی کە بتوانێت ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ هەروەها لەگەڵ قسەکردن و لە دانیشتنی هاوبەشی ڕۆژنامەوانی خۆی لەگەڵ ولادیمیر زێلێنسکیش دیسان ئاماژەی بەوە کردەوە کە ڕەفتاری ئێران قبولکردن نییە هەر بۆیە دەبێ ڕەفتاری خۆی بگۆڕێ ئاواش بەردەوام بێ شاید ڕێگایەکی دیکە ینی شەڕ بگرێتە بەر و ئەوەشی ئاماژە کرد کە ئەگەر بەردەوام بێت لەسەر ئەوە ناتۆژ بڕیاری ئەمنیەتی خۆی لەسەر ئەوانە لەسەر ئەو مژارە دەدا سیروان باشە شەپۆل ینی ژبلی ببێژن ئاخافتنên دەربارەی ئێرانی دا چ بەرنامەیە سەرۆک ترامپ ئیرۆ هەیە تکاری زیاتر بەحسەوەیەکێ بکی بەرنامەکانی داهاتووی ئەوڕۆی پرزیدنت ترامپ سەلا دانیشتنە لەگەڵ ئەحمەد شەر تا شاید 1-2 ساعتی دیە و دانیشتە بەڕێوە بچیە هەروەها لەوێشدا بێگومان ئاماژە بە ئێران دەکردرێت لە بەرنامەکانی دیکەشدا پرزیدنت ترامپ ڕەجەب تەییب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیە و هەروەها مارک ڕۆتێ سەرۆکی گشتی ناتۆ پێکەوە کۆتایی دێنن بە ئاخافتن قسەکانی خۆیان دەکەن لە کۆتایی ڕۆژی دوومی دانیشتنی ناتۆ لە ئەنکارادا. بله وەکی دن شەپۆل چ ئەژەندەیە ژبلی یا سەرۆک ترامپ شاندین ئەمریکیان جودا لور هەنە ئەم بێژن وەزیرە دەرەوە مارکۆ ڕوبیۆ وەزیرە جەنگێ پیت هەکسەت هەلبەت پرانیا ئەندامێن کابینەیە لێ دەکەنێن سەرەکی پەیوەندیاوان بەرەوانی و سیاسەتا دەرەوەن و هەروها هەژمارەکە ئەندامێن کۆنگرسێژی لور ئامادەن وەکی دن چ پلان هەنەش بۆ شاندا ئەمریکی کۆ جڤینا دەپێک بینن لێرەدا شاندەکان زۆرن سیروان شاندەکان لە کۆبوونەوەی جۆراجۆردا لە بڵدینگ و ساختمان و شوێنی جیاوازدادا دەنیشن تیمی نیزامی تیمی سیاسی تیمی گفتوگۆ و ئەوانە هەموو بەردەوامن لە دانیشتنی جۆراجۆردا بەڵام ئەو خاڵە گرنگەی کە ئەوەیە لە نێو کۆبوونەوەکاندا باسی قەرارداد و ئەو گرێبەستە نیزامیانەیە هەروەها ئاماژە بە ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوینە زۆر گرینگە لێرەدا زۆر باسی دەکردیە و هەروەها مارک ڕۆتێ کە بۆ خۆشی باسی کرد لە دانیشتەکانی ئەو کۆبوونەوانەشدا هەیە باسیەوە دەکەن کە ئەمنیەتی ئەوروپا زۆر گرنگترە دیارە ئەمنیەتی ئەوروپاش گرێدراوە بە ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوین هەر بۆیە مارک ڕۆتێ ڕایگەیان کە ئێمە ئەو باجەتەی کە هەمانە ئەو بوجە و پارەی
کە هەمانە میلیارد بووە بە دقیقی و دروستی و بە ڕۆشنی دیارە لە چۆ خەرجمان کردو و کەڵکمان لێوەرگرتووە بۆ گەشتکردنی گەشە پێدانی فەزای سیاسی و نیزامی ئەوروپا. هەروەها لە پرزیدنت ترامپ لە کۆبوونەوەی لەگەڵ زێلێنسکی شەر ئەوەی ئاماژە کرد کە شەری ئوکراین و رووسیا دەبێت کۆتایی پێبێەوە ئەوە یەکێک لە فاکتۆرەکانە کە بتوانین باشتر سەبارەت بە ئەمنیەتی ئابووری و سەقامی دنیا قسە بکەین. بەێ هەفکاری مە شەپۆر عباسی تێژ ئەنقەرێ مەرە بۆ ئیسپاس بۆ ڤان زانیاریێنتە. شەپۆر. بەێ بینێرن هێژان بەردەوامن دەوێ بەرنمایە تایبەتدا یا ji بۆ ڕۆمالکردنا هەلجەڤینا ناتۆیە لە ئەنقەرە پایتەختە تورکیە هەنێکی vegeren rewşa navxweya Amerîkayê jî ku ew tiştên helwesta Amerîkayê derbarê NATOyê de hindek car di navêna Kongrûs û serok da nerînên cuda û ciyawaz derdikevin pêş ji bo ronîkirina vê mijareyên a hevkarê me Merîwan heme li vê derê stûdyo me spas kek Merîwan yani xelk hinek behsawayekê dikin ku renge diyar dibe hindek car Kongres û serok li hev nakin di derbarê NATOyê de. Xalên ku nakokin di navêna wan da çi ne û xalên ku li ser hev dikin çi ne? بەڵێ لە ئێستا شاندێکی کۆنگرس کە زۆربیان لە ئەندامی سیناتن لە تورکیان ئەم شاندە لە هەردوو پارتەکەن وە نوێنەرایەتی هەردوو پارتەکەکەن لە دوێنێەوە ئەوانیش بەشدارن لە لوتکەی ناتۆە و لەگەڵ چەندین کەس و چەندین بەرپرسا دانیشتنیان کردووە لەوانە لەگەڵ زێلنسکی لەگەڵ مارکروتە لەگەڵ ئەمڕۆ لەگەڵ ئەحمەد شەرع جیاوازی زۆر نییە لە نێوان سەرۆک ترامپ و ئەندامانی کۆنگرێس دەبارەی ناتۆ هەردووکیان هاوڕان لەو سەرەوەی کە بێ ئەندامانی ناتۆ وڵاتانی ئەندامانی ناتۆ خەرجی بەرگری توانای سەرباسی زیاتر بکەن ئەمە داواکاری کۆنگرێس بۆ ڕاستی بۆ ماوەی چەندین ساڵ بەبێ گوێدانەوەی کە چێ سەرۆکی ئەمریکا بووە. ئەوەی کە تەنها جیاوازیەکە هەیە لەوەی چۆنێتی گەیشتن بەو ئامانجا کۆنگرێس تاکید لەسەر خاڵێکە کاتەوە کە زۆر گرنگاوەیە کە بێ ئەو پارەی کە سەرفەکرێ تەرجەمە بکرێت ببێتە هۆی ئەوەی کە توانای سەربازی باشتر بکرێت واتە تەنها بڕی پارە خەرجکردن گرنگ نییە بەڵکو ئەوەیە کە چۆن ئەم پارەیە لە چ بوارێکا سەرفەکرێت و بە پراکتیکی چ بوارێکی سەربازی یان تواناسازی بەرگری ئەندامانی ناتۆ پەرە پێدەدات لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەمە تەرکیزی ئەندامانی کۆنگرێس بووە و ئێستش ئەوە ژێکێکە لەو خاڵانەی کە سکرتێری ناتۆ مارک ڕوتە ئاماژەی پێکردووە چەند جارێک کە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووە ئەو پارانەی کە خەرج کراون ئەوانەی کە زیادەکرێن هەر هەمویان پەیوەستن بە باشکردنی توانای سەربازی یەکە بە یەکە لە ئەندامەکان بە تایبەتی و ئەندامانەی کە لە سەڵا دوو زیاتریان کردووە. باشە مەریوان ینی تدگوت gelek cudahîd navbera helwesta Koşka Spî û Kongresê de tune lê ev şanda Kongresê ji wekte jî got ji du herdû endamên du partiyan bi taybet sînatörên kolbûr beşdarin yani wexta got diçin lûtkeyê çi peyama wan ji bo vê lûtkeya NATO çi ye yani کاری کۆنگرێس لێرە بریتیە لەوەی کە بودجە دابینکە بۆ حکوومەت و ڕاستەکە حکوومەت سیاسەتی دەرەوە ئاراستەی سیاسەتی دەرەوە دیاری دەکات بەڵام کۆنگرێس ئامرازەکانی بۆ حکوومەت دیاری دەکات ئامرازەکانی بۆ بەردەست دەکات بۆ ئەوەی کە ئەو سیاسەتە جێبجێ بکات یەکێکیش لەوانە کە بریتیە لە وەزارەتی جەنگ یا وەزارەتی بەرگری لێرە کە ئەو پارەی کە بۆی دیاری دەکات هەنێکی لە وڵاتانی ناتۆ سەرفی دەکات بۆ هاوپەیمانەتی ناتۆ کۆنگرێس بە هەردوو پارتەکە بوونی ناتۆ هاوپەیمانەتی ناتۆ بۆیان زۆر گرنگە و لە چەندین بۆنەیە تەکیدیان لەوە کردوێتەوە کە دەیانوێت ئەو هاوپەیمانەتیە بپارێزن بەڵام لە هەمان کاتە پێویستیشان بەوەیە کە هەموو ئەندامانی ناتۆ وەکو یەک توانای بەرگری یان ئەرکی بەرگری بگرنە ئەستۆ پەیامەکەیان دووسێ پەیامیان هەیە کە ئێستا لەوێن یەکەم پشتگیری کۆنگرێس بۆ ناتۆ دووەم
بەردەوامبوونی پشتگیری بۆ ئۆکرانیا لە بەرەوەی کە ئۆکرانیا چەند ساڵێکە تووشی شەڕ بووە لەگەڵ رووسیا وە سێەم بەیانەوە بزانن کە ئەندامانی ناتۆ لە چ بوارێکە گەشی سەربازی پەرەی پێدراوە ویانەوێ زیاتر لە نزیکەوە لەگەڵ یەکە بە یەکی ئەندامانی ناتۆ ئەوانەی کە دیداریان لەگەڵ سازەکەن نەک هەر لە کێشەکانیان بزانن بەڵکو وەکوتم لە پێشکەوتنەکانیشان ئاگادار بن. باشە مەریوان ئەم وەرن سەر مژارە ئێرانێک و مژارەکەنها تایبەتی ئیرۆ بوو مژارەکە گەورەیە هەلجەڤینە ناتۆیە لە ئەنقەرەیە و کۆنگرسی هەرحاڵ هەلوەستێک بێ دەربارەی هەیە ینی کۆنگرس بهتر دەبێت دەربارەی ئێران چ نەرینان نیشان دەدە دەربارەی ئێران لە مەشیانە ڕاستی جیاوازیەکە زۆر نییە لە نێوان سەرۆک ترامپ و کۆنگرێس چونکە هەردووکیان لەسەر ئەوە کۆکن کە نابێ ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت. جیاوازیەکە لە جێبەجێکردنی سیاسەتی دەرەوە ئێستاکە ئەندامانی کۆنگرێس بێ جیاوازی لە هەردوو پارتەکە متمانەیان بە ئێران نییە بەوەی کە بە شێوەیەکی ڕازگۆیانە دانوستان بکات لەبەرەوە ئەم خاڵانە هەمویان خاڵی هاوبەشن لە نێوان ئیدارەی سەرۆک ترامپ و لە نێوان ئەندامانی کۆنگرێس یەتە سەرۆ وردەکاری ئەوەی کە چۆن ئەمیشە کرێت چۆن دانوستان لەگەڵ ئێراندا ئەکرێت ئەندامانی کۆنگرێس زۆربەی جار و ئێستش داوا لە ئیدارەی سەرۆک ترامپەکان کە بە شێوەیەکی زیاتر ئاگادار بکرێ ئاگاداریان بکاتەوە لە وردەکاری بەڕێوەچوونی دانوستانەکان لەگەڵ ئێراندا لەم خاڵانە زیاتر تەرکیزەکەنەوە و ئەیانوێ زیاتر بۆ چوونی زیاتریان وەرگیرێت دەربارەی پێشادەکان دەربارەی ئەو ململانەکان لەگەڵ ئێرانە. باشە مەریوان ئەمۆرن سەر بابەتێکی کۆ پەیوەندیای بە وڵاتی میێڤاندار تورکیە هەیە ئەو ژی مەسەلا بەرنامەیە فڕۆکەین F-35 شەڕیان ئەمریکی چما دەوێ هەلجڤینە ناتۆیەدا ئەف مژارنها دەبێ مژارێکە گرنگ بەڵ بەس بۆی کە باگراوەندێک یانیان پێشینەیەکی ئەم زانیاریانە هەبێ بەرنامەی فڕۆکەی جەنگی 35 گەورەترین بەرنامەیە لە جیهانە پێشکەوتوترین فڕۆکەیە ئەمە لە نێوان ئەو وڵاتانەی کە هاوبەشن بۆم بەرنامەیە پێکێنراوە نزیکەی دەیان ساڵی خایاندووە تورکیا یەکێک بوو لە وڵاتانە تورکیا لەناو ئەم بەرنامەیەدا بوو بەڵام لە ساڵی 2007 بۆ 2010 تورکیا بڕیاریە کە سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی بکرێت. ئەمە بە نیسبەت ئەمریکاوە ئەمە ترسە یان نیگەرانێکی زۆری دروست کرد ترسی کۆنگرێس هەتا ترسی ئیدارەی ترامپ ئەگە با بیرمان نەچێت لە ساڵی 2019 تورک ئیدارەی یەکەمی سەرۆک ترامپ تورکیای دوورخستەوە لە بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 بەخۆی ئەوەی کە ئیدارەکە و کۆنگرێسیش ترسیان لەو هەبوو کە ئەگەر تورکیا بەرنامەی یان سیستەمی ڕاداری موشکی S-400 رووسی بەدەست بێنێت بۆ هەیە لەو ڕێگەوە رووسیا نهێنی لەسەر چۆنێتی و دروستکردن و تەکنەلۆژیای فڕۆکەی F-35 بەدەست بهێنێت لە دوای ئەوە چی ڕوویاوە بوو کە کۆنگرێس لە دوو یاساوە یاسایەکیان یاسای بەرەنگاربوونەوەی نارەکانی ئەمریکا کە زۆرتر بۆ هەنێ وڵات دانراوە بەڵام یەکێک لە بڕگەسەرەکیەکانی ئەوەیە کە هەر وڵاتێک بە شێوەیەکی بەرچاو مامەڵە لەگەڵ رووسیا بکە بە تایبەتی لە بواری سەربازیە ئەوە پێویستە سزا بدرێت کە یێتە سەر مەسەلەی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لەویا بە پێومادەی کاتسایە هەنێ لە دەستگاکانی تورکیا بە تایبەتی ئەوانەی کە دەستگای بەرگرین دەستگای کۆمەڵە دەستگای کەمن سزا دران وە بڕگەی دووەمی شانەوە بوو لە ساڵی 2020 سال لە یاسای بودجەی بەرگری ئەو ساڵی ئەمریکایە تورکیا بە شێوەیەکی ڕسمی دوورخرایەوە و لە بەرنامەی F-35 و بەپێی یاساکە تورکیا ناتوانێت بگەڕێتەوە هەتا بە تەواوی دەستبەرداری سیستەمی F-35 نەبێت. لەم سەردانیدا بۆ لوتکەی ناتۆ سەرۆک ترامپ بڕیاریە کە دەستەکا بە پرۆسەیەوەی کە ئەو سزایانەی کە وەکوتم بەپێی یاسای بەرگری یاسای بەرەنگاربوونەوەی نەیارەکانی ئەمریکایە کاتسا ئەوە تورکیا لابرێت
ئەمە یەکەم هەنگاوە بێت بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە دەست پێ بکات لەلایەن وەزارەتی گەنجینەوە دەبێت. سەرۆک ترامپ گوت کو ئەوەی هەوڵ بدە ئەوەی ڕاکە بەس پرسە وردا ئەوە کە ئایا سەرۆک ترامپ دکارە بخوا vê biryarê bide û yanî firotına firokeyên F-35 بۆ Tirkiye piştrast bike bê ku vegere kongresê. پرۆسەکە سەرۆک ترامپ توانێت پرۆسەکە دەست پێ بکات. ئێستا لەگەڵ وەکو وتمان ئەو دوو یاسایە هەیە. تورکیا بەس پێشوی بچمە سەرەوە تورکیا زەرێکی زۆر گەورەی کردووە. تورکیا تەنها نییە کە ناتوانێت فڕۆکەی جەنگی F-35 بکرێت. تورکیا نزیکەی 9 میلیارد دلاری لەدەستداوە چونکە چەندین کۆمپانیای تورکی بە تایبەتی کۆمپانیا بەرگریەکانی تورکیا بەشدار بوون لە دروستکردنی چەندین بەشی فڕۆکەی F-35 لەبەرەوە چەند ساڵەکە تورکیا دەرخراوەتەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی داراییەوە بۆ تورکیا زەرێکی زۆری دەستکە ینی بەرکەوتووە. وەکو بگەڕێنەوە سەر پرسیارەکەی تۆ سەرۆک ترامپ ئەتوانێت ئەو پرسەیە دەست پێ بکاتەوە کە دیارە ئەڵێ ئەمە ئەو مەسلەیە کاتەوە بەڵام کۆنگرێس هێشتا ڕەئی هەیە وەکو وتمان چونکە یاسای کۆنگرێس هەیە ئەبێ ئەو یاسایانەی کۆنگرێس جێبەجێ بکرێت و یاساکەڵێت تورکیا ناتوانێت بگەڕێتەوە هەتا بە تەواوی دەستبەرداری بەرنامە یا سیستەمی موشکی S-400 ڕووسی نەبێت. ئەم پرۆسەیە ماوەیە گەخایانێت لەوەچە چەند مانگێک یا چەند ساڵێ بخایانێت هەتا کۆنگرێس قەناعەت پێکرێت یان کۆنگرێس ئێوە نەگەر قەناعەت پێ بکرێت بەڵکو هەو هەنگاوانە ببینێت کە تورکیا ئەینێت بۆ دەستبەرداربوون لەو سیستەمە و هەروها بۆ گەرانتی ئەوەی کە تەکنۆلۆژیای ئەمریکا بۆ هیچ شوێنێکی تر ناچێت. باشە مەریوان لەسەر مەسەلا خەرجیا بەرگری ئەندام هەنێک ئەندامێن کۆنگرێسی هەریکێم باوەڕ دەکەن و زێدەکردنا ڕێژەیە خەرجکردنا ینی خەرجیە بەرگریە نایوێ واتەیە باوایەکی تۆماتیک هاوپەیمانیان ناتۆ بەهێزتر دەبێت. چییە سەدەماوەیەکی چییە و ئەوەیەکی باوەڕ دەکەن؟ ئەمە یەک خاڵی زۆر گرنگە کە کۆنگرێز بەردەوام تاکیدی لە سەرکاتەوە یا ئەندامەکانی ئەوەیە کە بەڵێ ئەندامانی ناتۆ پلانیان هەیە و زۆربەی زۆریان ێستا هەمویان تقریبن هەمویان گەشتونەتە لە سەدا 2 کۆی بەرهەمی ناوخۆ کە لە بواری بەرگریدا سەرفیەکەن. بەڵام کۆنگرێس ئەیەوێت کە ئەم خەرجکردنی پارە بۆ توانای بەرگری بۆ بەرگری ببێتە هۆی تواناسازی سەربازی. تواناسازی سەربازی بریتە لەوەی کە بتوانن سەرباز یا بتوانن سوپا جێگیر بکەن بە شێوەیەکی خێرا بتوانن ڕاهێنانەکانیان بکەن. یەک شت کە زۆر گرنگە لە جەنگی یۆکراینیا کە دەرکەو ئەوەیە کە توانای کۆگاکردنی بەرهەمهێنان و کۆگاکردنی چەک و تەقەمەنی بە شێوەیەکی پێویست نییە. لەم کاتەیە ئێستا تەرکیز لەسەرەوەکەن کە بێ بە شێوەیەکی خێراتر چەک و تەقەمەنی بەرهەم بهێنرێت لە شەڕی بەتایبەتی لە شەڕ وەکوتم لە شەڕی ئۆکراینیا بۆ نمونە جاری وایە شەوانە 100 درۆن یا چەند سەد درۆن چەند سە ساڕوخ یا موشەکە تەقێنرێت. ئەمە ئەو کێشانە بوو کە ئەو جەنگە پیشانی یاوە لەبەر ئەوە کۆنگرێس لە ڕێی نوێکردنەوەی تەنانەت یاساکانی ناو ئەمریکاش کار لەسەرەوەکە کە چۆن پرۆسەکە خێراتر بکرێت چۆن تەندەر و تەقاعود لەگەڵ کۆمپانیەکانە بکرێت تا بە شێوەیەکی خێراتر بە شێو لە ماوەیەکی کورترا چەک و تەقەمەنی بەرهەم بهێنن. لەبەرەوە بگەڕێم و سەر پرسیارەکەی تۆوەیە کە کۆنگرێس بە تایبەتی ئەندامانی کۆنگرێس ئەوانەی پەیوەندیان بە ناتۆ هەیە یانەوێ بزانن کە هەموو خەرجکردنی هەر پارەیەک بالفعل ئەبێتە هۆی ئەوەی کە توانایەکی سەربازی ئەندامی ناتۆ زیاد بکرێت بەو شێوەیە کە بتوانن ئەرکی بەرگریکردن ئەرکی بەرگریکردنی زیاتر بگرنەوەی خۆیان. باشە مەریوان تم بەحسە پرسێن کۆنگرێسێشتە دیکەن ji ber ku şarezayî te bêhtir derbarê kongresê de ye te behsa wekê kir ku kongres hinekî xemê xwe hene derbarê Tirkiye de behsa S-400 Rûsî kir xwe ev nîqaşî ji berê de jî heye ne nîqaşekê nû ye van deman de ye di wexta seroketiya Joe Biden de jî ev nîqaş hebû ku aya divê bifroşin nefroşin pirsgirêkên yani teknîkî li ser erdê hebûn. Xemên kongresê bêhtir warê teknîkî dane yani teknîkî dane yan jî pirsgirêkên wanên siyasî jî bi Tirkiye re hene yani kongresê vê derbarê de tenê tiştên teknîkî dibêje yan jî pirsgirêkê din hene.
بەڵێ ئەوە شتێکی زۆر چونکە خەمە یاسایی هەیە خەمی یاسایی هەیە کە وەکو وتمانەوە تەکنیکیەکەیە کە لە یاسای کۆنگرێسە هاتووە خەمەکەوەیە کە رووسیا احتیمال هەیە بەهۆی بەکارهێنانی سیستەمی S400ەوە تەکنەلۆژیا و نهێنی لەسەر چۆنێتی دروستکردنی ئەو فڕۆکەی دەستکەوێت بەڵام خەمی سیاسیش هەیە چونکە ئەندامانی کۆنگرێس هەن بە تایبەتی ئەوانەی کە نیگەرانیان هەیە دەربارەی کۆمەڵێ مەلەف لە تورکیا مەلەفی مافی مرۆڤ مەلەفی کەمینەکان لە تورکیا مەلەفی ئەوەی کە بۆ چوونی تورکیا سەبارەت بە ئیسرائیل یا بۆ چوونی تورکیا سەبارەت بە یۆنان هەموو ئەمانە لە هەنێ لەلایەن یاسادارانراوە ڕەنگەداتەوە وەکوتم خەمە یاسایەکە لە شێوەیەکی دوو بەشە خەمەکەی تر یعنی ئەندامی کۆنگرێسەیە لەوەچێ هەرگیز قەناعەت بەوە نەکات کە تورکیا ڕێگەی پێ بدرێت بچێتەوە ناو ئەو بەرنامەیە بەڵام لە ماوەی 24 ساعتی ڕابردووە کۆمەڵە گۆڕانکاری کراوە بۆ نمونە سیناتۆر لینزی گراهام بەڵێکە ئەو کراوەیە بۆەوەی کە ئەو مۆزوعە باسکات بەڵام ئاماژەشی بۆ کردووە کە هەنێ بەرهەڵسکارە بن لە کۆناو کۆنگرێسە ئەو شاندەی کە باسم کرێسە لە تورکیان ئەوانیش ئەڵێن کە ئامادەن زانیاری زیاتریان دەستکەوێ بزانن تورکیا بە مەرجەکانی ئەوان قبوڵەکە و هەنگاوەکانی تورکیا چین بۆ ئەوەی کە بێتەوە ناو پرۆگرامە وەکوتم ئەگەر پرۆگرامەکە دەستی پێکردووە تاکیدن دڵنیان کە دەست پێکات بەڵام پرۆسەیە کە خایەنێت و ماوەیەکی پێچێت تا تورکیا بە تەواوی بگەڕێتەوە ناو ئەم بەرنامەیە. بالنسبة النهاية يعني مريوان شخوا لينزيغرا هم سيناتوري كوماري نافدار أو بخوجي أندامكي في شاندية وهجمارك هفديتن لويدك هاتنا كرن لي برسك قشتي برفره جبرغو يكج خالن سركيين ناتو يو دوجي ناتو دداخيانيه كده او يك راغهاندكو هولدان وان اوكو ام بيجن بيشه سازيا برغري ين ولاتين اندام ناتو بين جمهف داكو بهور استا برهمدانا برغري باشتر بكن ناتو يعني ام بيجن هلبت امريكا يعني وكو ولات سركيه ناتويه دكارات شرولي دفيكي دبليزه يعني ناتو دكارات شبكه حطاكو استا برغريا بيشه بلند كرينا بيشه سازيا برغري زياده بكن ماوەیەکی زۆر ماوەی دەیان ساڵ کۆمپانیاکانی ئەمریکایانی بەرهەمهێنانی چەک تقریباً لە ئەوروپا کۆتایی هاتبوو هەتا چەند ساڵێک لەمەوە پێش هەتا شەڕی ئوکرانیا دەستی پێکرد وڵاتانی ناتۆ و وڵاتانی ئەوروپا بەگشتی وەبەرهێنانیان لەو بوارەیان نەکرد زۆربەی زۆری چەکەکانیان لە ئەمریکاوە کڕی یا لە وڵاتانی ترەوە کڕی وەکوتم ئەو شەڕی ئوکرانیا ئەو کێشەی پیشاننا کە یەکەم سروشتی جەنگ گۆڕاوە جەنگی درۆن هەیە جەنگی تەکنەلۆژیا هەیە جەنگەکە خێراترە ئەمە یەکەم دووەم کە ئەبێ وڵاتان لەو بوارەیە وەبەرهێنان بکەن بە دوو شێوە یەکەم پرۆسەکە خێراتر بکرێت دووەم ماوەکە کەمتر بخایەنێت بۆ ئەوەی کە چەک و تەقەمەنی بەرهەم بهێنن لەم لاشە لە ئەمریکاش هەمان کێشە هەبووە بەتابێت جەنگی ئێران هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و جەنگی رووسیا دژی ئۆکرانیا هەموو ئەوانە وای لێ کردووە کە بە شێوەیەکی خێراتر کۆگاکانی چەک و تەقەمەنی خاڵی ببنەوە یان کەمتر ببن وەک لەوەی کە پێشبینی دەکرا ئێستا لێرە لەم لاوە لای ئێمە کۆنگرێس سەرقاڵیەوەیە کە یاساکانی خۆی نوێ بکاتەوە بەوەی کە وەزارەتی جەنگ بتوانێت بە شێوەیەکی خێراتر بە گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان بکات و بە شێوەیەکی ئەوەی کە درێژتر کە ماوەی گرێبەستەکان درێژ بکاتەوە بۆی کۆمپانیاکان دڵنیایی تەواویان هەبێت کە ئەگەر لە بواری بۆ نمونە وەکوتم بەرهەمێنانی چەک و تاقەمەنیایی شەکەن بتوانن بۆ ماوەیەکی گرنتیان هەبێت کە ماوەی چەند ساڵێک ویشیان هەیە لە لایەکی ترەوەش ناتۆش ئەندامانی ناتۆ هەوڵەیەن کە ئەوەی کە پێڵێن لە ناو پەیوەستبوون بە ناو یەکتر لە ناو خۆیانە ئەو هەمان سیستەم بەرهەم بێنن کە بتوانن بە شێوەیەکی خێراتر چەک و تەقەمەنی بەرهەم بێنن وەکوتم ئەوەی کە کۆنگرێس باسی کرۆ ببەسرێتەوە بە
پێشخستنی پەرەپێدانی توانای سەربازی هەریەکەیان باشە مەریوان دەوێت درێدا پرسێک دن هات بیرا من ئەوژی کو دناوە ناتوێدا دەوێ ئەف سیستەم وەرێ بکارانین و دەوێت کەس ڕەت نەکێ کو تورکیە وەکو ئەندامەکە ناتوێ بەهێزەژی دەوێ بکاربینە لێ هەبوونا سیستەما S400 لە جەم ترکان ئەو ناکەوێ وەکو ڕوبەڕووی وێ سیستەما F4 و ئەرگومنتێکە بەهێزە دناو هەندێک وڵاتێن ناتوێدا ئەوەی کە تا ئێستا زانیاریمان هەیە لەسەری سەرباریەوەی کە تورکیا ئەم سیستەمەی هەیە بەڵام بە شێوەیەکی تەواو نەکەوتوەتە کار بێگومان وڵاتانی ترسیان لە هەمان شت هەیە بەڵام هیچ لە وڵاتانە فڕۆکەی FC5 نییە بۆ نمونە کە تەکنۆلۆژیا و دروستکردنی هەبێت ئەمریکا ئەو فڕۆکانەی بە هەموو وڵاتێک نەیاوە تەنها وڵاتانە هەیەە کە چۆنڵێ ئەو پەڕی متمانە پێکراوی ئەمریکان وە زەمانەت و هەیە ڕێوشوێنی تند هەیە کە هیچ زانیاریەک لەبارەی چۆنەتی دروستکردن و تەکنۆلۆژیای ئەم فڕۆکەیە ناگاتە دەستی کرد وەکو گەڕامەوە بۆ سەر خاڵەکەی پێشوو کە تورکیا زۆر زەرمەند بووە لەوەی کە لەم پرۆگرامە دەرکراوە نزیکەی بە پێخەمڵاندنەکان 9 میلیارد دلاری دەزاوە و 100 فڕۆکە بڕیار بوو تورکیا 100 فڕۆکەی FC5 بەدەستبێنێ تا ئێستا ئەوەی بەدەستنێناوە لەبەرەوە تورکیا دەیەوێت بە زووترین کات گەڕێتەوە ناو ئەو بەرنامەیە بۆ کوتم لەبەر یەکەم لەبەرەوەی کە لە ڕووی داهاتی بەرگریەوە زەرێکی زۆری کردووە تەنانەت لە ڕووی داهات لە ڕووی تەکنەلۆژیاوە زانیاری تەکنەلۆژیا چونکە کۆمپانیا تورکیەکانەوانی لە بواری بەرگریایی شەکەن چەند کۆمپانیایەک بوون کە سەر بە سەرۆکایەتی تورکیان زەرمەند بوون لەوەی کە ناتوانن هەنێ لە تەکنەلۆژیا کە بڕیار بوو بەدەستی بێنن لە چوارچێوە بەرنامەیە بەدەستی بێنن وەجگە لەوەش وەکوتم 100 فڕۆکەی جەنگیان لەدەستداوە تا ئێستا بەێ بەرحال ینی پەیوەندیا تورکیە و یا ئەمریکا دەوێ قۆناغا هاندە گەلێکی باش بوون ئەو ئالۆزی و تشتێن نەڕەحەتیان کۆ دناڤەراوان هەبوون بەتایبەت دەما سەرۆکاتیا دۆمیا سەرۆک ترامپ دەگەڕاتوەمدە باشتر بوونە و ئەڤە کەلبەت باندۆرێ لە سەروەیەکێتگەم تایبەت مەسەلا کۆ سەرۆک ترامپ و ساڵحژی کۆت و ئاوایەکی ئەشکەری پرێس کۆنفرانسا خۆدا لەگەل ئەردۆگان کۆت کۆ ئەمێ لە سەروەیەکی کار بکەن کۆڤان سزایان لەسەر ترکیە هێلینن دە چارچەوەیە کۆ تورکی هێدی ئێدی بەگەرە ناو بەرنامەیە F35 یا فڕۆکێن شەرق و دەب ئاوایەکی گەلێکی باش و زەلال شرۆڤەکرد مەریوان هەلبەت هەنێک مژارێ دنجی هەنە ئەمە هین تەراو بکن ئەم تەوەها بەرنادەش بەت گەلک ئاگاهی لە جەمتە هەنە تایبەتی دەربارەی کۆنگرێسێ دەبێت دەربارەیدا لێنها میوانێک ترکی بمەڕایە مێ هەرن جەمووی می پشتڕاڤەگەرن جارەکەدن سەرۆکی ئەمریکایە دۆنالد ترامپ کۆمبوونا لەگەل لە سەرۆکی تورکیە ڕەجەب تایب ئەردۆغاندا گوت کۆ ئەگەر نەژە تێکلیên wîên germ ba bi serokê Erdogan ra dibe ku wî civîna NATOyê her baykot jî kiriba. Ev peywendî û dostaniya di navbera her du serokan da di çi astê de ye û roleke çi derdixe pêş ji bo şîrovekirina vê mijarên ha şîrovekarê siyasî mamosteyê û mamosteyê zanîngehê Abdallah Kiran ji Stenbolê bi me ye lema te baş rêzara Abdallah di destpêkê de tu li darxistina vê hilcivîna NATOyê di çi astê de dibînî li paytexteke wekû Enqerê. Sağ can gelek spas dikin roj baş. براستی وک کوتگو راست سروکترام بیانکی وسادا چاکو اف گوت چاکو اف جوین ترکیه نبا از belki از بشتر نبوما بیامن پیچکی یعنی د سیاسته دا ام چا بیجن وک خواست دل سروک اردوغان خوش بکه راست تکلیه سروک اردوغان و سروک ترامپ امزانن کی کو گلک باشن لی امزانن کی کو یعنی تکلیه ترکیه و امریکا جی yani bir çavak dedi em bejin serok Trump beje bu ya ne başın çünkü em zanın ki ku han ambargo hani lisar Türkiye ev mesela ya pişti ku sala 2019 anda Türkiye Rusya'ya F-400 füzeyen F-400 standın jewe deme hatanha nabara Türkiye ve Amerika براستی نابرا ترکیه و امریکا تکلیه وان هنه لیروسان نه با آوای کو سروک ترامپ beje de asta که اوسا باش دانینن yani ev
تێکیلیا سەرۆک باشبوونا تێکیلیا سەرۆک ترامپ و سەرۆک ئەردان ناوێ واتەیە و تورکیا و ئەمریکا حتا و هم خوازن کول هەبن وەک هەف دەفکرن بە هەفتوورانە تشتێک و بڕست تشتێک گوزانینە و چاوەک و هژمن چێتر زان هون ئەمریکا جین ئەمریکا دەولەتەکە سازگەهیە سازگەهین ئەمریکا کۆنگرەیە ئەمریکا بتایبەتی ئەم بێژن سەنەتۆیە ئەمریکا لەسەر سیاسەتە ئەمریکایە دەربە سەر سیاسەتە ئەمریکایە دەربە باندورێک وەیە مەزن هەیە و هەروەها کۆنگرە ئەگەر هەن تێکیلیەن استراتژیکە حتا کو کۆنگرە نەبێژە ئەرێ حتا کو ئەرێکرا کۆنگرەیە چێنە بە ئەو تێکیلیەن بێ نەبەرە دێکیلیە ناونەتەوی یەن تورکی و تایبەتی ئەمریکای دوێ ئەوکێدا سەرڕاست نابن یعنی ئەو پرسا مەسەلا F-35 پرسەکی بڕاستی گرینگە پرسا F-400 S-400 کوژە رووسیا ئێستاندنە ئەوان هەردوو تشت زێدە گرینگی ji بۆی ناتۆیە باشەکەکە عەبدوڵڵا یانینها وەکو مەلستودیش بەحس کرد واتژی بەحساوەیەکێ دکەک و ئەف هەردوو مژارên سەرەکینە مەسەلا ڤەگەڕاندنا تورکیە ناو بەرنامەیە F-35 و هەلبەت فرۆتنا فرۆکان بۆ تورکیە و هەروها مەسەلا و ئەمریکا ڕازی بە کو سیستەما S-400 دەستێ تورکاندا بمینە ئەڤن داخوازێن ڕاست وەکو تەژی گوت ینی پرۆسسێکە درێژ لە کۆنگرێسا ئەمریکی هەیە حتا و ئەڤیەک لەسەر عردەیە پێک وەرە لێ دوواری سیاسی هەریکێم دیارە کۆ دەسەڵاتە تورکیە سۆزێک ژە سەرۆکی ئەمریکی دۆ هەریکێم دە پرێس کۆنفرانسی دەستەندیە ئەڤ داخوازی سەرەکیەن تورکیە دوێ قۆناغێدە ڕاستەڕاست بڕاستی چەند ساڵێک و تورکیە دغۆزە بڕاستی چاوک و دەستپێکێدا یەک ji welatên dewletên pardar bûn di projeyê F-35 da û di 2019 da ji vê projeyê yek alî hatin derxistin Tirkiye dixwaze cardin beşdarî vê bernameyê bibe û herwa di wê çarşovêdan jî bibe xwedî F-35 ku em dizanin balafirên herî pêşketiyên şerin lêbelê bi rastî yani yek İsraîl başkereyê vê yekê naxoze û herawa em bêjin li hember Tirkiye zimanê wê jî her ku çet tûj dibe siyaseta Tirkiye zimanê Tirkiye jî bi taybetî zimanên siyasetmedarên Tirkiye jî li hember İsraîl zêde tûje ji ber wê yekê ev mesela F-35 دکتۆر عەبدوڵڵا ez dawalî bûrnê dikim gel me bimînî serokê Amerîkayê na dest bi axaftina xwe kiriye beran bi hev re herin cem wê derêmê vegerin cem te eger zehmet nebî wexta te hebê tu me ra bimînî em divê biçin cem Enqereyê em niha diçin Enqereyê serokê Amerîkayê Donald Trump diaxive kan bi hev re lê guhdarî bikin بەڵام کاتێک کە ئەمەمان کرد وتمان زیاتر پێ بەرزتر نەبوو ئێستا دابەزیوە ئەبینن کە نەوت دابەزیوە زۆر دابەزیوە لەوانەیە هەنێشتی تر بکەین کە لەوانەیە بەرزیکاتەوە بەڵام ئەوە بەرزی ناکاتە نەوت دابەزێت بڕێکی زۆری نەوت هەیە سکات تۆڵێکی چییە بێ بەرەم هێنان لە سایی سەرۆک ترمپ لە ئیداری یەکەمی وەزای ئیداری دومێن ئێستا ئەمریکا بەرەمهێنەری وزەی باڵایە ئەم کۆتای هەفتەیە بڕێکی زۆری نەوتێکە ساق نەبۆتەوە ئێمە توانین بڵێن نەوتی ئەمریکی ئەتوانین بنرخێکی بەرز ئاڵوگۆری پێ بکەین کەگەرسەی سعودیە بکەین یا رووسیا دوو بەرهەمێنەری گەورەی نەوتن ئێمە دوو هێندەی ئەوان بەرهەمێنین ئەکرێ بیرێ بکەرەوە سعودیە و رووسیا پێکەوە ئێمە لەوان زیاترێک بەرهەمێنین ئەمە ڤەنزوێلاشمان حساب نەکردووە تا شتێکی گرنگە ئەمە لە ئیدارەکەی منایەکەین تامان لە ئیداری یەکەم دەستمان پێکرد بایدن تێشیدا لەبەری نێزانی چیەکە بەڵام ئێمە ئێستا نەوتی زیاتر بەرهەمێنین لە رووسیا و لە سعودیە پێکەوە هەردووجیان زیاتر تقریبا دوو هێندە پێی پرسیاری کات چەناوی سەرۆک وتت کە مامەڵەکردن لەگەڵ ئێرانیەکانە کات بە فیرۆدانە چۆن ئەتوانی کەرەستە ئەتۆمیکان بێت ئێمە کەرەستە ئەتۆمیکانمان بردووە ئێستا لە ژێر زەویە کەس ناتوانێت دەستی پێ ناکە بەس ئێمە توانین دەستمان پێ بکە ئێمە ئەو کەلوپەلانەمانەکە پێ بکەین پێڵێم تەپوتۆزی ئەتۆمی کەرەستی ئەتۆمی ئەوەندە لە ژێر شاخەکەی نێژراوە زانراوە کە لە ژێر شاخە کە پێویستی بە ئامێری زۆر زەخم زۆر گەورە هەیە کە هیچ وڵاتی کنێتی
چۆن چن مەسەرەن سەربازە نێری چۆن نەما بێ پێش ناکە بچین نەماوە ئەگەر بازرگانی لەگەڵ ئیسپانیا ڕاگریت ئایا معنایەوەیە کە پێویستە ڕێکوتنە ئابوووریەکان لەگەڵ یەکێتی ئەوروپا دووبارە دانوچانەکان دەست پێ بکەیتەوە با بزانین چی ڕۆیان لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەوان زۆر بە خراپی مامەڵیان لەگەڵکردی ماماوەی چەندین ساڵ و هەلەکەیان خۆستەوە ئێمە زۆر نزیکینە وڵاتانە با بزانە و لە هەموو کەسێکەوە نزیکین لە یەکێتی ئەوروپا بەڵام ئەوان هەلەکەیان خۆستە و ئێمەیان استیغلال کرد سووریان استیغلالکەوە ئێستا سووریا دیسانەیەتەوە کرد و من ئەمریکا گەڕێنمەوە ئێمە مەزنترین ئابووریمانەیە ئێمە مەزنترین وەبەرهێنانمان هەیە 19.2 تریلیۆن وەبەرهێنانی ئەمریکی 3 تریلیۆن ئاستە باڵەکە بوو لە ئیدارەی بایدن و ئەوانەی پێشتران لە کەمتر لە تریلیۆنێکیان هەبوو لە ساڵەکە ئێمە لە ماوەی 12 مانگە 19.2 تریلیۆن بەرهێنانمان هەیە ئێمە زۆرترین پارە لە وڵاتەکەمانەوە بەرهێنان کرا 19.2 تریلیۆن دۆلار وەبەرهێنراوە و لە سەر تاسەی وڵاتەکە کارگە دروستەکەن دوێنێ بوو ئەوزام توێتا وتی مەکسیکی جێ هێڵن مەکسیکۆ بەجێ هێڵن مەکسیک دێن بۆ ویلایەتە یەکگرتووەکان بۆ دروستکردنی کارگە وازام بەڕای من گەورەترین کارگەی بەرهێنانی ئۆتۆمبیلە بێ لە دنیاە لە وڵاتەیە پرسیارێک ڕاتکەیان کە ئەوەیەکی وڵاتانە بڕی پارە داشکێنێ کۆمپانیای واڵمارت ئەیانەوێت کە نرخەکانیان بە شێوەیەکی بەرچاو دابشکێنن ئێمە نرخێکی بەرزمان بۆ لە ئیدارەیە بەرزترین نرخ لە ئاستی وڵاتەکەمانە بۆ ماوەی 48 ساڵە من وازام لە هەموو مێژوواوە بوو لە ئیدارەی بایدنە هەڵاوسان زۆر بەرز بوو لە سای دیموکراتەکانە هەڵاوسانێکی زۆرمان هەبوو هەڵاوسانێکی مێژووی بەڵام ئێستا هەڵاوسان دابەزیوە هەموو شتێ زۆر باش ئێستا نرخ دابەزیوە ئێمە بۆمان مەبووە وشەی جیاجیا بەکەن نرخی شتەکان زۆر بەرز بوون ئێستا دابەزان کاتێک کە نەوتیش دابەزێ زۆر دابەزێ نرخ نەوت لە مای مانگی ڕابردووە بە 50% دابەزیوە کە ئەمەش دابەزێ نرخی شتەکانی تریش دابەزێ ئەمەش واکە کە شتەکان هەرزان بن ئەم وشەی هەرزانی توانای کڕین هاتم ڕۆژێک بوو وتیان هەرزانی منە موشەم نەبیست بوو یەکەم جار باسی هێلکەیانە کرد لە سەرەتا یەکەم ڕۆژ یا دووەم ڕۆژ بوو باسی هێلکەیانە کرد نرخی هێلکەیانوت هێلکە 5 هێندە بەرز بێتەوە من ڕۆژێ بوو لە ئیدارەم وەرگرتووتمە وەلا هێلکەمان دەست ناکەوێت بۆ ئیستەر بۆ نەیە وتیانی پلاستیک بەکاربێنە بەڵام ئێمە هەزاران هێلکەمان داواکرد ئێستا هێلکە نرخی دابەزیوە نرخەکەی زۆر دابەزیوە و بەردامیش دابەزێ ئەوان وشەی خوڵقێنرا بوو نابووشەی هەرزانی یاگرانی بەڵام من نرخەکانم دابەزانم ئەمڕۆ نەوت تۆزێک بەرز بووە لەبەری لێماندان هەرچ کاتی لێماندان نرخ بەرزە بێتەوە $2 بەرز بوو مەبەست لەوە بوو کە وت نەوت تۆزێ بەرزێتەوە بەڵێ $2 سێرم کرد وازم $135 بوو داوازیەوە بۆ $69 هەموو شتێکی تریش لەگەڵات دابەزێ هەر شتێک هەر نەوت دابەزشتی کەش دابزێ هەر کاتێکە لیان بین لە ئێرانین نەوت تۆزێک بەرزە بێتەوە ئێمە لە چەکی ئەتۆمیانە خەین ئێران لە چەکی ئەتۆمیە خەین چەکی ئەتۆمیان نابێت پرسیارێک ئایا بەڕای تۆ پێویستە ئیسرائیل هێزەکانی لە باشووری لوبنان بکشێنێتەوە بەڵێ ئایکەن ئایانەی بیکەن بەدەست من مەسەلەکە من نیم ئایانەیە بکشێنەوە لەگەڵ لوبنانە ڕێکن ئەو لەگەڵ لوبنانە ڕێکەوتون و ڕێکەوتنامەیان کردەوە مارکۆ باسیکە بەڵێ ڕێکەوتنێکمان هەیە ئامانجەکە ئەوەیە کە ئیسرائیل خەمی ئاسایشی خوانە و سەرۆک کارێکی گەورەی کرد بۆی ئەو دوو وڵاتە لێک نزیکاتەوە بۆ یەکەم جارە لە ماوەی چەندین ساڵە ڕێکەوتنێکمان لەگەڵ ئیسرائیلیش و لوبنانیشە
بەڵێ بەجێڵن و وابزانم هەموو شتەکانیش باشە بێ بەڵام ئێمە بۆیە هاتوین بۆ مەسەلەی سووریا ئێستا زۆر گۆڕاوە زۆر بە شێوەیەکی خێرایی من خۆم زۆر بە خێرایی ویلایەتە یەکگرتووەکانم گۆڕی ئەو شتێکی زیرەکانەیە ئێمە لە کەسێکەوە بۆمان مابووە کە ئەم وڵاتیان زۆر بە خراپی بەڕێوە برد سنوور کراوە بوو 20 میلیۆن خەڵک داخلی وڵاتەکە بوون لەوانە 11,888 پیاوکوژ کە زیاد لە زەلامیشیان کوشت بوو هاتن زۆربەی ئەوانەمان دەرکرد و یا ئێستا لە زیندانەکانمانن ویشێکی زۆر مەزنمان کرد شاری واشنگتن دیسی ئێستێکێک لە سەلامەترین شارەکان لە وڵاتەکەیە ئەگەر ئەم بێت بۆ ساڵونی لەمە پێشهاتای بۆ واشنگتن ئەترسا لەوەی کە لە سەلامەتی خۆی بەڵام هەرچەند ئەم پیاوە قەت لە سەلامەتی خۆی ناترسێ بەڵام منە مەترسیدار بەڵام ئێستا لەوانێت من دایمە بنوکتە باسیەکەم کە ئەم لە ژینگەیەکی توند و قورسەوە هاتووە بەڵام ئەوە سەخەمی واشنگتنی نابوو بەڵام ئێمە واشنگتنێکی زۆر ناسەلامەتمان هەبوو بەڵام ئێستێکێک لە سەلامەترین شارەکان لە وڵاتەکە ئێمە هێزە سەربازەکانمان داناوە ئێستا واشنگتن لە شارێکی ناسەلامەتەوە بۆ بەیەکێک لە سەلامەترین شارەکان ڕێژەی تاوانش بە ڕێژەی لە 104 دابەزیوە ئێمە نزیکەی 5,000 تاوانکاری پیشەوەرمان لابرد کە گشان بۆ بایدنە کرد لە شاری مێمفس کردمان لە تێنەسی لە هەمان شوێن کردمان لە لویزیانە لە ویلایەتی لویزیانە کە ئەبێ لەگەڵ حاکمەکان قسە بکەن شاری نیو ئۆرلینز ڕێژەی تاوان لە نیو ئۆرلینز لە 178 دابەزیوە ئەم مانگی سێ باشترین ئاهەنگیان جێڕا ئاهەنگی مانگی سێ و سوپاسدانەکەم ژیشی باشەکەم و سوپاسدانەکەم زۆر سپاس زۆر سپاس بله ام لوی داره کنفرانس روزنامه‌وانی آخافتنا سروک امریکای دونالد ترامپ لانقره لگل سروک دمکی سوریه احمد الشرع به داوود به سروان شو ترامپ تشتين خوي بري آنين زمان تشتي كو بحثا إيراني أو كربوني جاردن بحثا تشتي باركيش برده شو بسروكي دمكي سوريا أحمد شرع راكم ببو بحثا سوريا كركو ديسا بحثا باشخانه أحمد شرع كركو تشاواج جهكي زحمت هاتيه ونها دكار سوريا پیش بخه راستا ولسر برسوا برسا پامنرکی روزنامه‌وانێکی لەور جێ ترامپ هات پرسین تزانە ساڵح بۆ بینەرژی سووریا حتان هاتەوی کۆ هەموو پڕانیا سزاین سووریا هاتن هلانین لێ سووریا هینجی دلستەیە وڵاتێن سپۆنسەرێن تەرۆرێ یا ئەمریکادەیە پرس لەسەر وێ بوو پرسە ڕۆژنامەوان پرسا گۆشت ترامپ هاتەکردن گەلۆ تێ سووریا ژوێ لیستێ دەرخینە ترامپ بۆ چماز دەرناخینم کارێکی گەلێکی باش کریە و وەکو تەژگوت بەحسا ئەم بێژن پاشکۆکا وی کرد و گوت کۆ کارێکۆ سەرۆکێ دەمکیە سووریا حتان ها کریە کارێکی باشە چما ئەزێ وی ژێلیست چما ئەزێ سووریا ژێلیستێ دەرنەخم وایە شتێکی بالکێش و حتان ها سەرۆک بەحسای نەکرد بوو صالح ڕاستە سیروان ئەمێ بچن جارێکە دنجەم میوانێ خۆیە دکتۆر عەبدەڵا کران هینجی بمەڕەیە ژ ئەستەمبولێ هەگەر دکتۆر دەنگێ مەتە تەبهیست ترامپ بەحسا چ دەکرد یعنی بیتر دەربارەی سووریەدا چاودێریەتە دوێ دەربارەیدا چ بوو؟ براستی مثلا سوریه امزانن که یعنی احمد شارع آن جولانی بناوی خوی که هم دزانن یعنی سروک ترامپ پشتگیریاوی دیگه و هر وا اوی وک سروک کی کو اوی بکاره لسوریه پرگاله کنو آوا بکه و تکلیه سوریه و امریکا باشتر بکه و دوی چارچوب درجه اوی امریکا جراب آلیکار کو امبارگو این کل سر سوریه نه بین راکرن سروک ترامپ لانقری خوشت پیوه باشت پیوه زیاد جامعه ل مثلا روجلات نبین براسی گنگشین روجلات نبین گلمشار روجلات نبین نوزار حتی نوسایسانه چونکی یعنی امزانین کی کو گلک هیمان دننه کو اوی بکارن لسر مثلا ام بیجن تکلیه امریکا و سوریه باندوره که نشان بدن یعنی مثلا اسرائیل هیا مثلا ترکیه هیا و هر واج وانا حمله جگریتر مثلا ایرانی هیا یعنی ایرانی روزا کو امریکا و ایران لاف کرگو خودی نگراوی پای ما پیمان چکریم لافتنه لهواتنه من گو پیمان نت پیمانه که
اوینه چسری چونکی یعنی حتی کو رژیم ایرانی لسرکار به بیکاران نامشه نه چونکی ایران به دیپلماسی به ساله کو تدی دولت اروپا دخابینه امریکا جی بیاوید خابینه چا کو هونجی زانه جدووا ایریش سر ایرانی هنه بیا من حتی کو مثلا ایران چارسر نبه یعنی نه مثلا اف سی پنجان یا ترکیه نه مثلا سوریه او درک براستی او چارسر نبه چونکی هموتش بپرسا به مثلا ایرانی باگردانه یعنی دوی امریکا جاره که جوی سر شان ایرانی پاک به خلاص به کو بکار به براستی جی لگورا دلی خو پرگاله که بده حریمه بده روجلات نوین و هر وال سوریه دلك تبلها يعني او بيشارو سوريا جواب كاجلو احمد شارع او بفيواي بكار بردوام بك چونكي او بخوشي يعني قوارين نقول سوريا حتى انا تشكر براسي تشتي موسى يعني سيستم كا يعني ديكتاتوريا واكريه لسوريا بارلمانتو برانيا بجن منسوبين بارلمانتو او كشتكا وهر واحد خوزك سيستم كا اونيتير سال سوريا اوابك و پرسا هم زانن کی کو درزین سوریه یعنی سوری ایرو باوای که درزی نفوذ کو درزین کو سینورن اسرائیل دانه باوای که دفاعتو قوت دولت که بینن او مسئله شی دوی چاره سر و هر وا مسئله کردای کو مسئله که براسی گرینگر سوریه یعنی راست یعنی د چارچوبا بانک و داخوازا سروکی پاکه دان پیاده باوایی که خسپارت ام بیجم رژیمی تسلیم رژیمی بو لملت کرد لسوریه و روشی قبول نکه به استاتوبون نکشته که قواره قبول کرن او قاس بدل هات ندایم 20,000 مروات نکشتن نهاد خوزن که زمان کردی 14 ساله به سوریه وقت زمان پروردهی بو زاروک 900,000 زاروک دو چون دبستانان 40,000 ماموسته بون نهاد رژیم سوریه خوزه که دب جوان همو تشتا بردن بدرسه که بجاری راضی بن لما اف وکمگو گنگشین حریم براسی گلک زیدانه و گلک يعني تيكلي هيفن يعني ترامب راسته يعني شكل اكيد يعني شكل دريجي هر كسي كان بيجن لمثلا وقصصه هي صن باش السيرفي مجرى سوريا كيكي عبد الله تبحثا برزغريكو الوزين نافخوي سوريا كير برزغريكين درزيا وعلويا وكريستيانا وهلبتيين كردان وقال لك الي جو ريجيم نرازينا ليش دربي سوريا خوياي كو رازيبون روج بروج تربه شافيدين ام بيجن دو سي شمي سروك فرنسا ايمانويل ماكرون لوربو نهاجي سروك سوريا لقراغا جفينن ناتو يل انقره لقال ترامب ورايا دارندن بجدار دبه وهروها حتى هناك اندام كونغرس امريكي او كو دودلبون كو دانوستاندنه بالشارع عربي كنوها كوم دبن يعني افايا قش بو سوريا تشواتي شارچويا وغراندنا سوريا نافجوا كان نبلتوي نبرا جان ارتوي فيواتي يعني سوريا تزاني دولتك مشروعيات اخو رژیمک مشروعیت اخو جهاندور سینه و جدر واد سینه دقادر نبلتوی دا دولتین بیجن دنیای راسته سیستم سوریه قبول کرنه لیبیا من حتی کو گلین سوریه خریستیان سوریه کردین سوریه درزین سوریه پرگالک کل سوریه وانجی رازی دیگه آوانه به دموکراسی کو همویان همیز دیگه لسوریه چنه به اوی مثلا سوریه اوی بردوام بکه اوی باجو یعنی مثلا سوریه تنه بمشروعیت احمد شارع ناس کرن وی وک سروک ام بیجن سوریه دیتن ناقده یعنی ولاتک اگر پرسین خوی مسئله خوی نافخوی چاره سر نکرده بو هم ولاتین خورال هر نبه بوارد ناو اشتیه که نبه لدروا يعني شخص بين ناس كرن او تدي وك رومتك ام بيجن ببينجي ابدا اصلي خدا بر مثلا چاره سر ناكه يعني مثلا سوريا براسيجي كان سوريا يعني قال باشا دكتور عبد الله ارجومنت تا درسته لارجومنت عاليه رژیم ام بيجن حكومه دمكيه سوريا جي او كود فيهن وقتك بدنوان حتى كود كاربن چارچويا دمك دس نشاكري دا كاربن اف برسكليكن كنتجي بحثكي وقالك خلكي سوريا جي بحثكن شار سر بكن باشا تدبيجي رولا السروكي تركيا رجب طيب اردوغان دفي نيزيك بونا احمد شرع بو جواكا نفنتوي وبتايبتي ايرو كون بونا وي اللي قال سروكي امريكا دونالد ترامب ده هيا يعني اردوغان تش رول لي سيد في درباري ده
سدي صدرولك وي جلك جران هي واستكارن بيجن كيكو سروق اردوغان يكو احمد شارع انيه جوينا ناتو و لتشارجوا جوينا ناتو يضل الان قريب سروق ترامب لا داير ونشتاندن يعني رولا تركيا باندورا تركيا لسر سوريا جلك çünkü Türkiye هيجي لسوريا يعني لإيد ليبيا و زانين كيكو بلكي جلك يعني بيجن دورا استخمين ديك من 10,000 كيلومتر تشارجو شيء دستی ترکیه ترکیه سوریه هلوا اسرائیل جی سوریه يعني اف حردو هجی لسوریه نه و اف حردو دولتی باندور اکوانا گران سر سوریه و لی امزانی که اف حردو دولتی مثلا سوریه دان نلهفن راسته ترکیه ام بیژن جبرکو اندام ناتویه و تکیدیا سروک اردوغان و سروک ام بیژن ترامپ بردورا گلک باشه او بانگی جوينا أنقرة كرين لي وقت مجو مسألة يعني بوي أوكي شارسر نافن يعني مسألة سرقة برسا سرقة برسين نافويين سوريا يعني أجر سوريا لسوريا دستلاتية تدي أم بيجن كوج آلي جلين سوريا وحمو جل حمو هيمانين ديني وإثنيكي ورجيم كو دشابي واندا مشروعية أوانا بواقرة يعني مسألة سوريا وباجو يعني ام بيجن سرميان دارد كارن بتن سوريا وهيجي دو مديكو للشامي بومبا تاقيان سروق مغفرون ويدري بومبا تاقيان جبر يعني راسته بيغمان هرتش غريداي دميه واي همان نزكي 2 ساله يكو احمد شارع لسر كاره يعني او حتى كينج الدنيا ام بين احمد شارع ولا السبري لوي دسلاتيوي يعني حتى صار كده صار اگر حتى صار كده صار مثلا سوريا شارع سر نبن وني ببينين كو دقادنا نتوي داجي او الرجيم ها و او خو مشروعيات اخو وندا بك بله که عبد الله يعني جريدانا في كيف فجرا بشجريا نافنتويا كو حكومة دمكية سوريا وردجراد في قناغدا وكو نمونة اف جفينا كو يعني اف سردانا احمد الشرع سروكي دمكي بو انقرة شارشويا ناتو يدا جفينا ناتو يدا تشواتي اجبركو ايران روشك وصل تايبت هي الهريمه كو خلق بشجريا ددن ايران جواكا نتوي ببورن بشجريا دد سوريا جبوكو ريل بر إيراني بقرا بشك استراتيجية ويا برفرهبونا هرمي ريل بر ورقرتن يعني حتى كيجان رديه خوشبونا بيوانديان بسوريا بيواندي بنباشبونا بيوانديال قال إيراني هي قالك تزاني يعني بين مسألة سوريا وإيران برب هبدو وقريداية شنكي لبنان يعني أو مسألة حزب الله حتى دمك لسر دات بيبين كيكو هيجي بلكي دروجاوا هن سروقان دا افيكبه دخوزن كو ام بين حزب الله تشيك دينا ايغاوا كو تشيك دينا نجي دخوزن بدستي ام بيجن سوريا وبشتريا تركيا يعني تشيكين حزب الله جدسوي ورنستاندن وجبرويه كي تزاني حزب الله ريخسنا كي بدست ايراني عطيه أواكرين لوما مسألة إيرانية لبرا يعني مسألة سرقة مسألة إيرانية شاكو من سريدا جيكو حتى كو مسألة إيرانية چارەسەر نەبە بڕاستی تشت ئەوەی ئەرتەبلەوی باش و لێ یانێ ئەم پشتگیری و دەستەکە و چاوە و وەژی دەستنیشان کرد ji بۆی ئاحمەد شارە ئەv ژی گردای مەسەلە ئیرانەیە چونکی ئەو دزانین کی ئاحمەد شارە و دەسەڵاتیە سووریە و بە ئیرانێران هەر لە حتا دژمنی ئیرانەیە جبرويه كي نا انقد خوزن دست بدني كي بيتشاكي ويجي خورت بكين كو امبيجن ملين باسكو امبيجن باسكو ملين ايرانيين للبناني لفلسطيني وهروا الجيدين بيتشاكي او بكين يعني ببرن بيتشاكي امبيجن سس بكين او ايراني باندورا ايراني سربان ولاتا دوي تشارشويدا يعني او براستيجي او مساله يعني مساله سركه مساله ايرانيه لو ما تبدو خوزن كو بأوكرا يعني بسوريا راجل هفن لسوريا سريشانك تنبه قباكو حتى كو مثلا بيجين إيراني چارسر نبو يعني حتى كو مثلا إيراني بردوان بأو ناخوزن كل سوريا جي شرك سريشانك هفن بله سپاس که عبدالله جبو دماتا شیروکار سیاسی و ماموسته زانیگه عبدالله کرانتش استنبول مالات آوا مالا وجی آوا و گلک سپاس کن از جوی وجی روز باش سرچوان وشانک باش شیوید کم جبوه سپاس
بله بینرین هجا ام نها بچاورینه که ده هر کلیکه که دا سروک امریکای دونالد ترامپ لپشتی که بیشن هالجوینا ناتوی لأنقرة هر كريكة كي دركبة وباخبة مي جوارا باوي كي زندي آخفتناوي بيشكش بكن سيروان وكوكو ما مستا كرانجي عبد الله كرانجي اني زمان كو دخوازن يعني ديار جواكا نفنتوي دخوازه كو موديلا تركيا لسوريا جي دوباره ببه يعني افجي چاوه يجبو برجوانديا خلقي سوريا جبو دستلاتداریا سوریه شخوا جواکا نافرتوی دخوازه کد او سوریا هانا کد دوگوتا او تورا برخدانه او لدجی اسرائیل او افسر کفتنه که جبو هم جواکا نافرتوی جبو هم سوریانجی جبو سوریانجی وراسته ووقتا قلت يعني او موديلا كو لتركيا كو آلين إسلامي كود بيجن نرم رينا الويدا كي حكمرانيت كن لسوريا جد خوازن موديلا كهما نزيكي ويد دوباره بكن وأفتشت هدي دن شفاكا نافنتاجي بريار دايكو اف حكمرانيا لسوريا كومي بشكريه بكن تبيكو دو صالح دوي كونفرنسا لقال سروكي سوريا وسروكي فرنسا ايمانويل ماكرون بحثا يكير بحثا برانجيا سوريا كير وبحثا برانجيا سياسي لسوريا كير كود في افيك لسوريا وركرن اوجي هي اللي بريار هاتي استندنكو ايدي بشجريج بو في حكومتي ورداين وكوكو ميفاني ماجيغوت وكوكو سروك ترامب جيغوت هيدي او اصلين لبيش سوريا وكو نمونه مثلا درخصناش سوريا ليستيا سبونسرين تيروري وكو ولات يعني هيدي افتشتانا هلتين هلانين امامنا كايت قناغه بدا تشبيبه بله سيروان وكما قلتم جسا بالا بينران ديكشين سرويكي كود هر كليكه كده تشافري كرين كو سروكي امريكاي اخفتنا كي بيشكش بك لانقره مورن جم افكاري خو مريوان جاركدن مريوان بري بشن جم سروك ترامب اخفتنا وي درب لقال و بريس كونفرنس وي لقال سروكي دمكي سوريا ما بحث كونغرس ذكر الشرق اوكرانيا براسي خالك وجهز بود مثلا بريفانيا ولاتين اوروبي دا يا ناتو دا حتى يا امريكا دا قالوا او تشقص ام بيجي بباندور بود درباري كو كونغرس جارك دن هزر بك كاتشاوا سياسه بريفانيه يانجي ام بيجن بودجه بريفانيه جارك دن ترخان بك يعني او شر تشاوا خالك وجهز بو جرينترين شركه غوري اوكرانيا وكو باسمان كرد بريتي بو نكهر جوريتي بلكو چنديتي برهمێنانی چەک و تەقەمەنی ئەمە زۆر گرنگ بوو کە بە شێوەیەکی زۆر خێرا بەکارهێنرێن کۆنگرێس یاسەکانی تازە کاتەوە کۆنگرێز ماوەیەکی زۆرە یاوێ کە موشکی بەرگری سیستەمی بەرگری پاتریۆت بیا بە ئۆکراینیا چونکە بە تایبەتی کە رووسیا هێرشی موشکیە کاتە سەر ئۆکرانیا هەنێکی لەناوە بن بەڵام هەنێکی زۆریشی دەکەوێتە خوارە و زیانەدا ئێستا ئەمڕۆوەی کە هەواڵێکی زۆر گرنگەوە بکە سەرۆک ترامپ ڕاگەیان دەڵێ ئەو مافی بەرهەمهێنانی ئەو موشکی دژە موشکی پاتریۆتە یاد بە ئۆکرانیا ئەمە بەڕاستی ئەبێتە هۆی گۆڕینی هەرچەند باڵانسی ئێستا باڵانسی شەڕەکە گۆڕاوە لە ماوەی چەند مانگی پێشووە ئۆکرانیا پێشکەوتنی زۆری بەخۆی بینیوە بەڵام ئەم خاڵەی تریان بزانین چەندێکی خایانێت ئایا بۆ بەرهەمهێنان چەندێ بە خێرایی ڕوا بەزەمە بێتە هۆی کە بە تەواوی باڵانسی ئەو شەڕە بگۆڕێت بەڵام حەزم کرد یەک شتی تریش باسکەم ئەو بوو کە یەکێ لە پرسیارەکان لە سەرۆک ترامپ کرا لەسەر مەسەلەی سووریا لەسەر لابردنی سووریا لە لیستی پشگیریکاری وڵاتانی پشگیریکار لە تیرۆر ئەمە هەر پەیوەستە بەو نامەی هەفتەی پێشوو کە ئێمەش ڕووماڵمان کرد هەنێ ئەندامی کۆنگرێز نامەیەکیان ئاراستەی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە کرد کە داوایان کردبوو کە ئەبێت داوای لێەکەن کە سووریا لەو لیستەیە لابرێت چونکە وەزعی سووریا گۆڕاوە لە دوای ڕوخانی تەنها هۆکارێک کە ڕژێمی سووریا یا حکوومەتی سووریا لەو لیستەیە بوو لەبەرەوە بوو لەبەر بەشارە سەد بوو ئێستا و گۆڕاوە بەڵام یەکشت زۆر گرنگە لەو نامەیەیە ئەڵێن کە
پێویستە وەزارەتی دەرەوە بەردەوام بێت لە فشارخستنە سەر حکوومەتی سووریا بۆ جێبەجێکردنی 5 خاڵ. یەکەمیانەوەیە کە وجودی رووسیا لە سووریا کەم بکرێتەوە ئەو پرۆسی دەست پێ بکرێت بۆەوەی کە بە کەمتر لێ بن و دووەمیشان کە زۆر گرنگە بۆیان چەکدارانی بیانی ئەوانەی کە جیهادیەکان لە سووریا شەڕیان کردووە لە پۆستی باڵا دوور بخرێنەوە. سێمیانەوەیە کە بێ حکوومەت بەردەوام بێت بە ڕێگەی ئاشتیانە لەوە تاکی دەکەنەوە بە ڕێگەی ئاشتیانە سووریا یەک بخاتەوە و هەروەها کەمینەکان بەشداری پێ بکات لە دەسەڵاتدا و ئاخیر شتیانەوەیە کە ژنانیش بەشدار بن لە سلکی ئەمنی و ئەم سێ خاڵی دوایی پەیوەندیان بە کوردەوە زۆر هەیە. بەێ باشە مەریوان جارێک دەنەزبینم بینەران کۆ نەها هەر کلیکێکێدا وێ سەرۆکی ئەمریکی دە پرێس کۆنفرانسەکێدا بەحسا هەنێک مژارێن کرێدایی بەشداریە خۆ ناتۆدنەوەن هاال سەرکرانیژی دەردەکەوە ئەوەیە داویترین پرێس کۆنفرانسە پشتی کۆ ئەv هەلجڤینە ناتۆ داوی بوو سەرۆک ترامپ بریارە پشتی وێ ئێدی جارەکەدن ڤەگەرە واشنگتۆنا پایتەخت ئەزێ جارێکدن سەرێ مەسەلا سووریە مەریوان مادەمتە بەحسا سووریە کرد پرۆسێسا ینی هەریکەم دە کۆنگرێسدا پرۆسێسا هەلانینان بەرخستنا سووریە ژوێ لیستا وڵاتین سپۆنسەریا تەرۆرێ دەکەن چییە؟ گرنگەکەی بچیە؟ گرنگەکەی ئەوەیە کە لە نامەکەی ئاماژیان پێکردووە سووریا وڵاتێکە بە نزیکەی 12 ساڵ شەڕا ڕۆشتووە تا گەشتۆتە مۆزعی ئێسا سووریا پێویستی نزیکەی 200 میلیارد دلار هەیە بۆ بنیادناونەوەی وڵاتەکە. بوونی سووریا لە لیستی ئەو وڵاتانەی کە پشگیری تیرۆرەکات ئەمە کۆمپانیاکان وڵاتان بەپێی قانون کۆمپانیای ئەمریکی ناتوانن ئیش لەگەڵ سووریا بکەن لەبەرەوە دەرکردنی سووریا مەسە من بازم سێمین جارەکە لە کۆمەڵێ سزای تریش لە سووریا لابراوە وردە کەراسانی ئەکات بۆ ئەوەی کە سووریا قەرزی دەستکەوێ کۆمپانیاکان بچنە سووریا بتوانێت بواری بانکی بەگەر بخرێنێتەوە هەموو ئەمانە تەسیرەکەنە کاریگەریان لەسەرەوەی بێ کە تورکیا بتوانێت دەستی بەو وەبەرهێنانە بگات یان بۆ پارانە بگات کە بێتە سووریا بەڵێ سووریا دەستی بۆ پارانە بگات کە بتوانێت وڵات بۆ بژێنێتەوە. بەڵام وەکوتم مەرجیان هەیە بۆەوە کە داوا لە وەزارەتی خارجیەکەن وەزاری دەرەوەکەن کە بەردەوام بێت لە ئیشکردن لەگەڵ دەسەڵاتدارانی ئێستای سووریا بۆ ئەوەی کە ئەو بارودۆخەی کە کۆنگرێز دەیخوازێت بێتە دی. باشە ئەو ینی سەرۆک ئەو وێ داخوازێت کێشخواانها مەگۆچی ینی داخفتنە خۆ دەژی سەرۆک گوت و ئەو دخوازە سووریە ژوێ لیستێ دەرخێ. ئەف پرۆسە لە کۆنگرسێ چخواست بە پەلا ینی بە عجلەی کارێ برێڤە بچە و دەرکەوێت. کۆنگرس داوایە ئێستا بۆیە زۆر بە پەلایە چونکە ئێستا لە جیاتیەوەی کە حکوومەت داوا لە کۆنگرس بکە عادەتە ناوان لە دەیسەکەن کۆنگرس داوا لە حکوومەت دەکات کەواتە کۆنگرس ڕەزامەندی دەربڕیوەی لەوەی کە سووریا لەم لیستیا دەربکرێت بە پرۆسەکە ئێستا لە دەست وەزارەتی خارجیە و وەزیر مارکۆ ڕۆبیۆ سەرپەرشتی و پرۆسەیەەکە دڵنیان لە ماوەیەکی زۆری پێناچێت کە ئەو کارە ئەنجام بدرێت. باشە ینی هەنێک خەڵک کەزر دەکەن و دەدیت و سەرۆک ئەو وەکو بەردەفکێوی وڵاتیە لە هەر دنیاەن ها سەرۆک ترامپ لە تورکیە داخبە نە کۆنگرس داخبە لێ گرنگیە کۆنگرسێ نەکێمی یا سەرۆکە ینی چاوە کاریش بینێرە نیشان بدی کە چاوە سەرۆکی ئەمریکا گرینگە ئەو هەندە کۆنگرسی گرینگە. گرنگەکەی لەوەیە کە ڕاستە سەرۆک لەگەڵ کۆشکی سپی سیاسەتی ئەمریکا ئاراستەکەن و سیاسەتی ئەمریکا داڕێژن بەڵام هەموو ئەو وەسیلانە هەموو ئامرازانەی کە لە ڕێوە سیاسەتی دەرەوە یا سیاسەتی ناوخۆیان هەر سیاسەتێک کە جێبەجێەکەن کۆنگرێس بۆیان دابینەکات واسە کۆنگرێس پارە دابینەکە بۆەوەی کە حکوومەت ئەو سیاسی ئەو ڕوویا ئەو ڕوویایی کە هەیەی تەطبیقی کات لە ئەرزی واقعە جێبەجێکات لەبەرەوە هەموو شتێک ئەچێتەوە زۆربەی شتەکانە چنەوە لای کۆنگرێس بە تایبەتی بۆ نمونە وەکوتم پارە سەرفکردن لە بواری هەر بوارێک کە حکوومەت بێوێ ئیشی تیا بکات کۆنگرێس دەنگی هەیە لەوە لەبەرەوەی کە کۆنگرێس بودجەکەی دابینەکات. بەێ
از باورم سیروان سپاس مریوانج بو وازانیاری باسی میجارک دین بردوام بکن اما ببین حتی کابن سروک ما داخله او ببین از باورم میوانه که سیروان امين هاجي نهار الجم ميفانا خوا ليلى مرويتي كو صالح فنلندا او جي كو ميفاني مي بيشي مجد حقي فنلندا نها ميفاني مج جارك دن يرو روجا فنلندا يا داغو بيتر لسر في لوتكي باخفن بتايبت لسر رولا يعني مجارة ايراني دناف فان غوتو بيجن ناتو اذا خانم ليلى جارك دن بخير هاتي وسباسكو تبجداري في برنامج دبا از خوازن ناز بکم که یعنی هلسانگنا تا نرخاندنا تا جبو وان آخافتنین هری داویین سروک امریکا دونالد ترامپ درباره ایرانی و مثلا کو اگر هی ایران امریکا جاره کدن ایشف ایریشی ایرانی بکه چیه بتایبت دوی قناغیده کو خویای ایدی آگر بست نما زۆر سپاسانەکەم سلااو لێ و میوانانی بەڕێز بە بینەرانی بەڕێستان سپاس بۆ داواتی من لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بەم حملەی کە ئەنجامیدا بۆ هێرشی کە کردی سەر و کەشتیانە بارێکی دیکە سەلماندی کە زۆر گوێ بە ئاگربەستەکان و ئەو شتێک کە بە ناوی تەفاهمنامە دەیناسی نایەتوە بەڕاحەتی دەتوانێت پێشێلیکە ئەمە دیارە بۆ دەوڵەتی ئەمریکا شتێکی خۆش نییە بینیمان کە سەر کۆماری ئەمریکا ترامپ زۆر شاید بڵێم ناڕەحەت بۆ قینی هەساڕەتی هەستاوە ئەوەی کە مەترەحی کردووە ئەوەی کە ترامپ باسی لەسەر کردووە ئەوەیە کە لە نەزەری ترامپەوە ئەو ئاگربەستە ئەو تەفاهمنامە ئیدی کارکردێکی نەماوەوە ئەو ئەرزش و بایەخی نەماوە کە لە ئەوەڵە بوویەتی بەڵام ئاماژەیەکیشی کرد بەوەی کە هێشتا مشاورەکانی ترامپ هێشتا ئەو گروپی کە لەگەڵ ترامپن لەسەر بەرنامەی ئێران یعنی گروپی مارکۆ ڕۆبیۆ وەکو کەسانێک وەکو کوشنێر بە پیک هێست بە ئەوانی کە لەگەڵ ئەو دەوڵەتی ترامپن ئەوان هێشتا ئەتوانن وتوبێژەکان ئێدامە بن بە ئەمە بۆ خۆی نیشان یەدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی هەم بە شێوەی دیپلۆماتیک لە ڕێگای دیپلۆماتیک و کێشەکە چارەسەر کات و لە تەرەفێکی دیکەشەوە ئەگەر بزانێت کۆماری ئیسلامی بە هیچ جۆرێ حاضر نییە کە ئەوانەی کە وەکو تەفاهمنامە وەکو ئاگربەست بۆ خۆی قبوڵی کردووە ڕعایەتی بکات ئەگەری ئەوە هەیە کە دووبارە شەڕەکە دەست پێکاتەوە جا ئەگەر شەڕەکە دەست پێکات ئەو پرسیارە پێشتێک کە ئایا ئەو وڵاتانی کە ئەندامی ناتۆ هەن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا هاوکاریەکەن هاریکاری دەکەن یانە پرسیارێکی دیکەش کە پێشتێ ئەوەیە کە ئایا کۆماری ئیسلامی ئەم ئاگربەستەی کە ئاوەخسوەتە ژێر تا پێشێلی کردووە بۆ خۆی ئامادە کردووە بۆ شەڕێکی گەورەتر وە کاریگەری ئەو شەڕە لە ناوچەکەەوە بەتایبەت لە ناو خۆی ئێران کە دیارە خەڵک زۆر دش بە حکوومەتن وە لە ناو خودی ئێرانە گوشار و فشار لە تەرەفی خەڵک لەلایەنی خەڵک دش بە کۆماری ئیسلامی هەیە هەرچەند کۆماری ئیسلامی هەمویان سەر دەکەن. باشە لەیلا خانم ینی ئاینتە پرسیارە کرد بڕاستی هەر ئەو پرسیارە من دخواست ئەشتە بکەم لە بەندا بەرسڤاتەمە ینی ئەو ئێریشێن کو ئێران دکە ئەو ئەم ببێژن گورکردنا گرژیان کو ئێران لە هەرێمێ دکە چ قەس دکارە بهێ لە ئەندامێن ناتۆی هەلوەستە خۆ بگوهرن و تەڤلی ئەمریکای ببن دوێ ئەم ببێژن تێکبرنا ڤانشیانی ناوۆکیین ئێرانێدا. دیارە دەوڵەتی ئەمریکا تا بە ئیمڕۆ هەبا کە بۆ خودی ترامپ لە ئەو ئیجلاسی ناتۆ لە ئەنکارا ئاماژەی پێکردووە ڕازی نەبووە لەو حرەکەتەوە ئەو کارێک کە ناتۆ تا بە ئیمڕۆ بە نسبەتی دەوڵەتی ئەمریکا ئەنجامیداوە بە بابەتەکەی ترامپ پێشەوەیە ئەڵێ ئێمە زۆرترین کۆمەکی ماڵی کۆمەکی ئابووریمان کۆمەکی نظامیمان بە وڵاتای ئەندامی ناتۆ کردووە بەڵام لەو کات و ساتە کە دەبوو ئەوانش لەگەڵ ئێمە هاوکاری بکەن هاریکاری بکەن هیچ کارێکیان ئەنجام نەداوە ئەوە ناڕەحەتی و بە شێوێک ئەتوانم بڵێم دووربوونەوەی شاید بڵێم خودی ترامپ لە ناتۆ نیشانەدا بەڵام لەلایەنێکی کەش و وڵاتهای ناتۆ دەزانن ئەو وەسیەت و بارودۆخی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردووە لە ناوچەی کەندا و دروستی کردە بە نسبەتی وڵاتهای عەرەبی دروستی کردووە بە نسبەتی دەراوسەکانی دروستی کردووە هەمووی ئەوانە ئەتوانێت مەترسیەک بێ بۆ سوبات و سەقامگیری ناوچەکەەوە ئەوەش ئەتوانێت هەمووی ئەوانە ئەتوانێت کاریگەری بێت لەسەر ئابووری و بەشی ئەمنیەتی وڵاتایەکە ئەندامی ناتۆ هەن وڵات
وڵاتای ئەندامی ناتۆ کێشێک کە لێرە هەیە ئەوەیە کە هەر کام لەوانە بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە بە تایبەت وڵاتای ئوروپایی تا بە ئیمڕۆ نەگەیشتونەتە ئەو باوەڕە هاوبەشەکە دەبێ لە بەرابەر کۆماری ئیسلامیە زوانێکی هاوبەشیان بێ کارەکانیان مەقدانەوێکی هاوبەشی بێ قسێکی هاوبەشیان بێ ئەوە بۆ خۆی کێشێکە لە ناو ناتۆ هەیە بەڵام ئەو وتەی کە ئیمڕۆ سەرۆکی ناتۆ کتوویەتی مارک ڕوتە کتوویەتی ئەوەیە کە پشتگیری خۆیان ئەکەن لە وڵاتی ئامریکا بەڵام دیار نییە ئەو پشتگیریە ئەو هاریکاریە ئایا فقط هاریکاریەکی زوانیە فقط بە زوان قسەی لەسەر دەکەن یا بەکردەوە نیشانیان بەکردەوە نیشانیدەن کە لەگەڵ دەوڵەتی ئەمریکا ئەتوانن پاڵپشتی ئەمریکا بن بۆ ئەوەی کە ئەو کێشانە ئەو قەیرانەی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردو یا خەریکی دروستیەکات بە شێوەیەک کنترۆڵی کەن و نێڵن کۆماری ئیسلامی زۆرتر لەوە دەستی لەو قەیرانە بێ یەک خاڵی گرنگیش ئەوەیە کە ئەم وڵاتانە وڵاتای ناتۆ بە هەر حاڵ بۆ ئەوەی کە ئەو ارتباط و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی ئەمریکا بمێنێتەوە بۆ ساڵیانی ساڵ بمێنێتەوە زۆریان احتیاجە زۆر بۆیان گرنگە کە دڵی دەوڵەتی ئەمریکا بەجێ بێنن کە ئەو شتانێک کە دەوڵەتی ئەمریکا گەرەکێتی بەجێ بێنن بەتایبەت کە ئەو شتێک کە ئەمریکا گەرەکێتی بە نسبەتی مەسئلەی گەڕووی هۆرموز مەسئلەیەکی جیهانیە مەسئلەیەک نییە فقط مربوط بە ئێران و ئەمریکا بێ هەرچەند گەڕووی هۆرموز لەباری مافی نێودەوڵەتی گەڕووی جەهانیانی لەباری مافی نێودەوڵەتی گەڕووی هۆرموز نابێ ببەسرێ ئێمە بە ناوی ڕژیمی عبوری ترانزیت دەیناسین هیچ دەوڵەتێکە لەو منتەقەیە لە ساحلە ینی ئێران یا عومان هیچ کامێکیان ناتوانن گەڕووی هۆرموز ببەسن یا ئەو منتەقە ئاڵۆزی بۆ دروستکەن یا قەیرانی بۆ دروستکەن ئەگەر قەیرانێکیش دروستکرێ ئەمە ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە کە ئەو قەیرانە ئەسڵی ئەو قەیرانە کە لێرە کۆماری ئیسلامیە دەبێ ئەسڵی ئەو قەیرانە ئەو کێشە چارەسەر کرێت چون ئەوە دەتوانێت بۆ ئابووری نێودەوڵەتیەوە بۆ هەموو کۆمەلگای نێوجەهان بە حتا بۆ وڵاتای ناتۆ بۆ خۆی مەترسیدار بەڵێ لەیلا خانم جارێک دەم بینم بیرە بینەران و بریارە سەرۆک ترامپ بە هەر کلیکێکێدنها لە پرس کۆنفرانسەکە هێنێک ئاخافتنا بکە هەلبەت هات ئەگەر هات ئەمە ویدینی سەر ئەکرانێ بە هەر حال حتاوێ گاوێ ئەسخوازم پرسیارەکەتن دن دەوێ دەربارێ دشتر بکەش بەرگۆ گەلێک پێشکەتن دەوان چەندەم ژمێرێت داوید چێ بوون دبێژە ینی سەرۆک ترامپ پەشکرە گوت و دبەک و ئیرۆ ڕەنگە ئیرۆ جارێکە دن ئێریش وەرنکردن دەبێژە وێ حتا شێوەی ئێریشان لەسەر ئیرانی وەرە گوهرتن یا تەنێ دچارچەوەیە دانینا فشارەیە لەسەر تەهرانێ داکۆ جارێکە دن vegere ser masaya danûstanên dibêje hîn derfet heye ku Amerîka û Îran danûstandinê berdewam bikin di qonaxa bê de. من پێم وایە هەردوو وڵاتی ئێران و ئەمریکا هەرچەند ئیسا و قەیرانە ئەو کێشە بەڕاستی لە نێویان پێشاتوە بە لە دوێشەوە بینیمانەکە ئێران هێرشی بردوێتە سەر کەشتیەکان و ئەمریکاش هێرشی بردێتە سەر چەند ناوچەی ئێران بەڵام پێم وایە هەردوو وڵاتەکە هێشتا باوەڕیان وایە کە دەبێت دیپلۆماسیەک ببێت دەبێت دانوستان ببێت وە دەبێت بەپێ ئەو بەرژەوەندی کە هەر کامێکیان هەیەە ئەو دانوستانە ئەنجام بن ئەوە بۆ معنای نییە کە لە ئاخرات دەوڵەتی ترامپ هەر مەجبور دەبێت لەگەڵ کۆماری ئیسلامیە فقط بتوو بێشکات بەڵام دانوستان ڕێککەوتن تەفاهمنامە و ئەو شتانی کە تا بە ئیمڕۆ لە ئارادا بوون هەمووی نیشان یەدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی ئەوەی دەبێت کە مەرحەلە بە مەرحەلە پلە بە پلە هەمووی ئەو شتانی کە لە ڕێگایە هەمووی ئەو مەسیرە هەمووی ئەو ڕێگا حەلانی کە دەتوانێت ببێت هەمووی تەجروبە بکات یعنی بۆ دەوڵەتی ترامپ گرنگە ئەوە بتوانێت لە ڕێگای ڕێککەوتن ئەگەرەوە نەبوو لەگەڵ یا گوشاری ئابووری ئەگەرەوە نەبوو گوشاری نظامی و هەمووی ئەوانە ئەگەر نەبوو شاید لە ئاخرا ئێمە دەرەنجامە دووبارە شەڕێکی گەورەتر لە نێوان ئێران و ئەمریکا ببینین کە ئەگەر ئەو شتە پێش بێت من پێم وایە لێرە ئەکتری سێوەمیانی دەوڵەتی ئیسرائیلیش دێتە ناو مەیدان و بە احتماڵی زۆر وڵاتای ناتۆش کە کۆمەکی ڕاستەخۆ ناکەن بە ئەمریکا لەوە چێکە ئەوانم دەفها مەیدانی نظامیەکە بۆ ئەمریکا باستر دیکەن ئاوەڵەتریکەن مثلەن ئیجازە بدەن کە ئەمریکا لە پایگاهای نظامیان ئیسپادەکە دش بە کۆماری ئیسلامی بەڵام ئیستا فعلا فقط من پێم وایە دانیشتنەکان نەبێ هەرچەند ئەو شەڕ و ململانەیش بەش زۆر کەم بە کۆنترۆڵ شدە لە نێوان دوو دەوڵەتی ئێران و ئەمریکا هەیە.
باشا ليلى خانم جارك دنم بين بينرين هيجاك و سروكي أمريكا دونالد ترامب پیش بینه ده هر کلیل كده در تبلی کنفرانس که روزنامه بانی اخفتنه که لانقره پیشکش بکر پشتی بشتاربونا خود هالجفينا ناتو ده لانقره ليلى خانم يعني اگر هاتو او سيناريو كنت بحثا ويدكي اگر هاتو كو شر قومي او وقت پیش بینی ج خلکن هریمه ج ام ببیجن ولاتین دور ایرانی چه پیش بینی تکرن که او بکنم زن ولاتین کنداوی هوال بندن امریکایی تبحثا اسرائیلی کر ترکیه وی درباره ده هیا عراق هیا یعنی پیش بینی چه که وی درباره ده دبه قل راسي دا كوماري إسلامي بوشتي كأنجانية داد آلوزي وقيراني بو ناوچك دروس كده بو همو بلاتاي ناوچك بتايبت بلاتاي عربي كندا وكأمانة همويان متحدي أمريكان لغل أمريكا بصورتي استراتيجيك لسياستي كولي أوان إما أمريكا بكو متحدة كبينين أغيك كوماري إسلامي أنجانية داد برجية كيشيك بو سقانجيري آبوري أوان بو أمنيتي أوان كزور زور بويان جرينجا بتاي أو ولاتاني كان داوكا صالياني صالا لباري آبوري وزورتري سرمایه گذاریان لناوچه کرد و بو ولاتای که مثلا بو اروپا بو ولاتای خارج لکنداو و هر ولا خودی ناوچه که بو نمونه ارسانه کم اوی که کمال اسلامی انجامیات حملات سر هریمی کردستان او بو خود کشه دروسه که بو دولتی ایران بالنسبه هریمی کردستان بالنسبه ترکیهش که ترکیه که لاندامانی برحال گوری ناتویا بتایبت ایسه ترکیه زوری گرکه که لنیوان ناتو لنیوان امریکا لگل ایران نوعک نیونتگیری نوعک میانجگری و دوستی یا صلحی یا اگربسی دروسکا دیار اگر کمال اسلامی گرکی به هموی او برنامه هموی او نظمی که ایسه هی لناوچکا بیدابه که تنانت اوانش که وکو دولتی بیلاین دولتایی که دوستی کمال اسلامی اگر نبن بلان بیلاین بن اوانش که ناو میدان یعنی تنانت ولاتێک وەکو قەتەر تا بە ئیمڕۆ نێوەندگیریەکە لە نێوان ئێران و ئەمریکا بۆ خۆشی ئیمڕۆ ئیدی ئێعترازەکات دەوڵەتێک وەکو مەسەلەن مسر ئێعترازەکات ئەو ئێعترازانە ئەوەی کە دەنگی هەموویان بەرزەبێت و دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە جێگایەک بۆ کۆماری ئیسلامی مەترسیدارە بێت کە زمانی ئەوان قسەی ئەوان بێ بە حرەکەتێکی هاوبەش یعنی بێن لە مەیداندا ئەمان ئێتلافێک دروستکەن پاڵپشتیە بۆ یەکترین دروستکەن کە ئەو پاڵپشتیە عملاً لە ناویە حرەکەتی نظامی بێ عملیاتی نظامی دژ بە کۆماری ئیسلامی بێ کۆماری ئیسلامی کە خۆ ناتوانێت لەگەڵ هەموو خەڵکی لەگەڵ دەوڵەتای ناوچەک لەگەڵ هەموویان شەڕکە هاوکات لەگەڵ ئەمریکا شەڕکان لەگەڵ قەتەر لەگەڵ کوێیت لەگەڵ بەحرین لەگەڵ عمان کە وڵاتێکی بێلایەنە شەڕکایە بەشێکی کە لە وڵاتهای غێری عەرەبی وەکو مەسەلەن حتا وڵاتێک وەکو بۆ نمونە پاکستان کە بۆ خۆی نێوەندگیری کردووە ئیدی خودی پاکستانیش لێرە ئیتر ناتوانێت فقط نێوەندگیر بمێنێ مەجبورە بۆ ئەوەی کە سەقامگیری دروست بێت مەجبورە خۆی خاتە لایەنێک کە من پێم وایە ئەو لایەنی دژ بە کۆماری ئیسلامیە بێت بۆ ئەوەی کە ئەمنیەتی ناوخۆی ئەوان ناوچە زۆر بۆیان گرنگە. بەڵێ لەیلا خانم لەیلا مروەتی پسپۆرە پەیوەندیە ناونەتەوەی گەلە سپاس بۆ وان شرۆڤێنتە. زۆر سپاسانە. بله صالح يعني براسي قالك مجار خانم ليلى مروتي قالك مجارين كو ام دسبيكا في برنامج بحث كن دوبارات كسر ويكي مثلا جرينجا حتى كي جان راديه نهات قناغه بيدا ايدي و اف ايريشن فيداوين ايراني وبرسفا امريكا واخافتني كو سروكي امريكي بري چند مجمران گودن كو بلكي نهادي سدوي كونفرنس روجماوين دجاره كدن بحثا بكبيغومان وبحث بك چنگ جرينجا كو دقونا غابيدا وياهم وارسته دانستندنان بگوهرن یا دانستندن ادي نامينه يعني ويش بحث خانم ليلى بحثاويه كي كيركو دبكو ادي افايا همو روشاك والرجلات نافين دقوما بگوهر فاجي تشتكي بالكيش راس السيروان ام جاردن بالا بينرن دكشيني سرويه كيكو سروكي امريكاي پیش بينه ده هر كلكه كده خافتنه كي ج انقره پیشکش بك امورن جم هفكاري خو مريوان جاري كدن اسرائيل يعني فاكتوري كي يلكي جرينج الهريمه وشخوش بو هجر هاتو يان شرك بو يان جي اشتيك بو ديسا رولا اسرائيل دبي برزبي نوايه واي راس بتايبتي هردو
وڵاتی ئێران و ئێستش ئەوەی کە پەیوەندی بە فڕۆکەی F-35ەوە هەیە. ئیسرائیل زۆر نیگەرانە لەوەی کە ئەمریکا ڕەنگە لە ئەو پرۆسی دەست پێ بکات کە ڕێگە بدرێت بە تورکیا بگەڕێتەوە ناو ئەو بەرنامەوە. هەروەها یۆنانی شەو هەمان نیگەرانی هەیە. هەر بۆیە وەزیری جەنگ پیتر هێکسێس بڕیارە لە دوای ئەم لوتکێ بچێت بۆ ئیسرائیل چاوی بە پەرپرسیانی ئەوێ بکەوێت و بۆ ئەوەی کە ئەو بارودۆخە ڕوون بکاتەوە کە لە چه ئەو پرۆسەیەی کە ئیداری سەرۆکچۆم دەستی پێکا بۆ هێنانەوەی ناو تورکیا بۆ ناو ئەم بەرنامەیە چییە. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی بۆ ئیسرائیل ئەوەیە کە ئەندامانی ناتۆ لێرە وەکو بەیاننامە بڵین وەکو دەربڕین تەکیدیان لەوە کردوێتەوە کە هەمویان کە لەگەڵ ئەوەیان هاوڕان لەوەی کە نابێ ئێران ڕێگەی پێ بدرێت چەکی ئەتۆمی هەبێت و هەروەها گرنگێکی تریژەوەیە کە ئەندامانی ناتۆ تاکید لەوەکەنەوە کە ڕێگەی کەشتی بازرگانی لە گەروی لە تەنگەی هورمز یا گەروی هورمز پێویستە ڕێی پێ بدرێت بە پێ و یاسانەی کە لە یاسە جیهانیەکان کە کۆنتترۆلی کەشتێوانی دەریاییەکەن. لەمەوەمە بەنیسبەت ئیسرائیلەوە ئەو شتانە هەمووی گرنگن و دڵنیاین لە ڕۆژانی داهاتووە هەم ئیدارەی ترامپ زانیاری زیاتر ڕوونکردنەوەی زیاتر بۆ ئیسرائیل دەدات و هەم ئیسرائیل بۆ چوونی ڕەنگە نوێ هەبێ لەو بارەیەوە. لێ یەک ji welatên endamên NATOyê ew jî Tirkiyeyê heye ku İsraîl ji helwestên wê hember vê rewşa herêmî neraziye. Yani Serokvezîrê İsraîlê Benyamin Netanyahu şevê din di hevpeyvînekê de eşkere got ku ew û Amerîka hevalbendin û li ser gelek mijaran di nav dijî mijarên girêdayî Îranê hawbîrin. Lê hinek mijar hene wekû helwesta her du aliya ji Tirkiye nehawbîn. Evaya heta kîjan radê ev nêzîkaya wê bandorê li pêwendiya her du aliya bike bi taybet di qonaxekê de ku niha ev girjî û alozî zêdetir dibin. ئەم قۆناغەیە سە شتەکان زۆر بە خێرایی ڕۆیەن بەڵام پەیوەندی نێوان سەرۆک ترامپ و بنجامین ناتانیاهو پەیوەندێکی زۆر دوور و درێژە هاوڕێی یەکترن. لەم کاتەیە لەوە چ هەنێ جیاوازیان هەبێت جیاوازیشان هەیە بە تایبەتی لە ڕووی ئێرانەوە لە ڕووی ئەوەی پەیوەندی بە تورکیاوە هەیە بەڵام دەکرێت ئەو پەیوەندیانە باش بکرێن و وەکوتم ئێسەکە بە تایبەتی کە وەزیری جەنگەچە بۆ ئیسرائیل و هەواڵیش هەبوو کە بنجامین ناتانیاهو هەوڵیەوەدات کە چاوی بە سەرۆک ترامپ بینێت. ئەو هەموو شتانە لە نێوان دوو هاوپەیمانی پتەوی وەکو ئەمریکا و ئیسرائیل ئەو شتانە لە ڕوویات بەهۆی بۆچوونی جیاواز بەهۆی بەرژەوەندی جیاواز بەڵام لە کۆتاییە وەکو هاوپەیمانی ماونەتەوە لە کاتی تریشدا. بەشە مەریوان ئەم چاوەڕێنە هەر کلیەکێدا وەکەم ببێژن ئەڤ دیمەنێن لەسەر ئەکرانێکی وهانی شان دەدەن شانۆگەه ئامادەیە هەر کلیەکێدا پێشبینە و سەرۆکی ئەمریکای ئاخافتنەکێ ژە ئەنقەرێ پێشکەش بکە. باشە مەریوان ڕۆلا کۆنگرسێت vێوێدا چییە؟ زانن ئەو جیاوازیە دنابێنە سەرۆک ترامپ و سەرۆک وەزیری ئیسرائیل بنیامین نەتەنیاهودا جیاوازی دنابێنە هەردوو سەرکردەیەن وڵاتانن ینی لێ کۆنگرس دکارێت چ ڕۆلێت بێ دەربارەی دەبلیسە زانن ژی کۆ ینی کۆنگرس ئەتوانێت ینی دکارێت شتێکی بکە. کاری کۆنگرێز وەکو وتم بریتیە لە دابینکردنی و ئامرازانەی کە حکوومەت پێویستێتی بۆ جێبەجێکردنی سیاسەتەکەی ئەوەی پەیوەندی بە سیاست بنەچەی لە بنەڕەتدا پێویستی بە سیاسەتی ئەمریکاوە هەیە بەرامبەر بە هاوپەیمانێکی توندی وەکو ئیسرائیل نەگۆڕا و ناگۆڕێ. کۆنگرێس هەموو ئەو ئامرازانەی دابین کردووە بۆ حکوومەت و هاوڕایە لەگەڵ ئەوەی کە ئیسرائیل هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا و ئیسرائیل لەبێ پارێزرێت و یەکێ لەو ئامرازانە یاکێکێ لەو سیاسەتانی کە هەیەەوەیە کە بۆ ئەمنیەتی ناوچەکە بۆ ئاسایشی ناوچەکە نابێ ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت. لەبەرەوە ئەمانە هیچی نەگۆڕاون تا ئێسا و ناشگۆڕێن هاتووتە سەروی ئەم بارودۆخە تازەیی کە ئێستا ناوچەکەی پێدا دێدەڕوات لە جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران. لێرە تۆزی جیاوازیەکە هەیە زۆرتری لەسەر
چۆنێتی بەرپاکردنی ئەو جەنگەیە چۆنێتی بربەسهێنانە لە بەردەم ئێرانە بۆی چەکی ئەتۆمی بەدەستنێنێت زیاد لەوەی کە جیاواز بن لە سیاسەتەکە جیاوازی تەنها لە ڕووی جێبەجێکردنی ئەو پلانەوەی ئێستا وەکوتم نەک لە ڕووی جیاوازی مەبدەئیەن کۆنگرێسیش هەمان بۆ چوونی هەیە لەگەڵ ئیدارەی ترامپ و لەگەڵ ئیسرائیلە کە نابێ ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت باشە مەریوان وەکنهاک و ئەملبەندی سەرۆکن کۆ دەوێت پرس کۆنفرانسی دەوێ هەنێک ئاگاهی نو بدەوش خۆڤایاوی ئاخافتناوی هەری داوی بەرێک و ڤەگەر واشنگتن وەکو منگۆتی لێ بگشتی ji destpêkê ji dod ji sêşemê hetaneha tiştê şopandina te ji van civînên cuda cuda yê lûtkeya NATOyê bi kêmanî ji aliyê Amerîka ve peyama serekî çi bû؟ ئیدارەی ترامپ بەشداریکردنی لە لوتکەی ناتۆوە چەند شتێکی ویست یەکەمیان ئەوە بوو کە چەند ساڵێکە لە وەکوتم کۆنگرێسیش و ئیداری ئەمریکاش داوایەکە دەری سەرۆک ترامپ کە بێ ناتۆ خەرجی زیاتر بکات دووەمیانەوەیە کە بێ ناتۆ زیاتر پشت بەخۆی ببەسێت و یارمەتی چۆنڵی بخاتە سەر شانی خۆی یارمەتیدانی ئۆکرانیا بخاتە سەر شانی خۆی ئەمە دووەم دانیان بوو و سێەم دانە کە ضرور بوو بۆیان و ضرورە کە هەڵدووپاتکردنەوەی و هەڵوێستەی کە ئێران نابێ بێتە خاوەنی چەکی ئەتۆمی و چوارەمیشان کە سەرۆک ترامپ ویستیەوە ئاگادار بکات پێشتر وتبووی کە ڕەنگە خەبەرێکی خۆشی بۆ تورکیا هەبێ کە ئەوەیە پرۆسەی هێنانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی FC5 ڕابگەیەنێت ئەم ئیدارەیە هەر چوار خاڵەکەی هێناوەتە دی ئێستا بە پێوەی کە بینیمانە ناتۆ پارەیەکی وڵاتانی ناتۆ هەمویان لە سادوو هەرچی وڵاتەکە لە سادوو زیاتر زۆر یاگەشتنەوەتە سادوو هەنێکشیان نزیکەی لە سێ و نیو سەرفەکەن لە کۆی داهاتی ناوخۆ لە بودجەی سەربازیە سەرف دەکەن بۆ حتا ها سەرۆک ترامپش ئیسپانیا نەڕازی یعنی حتا پرس کۆنفرانس هەری داوی ئەمەیان نەگەڕێتەوە بۆەوەی کە لە ماوەی پێشوە بە تایبەتی ئیسپانیا هەڵوێستی لەسەر جەنگی ئێران جیاواز بوو هەڵوێستی تریشی جیاواز بووە لەبەرەوە سەرۆک ترامپ ئیسپانیای جا کردوێتەوە کە بۆ نمونە ئەمڕۆ باسی ئیسپانیا شێ کرد تەنانەت بە کوواوێ کە یەکێ نەبێت لە وڵاتەکانی یەکێتی ئەوروپا بەڵام بۆ چوونی سەرۆک ترامپ لەوە بەڵام ئەگەر سەیری مەسەلە گەورەکە بکەین جگە لە جاکردنەوەی یەک وڵات وەکو وڵاتانی ئەوروپا وەکو یەکێتی ئەوروپا وەکوتم بودجە لە بەرگریە زیاتر دەکەن توانای سەربازیان پێشکەوتوترە وڵاتانی ئەوروپا و کەنەدا نزیکەی 160 میلیارد دلار لەم دوو ساڵی 2026 بۆ ئۆکرانیا سەرفەکەن کە ئەمە ئەو پێشتر کە ئەم بارەیە لەسەر ئەمریکا بوو لەسەر ئەمریکان نەماوە ئۆکرانیا ئێستا پێشکەوتن لە جەنگەکەیە بەدەستێنێت سەرۆک ترامپ بڕیاری یاوە ئیداری ئەمریکا کە مافی بەرهێنانی موشکی پاتریۆتیان باتێ و هەروەها وەکووتم دەوڵەتانی ئەوروپا ئەو هەڵوێستیان دووپات کردوەوە کە ئێران نابێت بێتە خاوەنی چەکی ئەتۆمی لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەو ئامانجانەی کە ئەم ئیدارە بۆی چوو بۆ لوتکەی ناتۆ هێنراونەتە دی ئەتوانم بڵم تا سەرکەوتوو بووە ئەم لوتکەیە سەرکەوتوو بەڵێ مەریوان ئەمێ هین بەردەوا من دەبێت ڕۆمالکردنێدا ڕۆمالکردنا هەلجڤینە وڵاتێن ناتۆیەدا لە ئەنقەرێ و ئەم هەر کلیکێکی چاوەڕێنێک و سەرۆکی ئەمریکای لەوێ درێژی ئەنقەرێ ئاخافتنێکی پێشکەش بکەم ژوێ باوەیەکی زیندی ژوارە ڕاگهێنن gelek mijar lê kombûnê ya NATOyê bûn di navdejî berî demeke Kurd kombûna serokê Amerîkayê Donald Trump bi serokê demkiyê Sûriyê Ehmed Şerê ra ku derbas yanî beşdarbûna wî ne tenê karvedanekî yan jî reaksiyonên navnetewî derxistin belê yê navxweyî jî çêkirin li bajarê Qamişlo serdana wî yani em bibêjin amadebûna wî di vê kombûnê de û serdana wî bo Tirkiye û her wiha ev balpêdana navnetewîya bi Sûriyê bû cihê nirxandinekê li nav xelkên Qamişloyê jî Peyamnêrê dengê Amerîkayê Îvan Hesîb ji Qamişloyê raportek amade kiriye. Serokê demkiyê Sûriyê Ehmed El-Şerዕ gihişt paytexta Tirkiye Enqereyê. Golotkeya NATOyê ya 36 li wir tê li darxistin.
لگوری آگاهیان الشرع دی لکیلکا لوتکه ده بچند سروک و برپرسن ولاتن اندام ناتوی را دناف ده سروک امریکای دونالد ترامپ جی هفدیتنان بکه. سیاستمدار کرد مجدل دلی دبیجه گو پشتی هلوشاندنا رژیما اسد تکلین اوروپا و امریکای به سوریه را در باسی قوناغا کنو بونه. گو لسر بنگها انتگری کرنا سوریه بجواکا نافنتوی و لسر آستن اولهی سیاسی و آبوری بویره بخبتن. مرو ليدنا وكي فكرنك سياسي امني اقتصادي بهالي سوريا نود بشتي هرفاندنا رجيم بشار الاسد ودرفتك قلك مظن هي سوريا شراكتك هفبش افا بكي بسر برجواندي نخوا بفا دولتي هاني افا بك جبو قلك دوسين هن سوري كارتي دبليزي وكي شري تيروري افا كرنا سوري ارامي بو رجلات نافين بتوایی. بری دروژان سروک کمار فرانسای امانوئل ماکرون سردانک دیروکی کر بو شامی و به هفتای خوی سوری احمد الشرع را جویا. درباره وکربونا ولاتن روش آوایی و امریکای بر بسوریه و سیاستمدار کرد احمد سلیمان دبیجه گو افتکلی لگوری برجواندین ولاتن روش آوایی تین و باندورا وی لسر کردن لسوریه ارینی به. هبونا وی دوان دوراد نامنج بو خاصة بتايبت انه إلو دولتي غربي امريكان لبش في حكومتين لسر هينجي دبن هناك داخوازدن او داخوانها ما وقت بيجي فكري اف اليكاري وبشجري غريدا يك باستقرار سوريا وداليه امنيده دو د مسئله گو چاوا کاری وقت بیجی حکومتک هفش خلق سوریا بگشتی ناف دی جی خو ببینه افتی کلی هبن باشتر جبو جبرگ اوانا اف هیز ناف دولتی پرسا کردی لجموان د آلیه چارەسەریه د پشتگرن جبو وینا لیکولینر و شروفکار سیاسی شوان ابراهیم باور دکه گو سردانا سروک فرانسای بو سوریه برولا ولات وی یا دیروکی لحرم و گریداییه و بجداربونا الشرع دلوتکه ناتوی ده پشتگیری ولاتن روش آواییش بووی پشتراس دکه. سروک ماکرون هاتنای سوریا اکاره بده آلیا لیبنره فرانسا بخود خوازه و گره گورولک مظن بلیزت سوریا و لبنان ده اساسا فرنسية سوريا تشكر يعني بجدربونا الشرع الهر كونغريكي الكودي بآناتو بآغير ناتو بأوجي نامايا كاج أو كسن قد خوازن سوريا تلفيهاوية كشيكي جو أمريكي وأوروبي بشتوان الشرعن لدويش سروك شرع جي قاونا بافجي أو شرطو مرجي واخل كبجيبي روزنامه‌وان دلخواز محمد گو سردان شاندن بیانی و برپرسن اوروپیین بو سوریه دخوناغا پشتی رژیما اسد دشوپاند دبیجه گو ولاتن روش آوایی پشگیری ددن الشرع و حکومت آوی پشتی گونیتا خواه یا و گوهرتنا سوریه بو هیزک آرام کرد لروش هلاتا ناوین را گهاند. رومان دما کو رژیم اسد کرد و دما شرع در باسی شامی بو پیامک اوی هبو خصوصی که بیجه کو ایدی ولاتی من نماد به جهکش بو مطرسیه سر ولاتین دفردور درست بکه اف پیاما پیشوازی که گلکی مزن جالی ولاتین نف دولتی و دی تایبت خواستن کو پیشگیری اوی بکن تا کو او پروژه کن ها کار پیدا کی پاراستنا خاک سوریه پاراستنا ولاتین دفردور کو ایدی نماد مطرسیه سر ولاتات چی به دخوازه و که بجه بکه بونا امریکا ولاتن روش آواییش بو سوریه چافدرن سیاسی ویه که وکی قوناغ کنو دی تکلیان دنافبرا هر دو آلیان ده دبینن. گوه ببه سدما زیدبونا فشارا نافنتوی لسر حکومت دمکیه سوریهش بو چاره سرکرنا پرسگریکن آزادی و مافن مروفان و کم نتویان لسوریه. ایوان حسیب دنگ امریکا قامشلو بلغلی بینران رومالامیا تایبت به هلجوینا ناتو لپایتخت ترکیه انقره هر بردوام دکه نها لبرد هر کلیکه که ده وکو کوهنجی سر اکران مد بینن سروک امریکی وره کو کنفرانس که روزنامه‌وانی لدار بخه
وبويك يجب أواكي فرمي سردانا خويا جبو أنقرة بداوي بكسر سيروان بري واجي شخاب سروكي دمكية سوريا أحمد شرع راو بري واجي بسروكي أوكرانيا را فلاديمير زيلينسكي راجي رونشتو لقل روجنا مفانا آخفي دمان بحثا أوكرانيا يدكن بحثا ناتو يدكن هر يكسر يكيتيا أوروبا يشتي بالا ما يكيتيا أوروبا كود فيدا ميدا مريوان خماوانا سركة أوكرانيا يعني تشتي كل أوكرانيا دبنو إيروجي سروكي أمريكا بحثا أوكرانيا كرد في دربارة ده شما جبو ناتو يعني أوكرانيا أو هندا جرينجه باله ئۆکراینە بووە چۆن لە گەورەترین تاقیکردنەوە بۆ هەموو یەکێتی ئەوروپا و بۆ ناتۆ لەبەر چی لەبەر تاقیکردنەوەکە یەکەم هەموو سمعی ناتۆ لەسەر ئەوەیە کە ئایا ئەتوانن یەکەم بەرگری لە یەکێک لە خۆیان بکەن لە بڵێن یەکێتی ئەوروپانەک وەکو سیستەمەکە ئایا توان بەرگری لە خۆیان بکەن ئایا توانن کە بەرپەرشتیان بەرپەرچی هەڕەشەکانی دەرەوە بدەنەوە بە تایبەتی چونکە ئۆکرانیا یەکەم نەبوو و پێشتر رووسیا جۆرجای داگیر پێشتر کریمیای داگیر کردو لەبەرەوە وردە ترسەکەیانەوە بووە کە ترسیشانەوەیە کە رووسیا بە ئۆکرانیا ناوەسێت و شوێنی تریش داگیرەکە ئەگەر ڕێگەی پێ بدرێت لەبەرەوە ئەم تاقیکردنەوەی گەورەیە بۆوان و هەروەها توانای بەرگریکردن لە خۆیان و ترسی تریشیان لەوەیە کە ئەگەر سەروەری ئۆکرانیا تێک بچێت یان رووسیا داگیری بکات سیستەمی ئۆردەری بڵێن نێودەوڵەتی ئەوەی کە پێکێنانی وڵاتەکان لەوە چ بە تەواوی تێک بچێت ئەو سیستەمی ڕێزگرتنە نامێنێت لەبەرەوە بۆ وڵاتانی ئەوروپا یەکریزی ئەوروپا یەکریزی ناتۆ و وەستانەوە دژی هەڕەشە و کردەوەکانی پوتین بووە بە گەورەترین تێست یا بۆ گەورەترین تاقیکردنەوە بۆیان بۆیە هەمویان یەکڕائن لەوەی کە دەبێت لەم جەنگەیە بگاتە ئاستێکی وا کە رووسیا قەناعەت پێ بکرێت کە ناتوانێت ئەم شەڕە بباتەوە بۆیە بێتەوە سەر مێزی دانیشتن و ڕێکەوتنێک ئەنجام دات. باشە مەریوان ئەڤ هاوبیری divê lûtkeya NATOyê de hate kirin yan jî demaş bergot 4 salên dawî de gelek astengî û alozî navbera hevalbendê NATO û Yekîtiya Ewropa û Amerîka bikişî de hebûn yanî niha hate kirin sedema wê çi ye? لە بنەچە هەمویان لەسەرەوە هاوڕا بوون بەڵێ کە پێویستە یارمەتی ئۆکرانیا بدرێ بەڵام لە چەند ساڵی یەکەمی ئەو شەڕەیە زۆربەی زۆری ئەو بارە کەوتوبووە سەر ئەمریکا لە پێشکەشکردنی یارمەتیەکانی بۆ ئۆکرانیا لەم چەند ساڵی داهاتووە لە 2 ساڵی پێشترە سەرۆکترەم ئەو معادلەی گۆڕیەوە داوای زیاتری لە ئەوروپا هەیە بۆ ئەوەی کە ئەوان زۆربەی زۆری ئەو بارە یان ئەستۆی خەرجەکانی ئەو شەڕە بگرنە دەست لە ماوەی داهاتووشە بڕیارە کۆنگرێسیش پاکیجێکی تر بکە ئەمڕۆ وەکو باسمان کرد لە ناتۆ ئەندامانی یەکێتی ئەوروپا کەنەدا ئەوروپا بڕیاریان داوە 160 ملیارد دلار بۆ لە ماوەی 2 ساڵی داهاتووە 2000 ئەم ساڵ و ساڵی داهاتووە بۆ ئۆکرانیا خەرجەکەن زۆربەی زۆریەوە تەمانەچێتە بواری پرچەکردن و پرچەکردنی هێزەکانی ئۆکراینیا و هەروەها بەرهەمێنانی چەک کە زۆربەی زۆریان لە وڵاتانی ئەوروپا و لە ئەمریکا بێت ئەمە بێگومان یارمەتی ئۆکرانیایات کە باشتر بەرگری لە خۆی بکات و لەوە چێ ئەگەر بەم شێوەی ئێستا بڕوە لە بەرگریکردنەوە بتوانێت بچێتە ئاستی هێرش بردنیش. باشە مەریوان سیروان ئەم چاوەڕێنە هەر کلیکێکێدا و سەرۆکی ئەمریکای ئاخافتنێکی ژە ئەنقەرەیە پێشکەش بکە و دەما پێشکەش بکە ئەمێ باوەیەکی زیندی ژە بینێرن هێژارە ڕاگەهێنن ئوکراینا وەکو شاکەکێ بوو ژە بۆ یەکیتیە ئەوروپایی یعنی دەما کو ئەم دێژن و دەما دێژن ئوکراینە شەرێ کو رووسیا و ئوکراینە یعنی ئەو شەرێک و بەردەوامە یعنی یەکیتیە ئەوروپا هەندێک ئەندام هەنە یەکیتی ئەوروپی نە ئەندامی ناتۆینە مەدیت ساڵین بوریدا گەلەکە جوان هەوڵدا کو تەفلی ببن هەنێک قبول بوون هەنێک قبول نەبوون هەنێک پرۆسەیەدانە
يعني ناتو چقدر گرینگه یەکیتیا ئەوروپای را بۆ زۆربەی ئەندامانیان ئەوانەی کە ئەو وڵاتانی بەتانەیە ببێتە بنە ئەندامی ناتۆ تا پێش شەڕی ئۆکرانیاش بۆ نمونە وڵاتانی لە وڵاتانی سکەندەناڤیا کە نەیانەویست بچنە ئەو تەحالفەوە ئەو هاوپەیمانێتیەوە زۆر گرنگ نەبوو بەلایەنەوە بۆ چونکە هەڕەشەکانی رووسیایان زۆر بە شێوەیەکی جدی وەرنەگرت پێشەوەی کە رووسیا هەڕەشە بکاتە هێرش بکاتە سەر ئۆکرانیا لە شوێنی تریش کردووی لەبەرەوە لە ماوەی 12 ساڵیدا پێشووە بە تایبەتی لەو کاتەوەی کە پوتین هاتوتە سەر حکم وردە هەڕەشەکان زیاد بوون و بۆ ئۆکرانیا کە یەکێکە لە گەورەترین وڵاتەکان پوتین ویستی داگیری بکە ئەم هەڕەشەیە بووە ئەمری واقع بۆیان لەبەرەوە بینیمان لە ڕاستەوە خۆ لە دوایەوە وڵاتانی تر ئەیانەوێت ببن بە ئەندام لە ناتووە بە تایبەتی بۆ ئۆکرانیا چونکە ترسەکەیان لەوە هەبێت لە ساڵی کە ئۆکرانیا بوو بە سربەخۆی بەدەستێنا ئۆکرانیا یەکێ بوو لە وڵاتانەی کە خاوەنی چەکی ئەتۆم بوو ئۆکرانیا دەستبەرداری هەموو چەکە ئەتۆمەکانی خۆی لە نام برد بەرامبەر بە گرنتی ئەوەی کە رووسیا سربەخۆیی ئەم وڵاتە یان سەروەری ئەم وڵاتە بپارێزێت لەبەرەوە ئەندامانی تری وڵاتانی ئەوروپا کە بینیان پاش چەندین ساڵ رووسیا ڕێز لەو ڕێکەوتنە ناگرێت کە خۆی ئیمزای کردو و هەوڵیەوەیە کە ئۆکرانیا داگیر بکات لەبەرەوە بیریان کەوتەوە کە ضرورە بۆوان ببن بە بێنە یەکێتی ئەوروپاوە بچنە ناو هاوپەیمانێتی ناتۆ بۆ ئەوەی بپارێزرێن بە تایبەتی کە بەندی 5 لە هاوپەیمانەتی ناتۆوەیە کە هێرش بۆ سەر ئەندامێک هێرشکردنە بۆ سەر هەمویان و پێویستە هەمویان بێکەوە بەرگری لێ بکەن لەبەرەوە ئەیانەوێ زەمانەتی یا زامنی ئەو خاڵە بکەن بۆیان بەێ لێمەریوان داخوازە و ئۆکرانیا تەڤلی ناتۆ ببە یەک سەدەمێن سەرەکی بوو و سەرۆکی رووسیا ولادیمیر پوتین بریاردا و vê êrişê bike helbet çend sedemên din jî hene lê heta kîjan radeyê û ji wê çaxê de ji destpêka 2022 heta niha bigarin bêjin serokê Ukrayna bi awayekî salane beşdarî lûtkeya NATOyê dibe nêzîkî NATOye lê endamêtiya wî NATO heta kîjan radeyê piştî vî şerî piştî bêtirî 4 salan realîst e. هەموو ئەوانە کەوێتەوە سەر ئەوەی ڕێککەوتنی ئاشتیانە چ خاڵێکی تیا بێت وا بزانم لە ئەوڵەوە تقریبن نەرمی هەبوو لەوەی کە بۆ ماوەیەک بۆ نمونە ئۆکرانیان نەبێت بەڵام وەکوتم ئۆکرانیا دەستبەرداری چەکی ئەتۆم بوو لەبەرەوەی کە بە بەڵێنی ئەوەی رووسیا سەروەری و خاکە پارێزێت وڵاتێکی وەکو ئۆکراینیا یا وڵاتانی تریش ئێستا گرنتی یان زەمانەتی چییە کە 20 ساڵی تر یا 10 ساڵی تر رووسیا هەمان شت ناکاتەوە لەبەرەوە یەکێکیش لەوانەیە کە سەرۆک زێلنسکی داوایەوە کە ئەمریکا زەمانەتی ئەوە بێدیان وڵاتانی تر زەمانەتی ئەوە بن کە رووسیا جارێکی تر هێرش ناکاتەوە سەر ئۆکراینیا لە حاڵەتی گەشتن بە ڕێکەوتن لەبەرەوە ئەو زەمانەتە ئایا لە چوارچەوەی یەکێتی ئەوروپا بیان ناتوە بێدیان هەر شێوازێکی ترابێت بۆ ئۆکراینیا و تەنانەت بۆ ئەوروپاش بووە شتێکی زۆر زۆر گرنگ. باشە بەریوان ینی ئەمە دیت و پشتی و ئەمە بێژن سەرۆک ترامپ هەلبژارتنەدا بەسەرکەفت بوو سەرۆکی ئەمریکای بۆ جارە دوویەم ئارگومنت و یانژی هەلوەستە ئەمریکای بەر بە شەڕی ئوکرانیا و ئەمە بژن شەڕی رووسیا و ئوکراینادا هەنێکی هاتکو هەرتن ئارگومنتا سەرۆک ترامپ دەوێ دەربارەیدا تایبەت چییە و ینی وڵاتین ئەوروپی دەوێ بخوا بەرەوانی خۆ بکەن گەلک داخواز جوان بوو و ئەو دەوێ خەرجن زیدەش بۆ وی شەری بکەن ئاریکاریە بکەن وی ئارگومنتەوی ئەو بوو و گەلک ئاریکاری جۆ بایدن کردنە ینی ئارگومنتەوی بهتر دکودەیە داوا وەکوتم داوای سەرۆک ترامپ داوای کۆنگرێس بۆ ماوەیەکی زۆر بە پێیەکێ لەو بەحسانی کە کرابوو تقریبن 10 ساڵە لەمە پێشە نزیکەی تەنها لە سەدا 2 سوپای ناتۆ توانای جێگیربوون یانی توانای وەڵامدانەوە و بە وەکو پێڵێ مۆبەڵایزیشنی هەبوو لەبەرەوە زۆری وڵاتانی ئەوروپاوانەی کە ئەندامی ناتۆن اعتمادی سەرێکیان یعنی لەسەر هێزەکانی ئەمریکا بووە باشە کە سەرۆک ترامپیان لە کۆنگرێس کە پێشتر داوایان کردووە بۆ ئەمە بووە کە ئەبێت تۆ توانای سەربازی خۆیان زیاد بکەن باشە
کە بینەوە سەر بۆچوونی سەرۆک ترامپ دەربارەی ئۆکرانیا دەربارەی ئەوروپا گرنگترین شت لێرە ئەوەیە کە ئەمڕۆ سەرۆک ترامپ پشتیوانی خۆی کەوتی وتی سەرۆک زێلێنسکی کارێکی زۆر باشی کردووە و مافیەوەیان پێنی کە موشکی دژە موشکی پاتریۆت لەوێ بەرهەم بهێنن. گرنگترین شت ئەوەیە کە کۆنگرێس و بە شێوەیەکی گشتیگەلی ئەمریکا پشتگیری ئۆکرانیاکە لەم شڕەیە بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری بڵێن ڕاپرسیەکان ئەوەکەن لەبەرەوەمە کارێکی ئاسانە بێ بۆ سەرۆک ترامپ کە پشتگیری ئۆکرانیا بکات وەکوتم چونکە لەو حاڵەتەیە کۆنگرێسی لە پشتە گەلی ئەمریکای لە پشتە لەبەرەوە کەیسش مادەم ناتۆ وڵاتانی ناتۆیا یەکێتی ئەوروپا بڕیاریان نیاوە کە زۆربەی زۆری ئەرکە یارمەتیەکە لە دابینکردنی خەرجی بۆ ئەو شەڕە بگرێنە سۆ ئەمە شتێکی وەکوتم کارێکی ئاسانترە بێ بۆ سەرۆک ترامپ کە بیکات و بڕیاریشە لە ماوەی ئەم چەند مانگی داهاتووە کۆنگرێس پاکێجێکی تریە بێت هاوکاریەکی بۆ ئۆکرانیاش دابین بکە چەنە و قەبارەکەی چەنەگە خایەنە جارێ زانیاریمان نییە بەڵام ئەوەش بڕیارە ڕووبا لە چەلمانی داهاتووە. بەێ جارەگەدن ساڵح و مەریوانەمێ بینن بیرە بینەران کۆ هەر کلیکەکێدا ئەمنەها هەموو لبندێنێک و سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ دەوێ پرس کۆنفرانسی داواکۆنها سەرەکرانی دەردکەوە ئاخافتنên xweyên dawî ji bo bi dawî anîna vê bejdariya xwe di Kongres di hilcivîna NATOyê li Enqerê de bike. Em ê wêyekê bi awayekî rastixo bînin pêş bînerên dengê Amerîka heta wê çaxê em ê her vêyekê berdewam bikin ji ber ku mijara yanî ji xwe te dizanî merîwan hilcivîna NATO salane ye ji niha heta sala bê te behsa armancên Amerîka kir lê bi giştî yanî armancên NATO em nizanin hîn daxuyaniyeke beyannameyeke hewbeş derneketî û ê derkeve çend demjimêrên bê de dibêje ji niha heya sala bê ev armancê ku îsal behs kirin tevî ku asoyên ewlekarî û berevaniyê bergiriye tên guhertin dibêje wê pêk werin yan na بەتاکی دەبێت یەکەم بەیاننامەیانە بێت دووەمیش ڕاستە ڕێبەرانی ناتۆ کە لەم کۆبوونەوە لووتکەیە کە مەسی شەشەمین بوو لە ئەنقارە کراوە نزیکەی 20 ساڵێکە لە ئەنقارە نەکراوە لەبەرەوە مەشتێکی زۆر گرنگ بوو بەتایبەتی بۆ وڵاتی تورکیا بەس وەزیرانی ناتۆ بەردەوام کۆبوونەوە ساڵی پێشوو ئەوانیش لووتکییان هەبوو وەزیرانی بەرگری ناتۆ وەکوتم دوو گرنگترین خاڵ کە ئەوان جەختی لێکەنەوە کە بە پێی پلان بۆیان داناوە ئەوەیە کە زیادکردنی خەرجی بەرگریە و ئەو خەرجیە کە ببێتە هۆی ڕاستە خۆ باشکردن و بەرەو پێشکردنی توانای سەربازی یەک خاڵی کە زۆر گرنگ لە پێش ئەم لووتکەیە باسی کراوە و ئێسش باسکرێت ئەوەیە کە چۆنیەتی وەبەرهێنان لە پەرەپێدانی بواری دروستکردنی چەک و تەقامنی ئەمە وەکوتم یەکێک و لەو گرنگترین خاڵانەی کورتهێنان لە بەرهێنانی چەک بە تایبەتی درۆن و موشک ئەمە زۆر تەسیری لەسەر هەموو وڵاتانی ناتۆ هەبووە ئەمە زۆر باسی کراوە و لەم لە بەیاننامەی کۆتایی شای وەزیرەکان بێت یان دانیشتنیان بێت یان بەیاننامەی کۆتایی ناتوە دڵنیان کە ڕەنگە داتەوە ئەوە گرنگترین خاڵیانە بێت کە باسیەکان بدەن باشە بەریوان ینی دیارە تەجروبەیەن بەرێک و دیارە دوشەر دو وەختێکێدا دەمەکێدا نابن ینی بۆ جیهانی تەفدا دوشەر دەمەکێدا گەلێکی زەحمەتە نهاژی هەوڵ هەنێک و پرسگەریکە بە ئێرانێرە چارەسەر ببێ ناوۆکیە ئێرانێ نەمینێ لە ئیرۆ تەدیت سەرۆک ترامپ ئاخافتنەکە دەن کرد و هەگەر نەبێ ئەمێ جارەکە دەن ئێریش بکەن و ئەم بەحسا ئێریشانش دەبێ ئەگەر هاتوو ئەو شەر بوو وێ لەسەر دیسا حسابێ vegera Ukrayna û Rusya yanî mijara wan li ser qada navnetewî Amerîka welatên Ewropî dinya behsa wan bikin yani wê li ser hesabê wan bê yan wê dîsa nerîn herin ser wan hinekî ev berhevdan çawa dibe şerê bi Îranê re û şerê Rusya û Ukrayna di heman wextê de
لە ڕاستیایەکێک لەوە وەکو هۆکار باز نەکرابێت کە بۆ ئیدارەی ئەمریکا جەخت لەسەرەوە کاتەوە کە ئەندامانی ناتۆ ئەبێ زیاتر بەرپرسیارەتی بەرگری لە خۆیان بگرنەستۆ ڕەنگە یەکێ بێ لەم حاڵە کە ڕوون نەکراوەتەوە کە لە سەردەمێک کاژین شت زۆر بە زووی ڕوویە چەندین کێشە هەن کە لەوە چێ تەقیونەتەوە جارێکتر بۆ نمونەوە باسی کرد مەوزوعی ئێران ململانەی ئێران لەبەرەوە چەندین شت احتیمالە لە یەک کاتا ڕوو بە باسی هێرشکردنی حەماسمان کرد بۆ سەر ئیسرائیل لەو بارودۆخیکە لە چەند ساڵی پێشوا ڕووە ئیسرائیل پێویستی بە بڕێکی زۆر بۆت ئەمریکاش پێویستی بە بڕێکی زۆر چەک و تەقەمەنی هەبوو شەڕی ئێران دەوڵەتانی کەندا و پێویستیان بە چەندین هەزاران سیستەمی بەرگری و دووشەموشەکەیە بە تایبەتی درۆن شەڕی ئۆکراینیا لەبەرەوە هەموو ئەمانە گەورەترین کێشەکە دەری خسۆک و باسمان کردەوەیە کێشەی بەرهەمهێنان یا سیستەمی بەرهەمهێنانی چەک و تەقەمەنیە بۆ ئەمریکا و بۆ هاوپەیمانەکانی لەبەرەوە هەموو ئەمانە ڕاستەکەن پێویستی بەوەیە چۆنڵی ڕۆڵەکان دابش بکرێن بە تایبەتی کێتە سەر و بەرهێنان لە بەرگریە کێچیەکە و چۆن بە چ ماوەیەک ئەتوانن بگەنە ئەو توانایی کە پێویستیان پێ بێت و نابێتە هۆی ئەوەی کە پرۆسەسەر بازەکانیان یان توانای بەرگریکردن لە خۆیان کەم بکرێتەوە. بەڵێ مەریوان سیروان جارێکە دن باڵا بینەرین خۆ دکشینە سەروەیەکێک و هەر کلیکێکێدا سەرۆکی ئەمریکایە و ئاخافتنەکێ ژە ئەنقەرە پایتەختە ترکیە پێشکەش بکە پشتی بەشداربوونا درۆجان هەلجەڤینە ناتۆیەدا لە ئەنقەرێ ئەم جارێکدن لە ئەنقەرێ دمینن لە تورکیە بالکێشی سەردانا سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپ شۆپاند و پسپۆرین پەیوەندیە ناونەتەوی وێ سەردانێ گەلێکی گرنگ دەبینن و دەبێژن ئەو دێ باندۆرەکە ئەرینی لەسەر سەبەرۆجا پەیوەندیین تورکیە و ئەمریکایە هەبە. پامنێری دەنگی ئەمریکایە ئەیوب دەمیر لە ئستانبولێ راپۆرتێک ئامادە کرد. هەفدیتنên Donald Trump û Recep Tayyip Erdoğan li Enqereyê pêkhat. Çapemeniya Tirkiye ji lûtkeya NATOyê zêdetir cîda vê hevdîtinê. Li gor şîrovekerên siyasî ev bi du şêwazên sereke hate nîqaş kirin. Li gor hin pisporan Trump bi vî barê Îranê dar ser pişta Tirkiye. Li gor hinan jî Trump dixwaze têkiliyên Tirkiye û Amerîkayê pêşbixîne. Hevdîtina Trump û Erdoğan di rewşeka germ da pêkhat. Lê pispor radgînin ku ev hevdîtin dibe ku di sahaya siyasetê da bi şiklekî din jî bimeşe. Amerika'nın bu anlamda nasıl bir önlem alır? Amerika di nav NATOyê de rolekê girîng digire û dixwaze li gel Tirkiye jî pêvendiye xurt bike. Di hevdîtina Trump û Erdoğan da jî em vîya dibînin. Lê ev bêberdel nîne. Biyamın Trump dixwaze ku li ser pişta Tirkiye hin meselên xwe li rojhilata navîn çareser bike. Ku armanca wî ew e ku di mesela İranê da Tirkiye bikarbîne. Min di vê hevdîtina Trump û Erdoğan da ev dît. Himan tişt pêkanê ku li Sûriye jî pêk were. Ev gêşedanên wê li ser Kurdan çawa bandor bike zêde zelal nîne. Şîrovekarê siyasî Menderes İnanç ev yek ji dengê Amerîka ra wiha diyar kir. Hêviyê Kurda serokkomar Trump jîne devleta Amerîkayê ye. Belki ona demeye Kurd devleta Amerika ji xwe dost dibînin. Dixwazin ki devleta Amerîkayê serokkomar Trump jî Kurda ra çareserîkê çê bike. Vêna artık bikeve merheleke nû de. Heta roja îro jî dostaniya Kurda devleta Amerîkayê te zerar nedîtiye. Helbet do dema serok Trump hat li Enqereyê di preskonferansa digel Recep Tayyip Erdoğan serokê Tirkiyeyê gelek wesfên serokê Tirkiyeyê bu hevpeymaniya NATOyê û hem ji bo li hevkirina an ji têgihiştina navbeyna wî û Erdoğan de tiştê pir giring got. Civîna NATOyê îro roja çarşemê dawî dibe. Êdî çav li ser encamên ku di vê lûtkeyê da derketin pêşin. Ew ê çawa civîcî bibe bandoreka çawa li ser dinyayê ve de tê merak kirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere.
بله بینرن هجا ام جاره کدن بالا و دکشین سرویه که که سروک امریکای دونالد ترامپ پیشبینه ده هر کلیک که دا آخفتنه که جه انقره پای تخت ترکیه پیشکش بکه و که هول سر اکرانی دبینن شانوگه آماده او ده انجام کمبونا هلجفینا ناتو یا درو جاندا که ده دست بیکر بو ایروژی به داوید به سروک امریکا ده چارچوه ویدا به گلک به سروک ترکیه دست بیکر دا ورا کمبو پشرا به هنک سرکرده این دن راجی آخوی به سکرتری گشتی ناتوی مارک روته را رونشتو پر آخوی و هر وها لگل سروک اوکراینای ولادیمیر زلنسکی و لگل سروک دمکی سوری احمد شرع جی کومبو امنها شافری و کنک و ده هر کلی که دا آخفتنه که پیشکش بکه مریوان ام براستی دما گلک مجار اما بحثا گلک مجاران کر مجارا بودجه کنگرسی هات یعنی بودجه کنگرسی او هند نکتنها لناف امریکای لسرانسری دنیای او هند پشگیری و ناتو لالیکی یکیتیا اروپای ولاتین دنین هوالبندن امریکای مثلا چینی هيا او بودجه کنگرسی تکاری هنی که جمرا بحثاوی بکی چاوا دبا چاوا پشراست دبا چاوا ارید دبا بله همون سال کنگرس بودجه پنتاگون پسند دکات به پروژه یاسا چند مانیه که اداره سروک ترامپ او پیشنیازی پیشکش به کنگرس کردووە کە بۆ ساڵی داهاتوو پێویستی بە زیاتر لە 1 تریلیۆن دلار هەیە بۆ بڕێوەبردننی وەزارەتی جەنگ ئەمەش گەورەترین بودجەیە بۆ ئەو وەزارەتە دابینکرابێت لە مێژووی ئەمریکا. ئەم بودجێ تاسیری زۆرە لەسەر ناتۆ لەسەر زۆر وڵاتانی تر چونکە لەم ڕێەوە ئەمریکا وجودی خۆیان بوونی هێزەکانی لەو وڵاتانەیە بە تایبەتی لە کارکردن لەگەڵ ناتۆ بەردەوامی پێهات. ئێستا ئەو بودجەیە یان ئەو پرۆژە یاسایە لە کۆنگرێسە سینات ئەنجومەنی سینات نوسخەیەکی لایە ئەنجومەنی نوێنەرانیش نوسخەی خۆی لایە ئەوەی ئەنجومەنی نوێنەران گەشتە ئەوەی کە بەسەر هەموو بڵین لیژنە سەرەکیەکان و لیژنە ناوچیەکان هەمویان پەسەندیان کردووە گەشتەوەی کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە دەنگی لەسەر بدێت چەند ڕۆژێ لەمە پێش بەڵام نەتوانراوە بکرێت چونکە کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەن وتیان کە پێویستە یاسایەکی تر یاسای ئەوەی پێڵن کارتی دەنگدان یاسای ئەمریکا بخرێتە ناو ئەو بودجەی پەنتاگۆنەوە لەبەرەوە ئەوەش سەری نەگرت چونکە ئەو بودجەیە ئەبێ بە جیاواز بێت بڵین بۆ بێت جیاواز بێت بۆ کوتم دوو نوسخە هەیە نوسخەی سینات هەیە نوسخەی ئەنجومەنی نوێنەران هەیە کە ئەم دوو نوسخەیە هەردووکیان یان ئەبێ 1 دق کە لە کۆتاییە هەردوو لاپەسەندیان کرد یانە بێ 1 دق بێت یانە بێ ڕێبکەون لەسەر 2 دق چونکە سەرۆک دوو نوسخەی یاسایە ئیمزا ناکات لەبەرەوە ئەبێ ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران ڕێبکەون لەسەر 1 نوسخە 1 یاسا 1 پرۆژە یاسا کە پەسەندی دەکەن و دەبن بۆ سەرۆک ترامپ. ئەو بودجەیە کە پەسەند کرا ئێستا بێتە 39 پەسەند بکرێت یعنی ئەلکاریمون بکە و بینەرانژی هەنێکی وێ تێبگەن ئەو بودجەیەنها خۆ بەشێکە پرۆژە یاسایە کو سەرۆکی ئەمریکایەوە کو دگوتن بیگ بیوتیفول بیل بەشێکە ژوێ ئەوەی نەجهەیە ئەمە ئەم بودجەی کە بودجەی پەنتاگۆن بۆ ساڵی 2027 ئەمە جیاوازە لەوەی کە بەڵێ چونکە سەرۆک دەتوانێت بە چەندین شێوەی جیاواز داوای بودجە بکات بەڵام ئەوی بودجە ساڵانەکە بودجەی پەنتاگۆن ئەمە بودجەیەکی دیاری کراوە و حەزەکەم لێرەش ئەگەر باسی یەکشت بکەین ئەم بودجێ پەیوەندی بە ناتۆ زۆرە و پەیوەندی بە وڵاتانەشەوە هەیە بە تایبەتی بۆ بینەرانمان لە کوردستان ینی لە هەر پارچەیەکی کوردستانن کاریگەری زۆرە بێت لەسەر بە تایبەتی لەسەر کوردانی ڕۆژاوا و کوردانی باشوور چونکە بە پێم بودجەیە
حکوومەتی ئەمریکا یا وەزارەتی جەنگ یارمەتیەکانی بۆ هەرێکە لە هێزەکانی سووریا دیموکرات و هێزەکانی پێشمەرگە لە کوردستانی عراق دابین نەکات لە هەمان کادا کە ئێمە باسی ناتۆژەکەی ناتۆش پەیوەندی بە وڵاتانی لای خۆمانەوە چونکە بە تایبەتی بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژە داعش زۆری وڵاتانی ئەوروپا و ناتۆ ئەندامن لەم هاوپەیمانێتیە لەبەرەوە لە ڕێوانیشەوە هاوکاری پێشمەرگە کرێت لە هەردوو ناوچەکەدا بۆیە کە باسی ناتۆکەین و باسی لووتکەی ناتۆەکەین گرنگی پلانەکان یان بەرنامەکان یان کارەکانی ناتۆ و کارەکانی وەزارەتی جەنگ و حکوومەتی ئەمریکا بەدڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کورد و بارودۆخی ناوچەکە هەیە. باش پرسیارێکە جودا لە دیسەژی پەیوەندی پوەر هەیە مەریوان گەلێک یاسادانەر لە کۆنگرسا ئەمریکی بالێ دەدن سەر مەسەلا چاکسازیە مەسەلا بەدەستخستنا چەکان مەسەلا چاکسازیە دناو پیشەسازیە بەرەوانی کۆ دەدەت بەسپێکاوێ بەرنامەی دەژی بەحسا گرنگیا وەیە کرد کە چاواک و کوردەناسیۆن هەواهەنگی لەناوبەرە حکوومەت و کۆنگرسێت وێ دەربارەت هەبە ئەف باڵدانش بۆ چییە؟ گەرنگترین شت کە کۆنگرێز بیکا بۆ باسە بریتیە لە تازەکردنەوەی یاساکان نوێکردنەوەی یاساکان ئاماژەمان بە دووشتی گرنگە ئەوەیە کە پێشتر یاساکان بە شێوەیە بوون کە خەریکی چاکردنی کە یەکێک لە ئەندامانی کۆنگرێس باسی کرد لە یەکێ لە بۆنەکانە کە ئێمە ئامادەی بووین تقریباً ساڵێکی خایان تا بۆ نمونە یەک عەقدیان پەنتاگۆنی توانی عەقدێ بە کۆمپانیایەک بیات بۆ ئەوەی کە شتێکیان بۆ بەرەم بهێنێت و زۆربەی جاریش ئەم عەقدە هەڵبایە ساڵانە بۆ نمونە ئەم گرێبەستە ساڵانە تازە بکرێتەوە نوێ بکرێتەوە ئەمە کێشە دروست دەکات و هەنێک زۆربەی جاریش ئەو مەوادانی کەی هێنن کە بۆتە بەشێک لە ئاسایشی نیشتیمانی لە وڵاتانی ترەوەیە لەبەرەوە کۆنگرێزیێسە ئەوێ ئەو کێشانە چارەسەر بکات لە یەکەم بەوەی کە لە ماوەیەکی زووترە لە ماوەیەکی کەمترە بتوانن مەسلەی ئەوەی کە پێڵەن بیرۆکراتیت لابرێت بتوانێت دەستگاکانی ئەمریکا بتوانن بە شێوەیەکی خێراتر گرێبەست لەگەڵ کۆمپانیەکانە بکەن یا لەگەڵەوە لایەنی کە چەک و تەقەمەنی یان هەر بوارێکی تر دابینەکە دوو ئەو گرێبەستە بۆ ماوەیەکی درێژخایەنتر بێ بۆ ئەوەی کە کۆمپانیەکان یان لایەنی دابیرکەر زەمانەتی ئەوەی هەبێت دڵنیایی لەوە هەبێت کە ئەم ئیشە بۆ چەند ساڵێکە بێت نەک بۆ ماوەیەکی کەم و سێەم بتوانێت بە شێوەی کاڵن پێڵن ینی زنجیرەی بەرهەمهێنان سپلای چین بە شێوەیە بێت کە سەرچاوەکەی یان لە ناوخۆی ئەمریکا بێت یان لە وڵاتانە بێت کە ئەمریکا هاوپەیمانەتی یان پەیوەندی باشی لەگەڵ یانە هەیە بۆی نەبێتە هۆی ئەوەی کە یا پرۆسەکە خاو بکرێتەوە یان هەر کۆتایی پێبیێنرێت و نەتوانن ئەو مەوادانیان بەدەست بکات. بەێ مەریوان سپاس بۆ واناگەیەن سێوان ئەم باڵا بینەران دشینی سەرەوەیەکێک و سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ چاوەڕێت هەر کلیکێکێدا هەروەکو لەسەر ئەکرانێژی دەبینن وەرە سەر شان و گەهێ و ئاخافتنێکی پێشکەش بکە ئەمژی دەما ئاخافتنی پێشکەش بکە ئەمێژوارە بە ئاواکی زندی ڕاگهینن مەریوان جارێکە دەن ئەم بەگەرن سەر ڕۆلا ناتۆیە پاراستن و بەرەوانیە ئەندامین خۆدا دەما ئەم بەحسا پاراستن و بەرەوانیەتکن هەر یەکسەر رووسیا تێ باڵەمە چین گەلک نایە باڵەمەش بەر چین بهتر مەسەلا ئابووریە ینی ئەو ڕێکەبەریە کو هەیە بهتر ئابووریە چین خۆش تشتێن لەشکری ئەوە هەنێکی دوور خستیە بەلکی تەبیعەتە جغرافیا چینێژی وهایە رووسیا vê ew de van rojanê jî gotibû ku ew jenîzik ve çavdîriya vê kombûna NATOyê li Enqereyê dike. Tirsa Roosya ji çi ye? Yani pirseke renge giştî ve yani lê bêhtir xemên wan wê di ku de bin? خەمی رووسیا هەمیشە لە فراوانبوونی ناتۆیا بووە ئەمەیشێکیان کردووە بەوەی کە بیانووی ئەسڵ هێرشکردنە سەر وڵاتانی تر چونکە بە پێیەکێ لە ڕێکەوتنامەکانی پێشوش بڕیار وابوو یا باسی ئەوە کرابوو کە ناتۆ فراوان ناکرێت ئەوەی کە بوو لە خاڵەکانی کە پێشتر وسمان باسمان کرد کە لە باوەی 30 ساڵی پێشوە کرابوو لێرەیەتە سەرەوەی مەسلەکەی ئەوەی کە کی یەکەم جار ئەم کێشەی دەست پێ کرد وایە وڵاتانی ئەوروپا ترسیان لەوە هەیە کە رووسیا بە
بە کریمیا و بە جۆرجیا و بە ئۆکرانیاوە نەوەستێت باشە وڵاتانی تری ئەوروپا داگیر بکات وڵاتانی ئەوروپای رووسیاش ترسی لەوە هەیە کە ئەوروپا وردە زیاتر گەورە بێت هاوپەیمانەتی ناتۆ زیاتر گەورە بێت و بێتە مەترسێک لەسەر رووسیا بەس کێشەی سەرەکیش لەوایە کە لە چەندین بۆنەیە ڤلادیمیر پوتین ئەوەی نەشاردوێتەوە کە خەو بە زیندووکردنەوەی یەکێتی سۆڤێتەوە بینێ ئەوەندەی کە بتوانێت لەبەرەوە هەردوو لە ئەم متمانەیە کە نەماوە زۆری پێچێت تا بگەڕێنەوە سەر ئەوەی کە بتوانن پێکەوە بە شێوەیەک بژین کە چۆنڵی هەردوو لا ڕێز لە بڕیاری یەکتر یا لە سەروەری یەکتر بگرن لەبەرەوەشە کە وەکوتم ئۆکرانیا زۆر مەبەستێتی کە هەر ڕێکەوتنامەیە کە لەگەڵ رووسیاکە ئەبێ زامنێک هەبێت زمانێک هەبێ بە ئەوەی کە لە چەند ساڵ 10 ساڵ 20 ساڵی داهاتووە رووسیا هەمان هەوڵ ناداتەوە بۆی جارێکی تر ینی وڵاتی ئەوروپی بەێ مەری وان و ساڵح دوێ هەلجڤینە ناتۆیدا سەرۆکی ئەمریکی هەژمارێک وەکو هەمە بەحث کرد هەژمارەکە هەفدیتنین گرنگ پێکانی ژبلی لەگەڵ ڕایدار و بەرپرسێ ناتۆیە هەروها لەگەڵ هەنێک وڵاتین دەروی وان وەکو بەحث کرد سەرۆکی ئۆکراینە ڤلادیمیر زێلێنسکی و هەروها سەرۆکی دەمکیە سووریە ئەحمەد الشەرع و دەربارەی ڤەبوونە ناونەتەوەیی دوێیەکێدا نها لە سووریە گەلێک ینی بووە جهێ گەنگەشیەک و حتا کیژان ڕادەیە ئەڤ ڤەبوون وێ باندۆرێ لە هەندر سووریە بکە لە ڕۆژاواژی بە تایبەت لە باژارێ قەمشلۆ سەردانا سەرۆکی دەمکیە سووری ئەحمەد الشەرع تێ نیقاشکردن ئامادەبووناوی لە کۆمبوونا ناتۆیێتە و هەروها ڤەبوونا جڤاکە ناونەتەوەیی لەسەر وەیەکێ باوایەکی بەرچاو تێن نرخاندن پەیامنێرێ مە ئیڤان حەسیب ئەو راپۆرت شاندیە سەرۆکی دەمکیە سووریە ئەحمەد الشەرع گەهشت پایتەختا تورکیە ئەنقەرێ گۆلۆتکەیا ناتۆیە یا 36مین لور تێ لێدارخستن li gorî agahiyan Elşerع dê li kêleka lotkeyê de bi çend serok û berpirsên welatên endamên NATOyê re di nav de serokê Amerîkayê Donald Trump jî hevdîtinan bike. Siyasetmedarê Kurd Mecdeldelî dibêje got piştî helweşandina rejîma Esed têkiliyên Ewropa û Amerîkayê bi Sûriyê re derbasî qonaxeke nû bûne. Got li ser bingeha entegrêkirina Sûriyê bi civaka navnetewî û li ser astin ewlehî siyasî û aborî bi wê re bixebitin. مرو ليدنار وكي فكرنك سياسي امني اقتصادي بالي سوريا نود بشتي هرفاندنا رجيم بشار الاسد ودرفتك قلك مظن هي سوريا شراكتك هفبش افا بكي بسر برجواندي نخوا بفا دولتي هاني افا بكي جبو قلك دوسين هن سوري كارتي دبليزي وكي شرعي تيروري افا كرنا سوري ارامي بو روجلات نافين بتوایی بری دو روزان سرکومار فرانسای امانوئل ماکرون سردانک دیروکی کر بو شامی و به هفتای خوی سوری احمد الشرع را جویا درباره و کربونا ولاتن روج آوایی و امریکای بر به سوریه و سیاستمدار کرد احمد سلیمان دبیجه گو افتکلی لگوری برجواندین ولاتن روج آوایی تین و باندورا وی لسر کردن لسوریه ارینی به هبوناوی دوان دوراد نامنج بو خاصة تایبت گنو ایرو دولتی غربی امریکان لپش في حکومتین لسر هینجی دبن هنک داخوازدن او داخوانها ما وقت بیجی فکری اف آلیکاری و پشتگری گریدا یک باستقرار سوریا و دا آلی امنی ده دو د مسئله گو چاوا کاری وقت بیجی حکومتک هفش خلق سوریا بگشتی ناف دی جی خو ببینه افتی کلی هبن باشتر جبو جبرگ اوانا اف هیزه ناف دولتی پرسا کردی لجموان د آلیه چارەسەریە د پشتگرنج بوو وێنە لێکولینەر و شرۆڤەکارێ سیاسی شیڤان ئیبراهیم باوەڕ دکە گۆسەردانا سەرۆکê فرانسایê بۆ سووریê bi rola welatê wî ya dîrokî li herêmê ve girêdayî ye û bejdarbûna Elşerع di lotkeya NATOyê de piştgiriya welatên rojavayî ji bo wî piştrast dike. Serok Macron hatnayê Sûriya
کاری بده آلیا لبنان فرانسه بخواد خوازه و گری گورولک مظن بلیزت سوریا و لبنان ده اساسا فرنسيه سوريا تشكر يعني باش ضربونا الشرع الهر كونغريكي الكودي باناتو باغير ناتو باوجي نامايا كاج او كاسن قد خوازن سوريا تلفيافيه كشيكي جو امريكي واوروبي بشتبان الشرعا لدفيش سروك شرع جي غافنا بافجي او شرط مرجي واخر كبجيبي روجنامافان دلخواز محمد گو سردان شاندن بیانی و برپرسن اوروپیین بو سوریه دخوناغا پشتی رژیما اسد دشوپاند دبیجه گو ولاتن روج آوایی پشگیری ددن الشرع و حکومتاوی پشتی گونیتا خواه یا و گوهرتنا سوریه بو هزک آرام کر لروج هلاتا ناوین راگهاند. بمان دما کو رژیم اسد کرد و دما شرع درباسی شامی بو پیامکوی هبو خصوصی که بیجه کو ایدی ولاتی من نماد به جهکش بو مطرسیر سر ولاتین دفردور درست بکه اف پیاما پیشوازی که گلکی مزن جالی ولاتین نف دولتی و دی تایبت خواستن بله بینرن هجا بالا وجاره کدین دکشین سرویه که سروکی امریکای دونالد ترامپ لانقره ابو دروجه بشتاری کمبونا ناتوی دبه و چاوره کد هر کلی که دا اخافتنه که پیشکش بکه هر وقت کن سر اکران دبینن شانوگاه جهه کلی و سروکی امریکای اخافتنه که پیشکش بکه سیروان مریوان براستیجی دوی ام ببیجن کمبونی دا رولا یعنی ام ببیجن مجارة إيراني قالك البيش بو بحث أوكرانيا يجيبو لإيران إيرو بتايبتي دا خافتنين سروك أمريكا دونالد ترامب دا ديار بون دما عم بحث إيراني دكن يكسر عراق شتي بالما يعني عراق وكو ولاتكي جيراني إيراني وكو دستي وردانا إيراني دنابا عراقي ده هي الرولا عراقي جرينجا جبو أمريكا يجي وجبو ولاتين دردور يجي مریوان یعنی عراق دکارت چه رولکی بلیزد هم ببیجن دوی روشن های هیده زۆر ڕاستە دەستێوەردانی ئێران لە عێراق لە دوای شەڕی دوو لە دوای ئازادکردنی عێراق و لە 2023ەوە ساڵ بە ساڵ زیاتر بووە لەبەرەوە عێراق لە هەنێک کاتا منەتوانم بڵم تەنانەت سەربەخۆیی سەروەری خۆشی لەدەستداوە بە بۆنەی دەستێوەرداری ئێرانەوە ئەو دەستێوەردانە ڕەنگە بە پێی کات کەم بوو بێت بەڵام زۆر ماوە ئێستا ئێران لەگەڵ ئەوەشا بۆ نمونە هێشتا هەر هێرشە کاتە سەر هەرێمی کوردستانی عێراق لە ڕێی درۆن و لە ڕێی موشکەوە کە بەردەوام ئەوە نەوەستاوە. بله مریوان سیروان دیاره سروکی امریکای دست به آخافتن خواه کر که ام به هفره لگهداری بکن زور گرنگه و گروپا کمان لیره همویان بون به استیره خلکانی کی زور بالا بس من سپاسان کین وقتی که زور باش من برده سر و سرکوتو بوین استا کتامن هنا به لوتکی ناتو لترکیه و ئەمە سپاسی سەرۆک ئۆردوگام بکەم کە پیاوێکی زۆر باڵا بە ڕێزە سەرۆکێکی باشە هاوڕێی منە ماوەیەکی زۆرە هاوڕێی خۆمە ئینسانێکی بەهێزە و شخصێتێکی زۆر بەهێزە و بۆیە لەگەڵ کەسانێکی لەگەڵ مستەوای خۆمان وڵاتێکی زۆر باڵا و بە سوپا و عسکەر زۆر بەهێزە و کەس توخنی ناکات و ئیشێکی زۆر باشی کردووە لە دابەزینمانەوە لە تایارە کە سەری مەتارەکە کەین چ فڕۆکەخانەیەکی تایبەتە و بینای مەتارێک تازیان کرد بۆ ئێمە ئەمانە زۆر سپاسی کەین بۆ ئەو میێواناریە کە ئیشێکی زۆر عجایبی کردووە و هەروەها ئەمانە سپاسی سەرۆکی ناتۆ بکەین جەنەرال مارک ڕوتە مارک شخصێتێکی زۆر تایبەتە زۆر زیرەک سەرۆکێکی باش ئیشێکی ئاسان نییە کە پێشەوەی ئەموو سەرۆکانە بکات شخصێتێکی زۆر بەهێزە و مارک ئیشێکی زۆر تایبەت ئەکات کەس نادۆزیتەوە لەو باشتر بۆ ئەم ئیشە و زۆر ڕێکیەک و خۆشەویستێکی باشە بوو و سەحافە ڕۆژنامە بینیان وتمان بەداخەوانەیە کوبوونەوە داخراوەکە ببینرایە ئەبینران چەند
ئیشی باش کراوە هەر یەکێ لە سەرکردەکان قسەیان کرد و منیش قسەم کرد وتیا زۆر شتمان وت و بە کورتی هێشتمانەوانێ بەداخەوانێ کە داخراو بوو و سەحافە ڕێی پێ نەدرا ببینن خەڵکانێکی زۆر زیرەک و دڵیان زۆر باشە و زۆر باشی لە دڵیانەیە و هەموو باشیەکە بۆ وڵاتی خۆی و هەموو جیهان باشە وەکو ئەزانن نرخی نەوت دابەزیوە و هەربێ بە نزمی ڕایگرین کە ئەمە ئەبوایە پێش 47 ساڵ لەمە پێش لەگەڵ ئێرانە بکرایە و بە درێژایی ئەم چەند مانگی ئەوەڵی سەرۆکایەتیم و ئەمریکا کارێکی کردووە کە ئەو بودجەی کە بۆ بەرگیری تەرخان کراوە زۆرە و ئەو تەجهیزات و کەلوپەلانی کە هەیە مەسەگە سەری ڤەنزوێلا و ئێران کەیت سوپا و جێشی هەردوو وڵاتەکەمان بە چەند هەفتەیەک نەهێشت حتا هێزی بەحر هەموو پاپۆڕەکانی ئێران هەمووی غەرق کرا سەتەها تاریان هەیە هیچی نەماوە هەمووی سوتاوە لە ناوبران و جیهازی ڕاداریان هەمووی لە ناوبراوە سەرکردەکانیان هەمووی کوژراوە و توانای شەڕکردنیان نەهێڵراوە بس چەند ساڵوخێکیان ماوە و چەندەها قاعدەیەکیان هەیە کە سەرخەکەی لێو ئەنێڕە زۆربەی زۆری لە ناوبراوە لەبەرەوە ئێمە بەهێزترین سوپامان هەیە لە هەموو جیهان بە دەرەجەیەک ڕادەیە کەس نزیکیشمان نییە پار لە هۆڵەندا کۆبوونەوەکەی پارمان پێشکەوتنێکی زۆرمان کرد و پارەی ساڵانەمان زیا کرد کە لێوەی کردومانە لە سا دووەوانێ بۆ لە سا 5 GDP بەرزکراوەتەوانە کەوت مستەحیل لەسە هەموو سپاسمانکەن و زۆری وڵاتەکان ڕێکەوتن کۆبۆڵیان کرد کە چەند دوو وڵات هەیە ڕازی نەبوون بەڵام هەستەکەم ڕازی ئەبن و بە خێرایش و هەتا ئەمڕۆیەکی چەند ئیجادی بوو کە من تەسەورم نەکرد باش لەگەڵمانە ئیشکە ئەمڕۆ زۆر باش بوو لەگەڵمانە وەکو هەموو سەرکردەکان تێ ئەگەن باش تێ ئەگەن کە ئەمریکا کە گەورەترین پارە ئەدات بە ناتۆ و بەهێزترین سوپایە لەناو هەمویانە لە هەموو شوێنە لە جیهانە و پێش 2 ساڵ ڕێزیان نەبوو پێش 2 ساڵ ناتۆ پێەکەنی پێمان وەکو دەوڵەت ئێستا پێ ناکەنن پێکەنین نەماوە ئەم ساڵ 1,000 ملیار دۆلارمان لە سوپای ئەمریکا سەرف کراوە و ئەم ساڵ داوای 1.5 هزار ملیار ئەکەین و لەسەر باشترین تەجهیزات سەرفی دەکەین ئەم پارەیە و لە کۆبوونەوەکەی ئەمڕۆوە باسی ئەومان کرد کە لەگەڵ هەندامانی تر کە چی ئەکەن بۆی کە بگەنە ئەو سا پەنجێک ئەمانەی زیایکەین ئەم ساڵ زۆری ئەم وڵاتانە کە باسییانەکەین دەڵەمەنن ئەو نییە بڵین دڵمان پێیان سووتێ لەگەڵەوە شەمانایەوە نییە کە بە باشی خۆیان پاراستووە زۆریان هەنگاویان داوە و زۆریان هەنگاوی تر داهاتوو ئەکەن بۆ ئەم بگەن بەو داواکاری کە لە هەمووان داوا کراوە و نزیکی 1,000 ملیار دۆلار تەرخانەکەین بۆ بەرگێری و ئەوەش پارێکی زۆرە و لە سا 2 بوو جاران سا 1 بۆ ئێستا کردومە بە سا 2 ئەمێ بیانگەنمە سا 5 زیادکردنەکەی و گیانمانە سا 5 ئاخر جار و دووبارە ئەگەر بتوانایە ئەو ڕێز و خۆشەویستی کە لە ژوورەکە هەبوو هەمووشی خۆشەویستیە کە بە وڵاتەکەمان باسی خۆم ناکەم ئینسانێک نییە بڵێ ئینسانەکە بەسەر مەزەخت پێیکرا بێت خۆیان حەزیان لە ئیشەیە کە منەیەکەم وتیان زۆرمان خۆشەوی ئەمە پیاوی گەورەن بە منەڵێن ڕومتیەکەم پێمەڵێن خۆشمانەویت و بە شێوەیەک چونکە یەکێتیکی زۆر هەبوو لە ناو ژوورەکە هەمووی هاوشانی یەکتری بوون و داوا ئەەکەم لەم وڵاتانە کە هەمویان بگەنە ئەو ڕادەیە کە ئەمانەی بیگەینە ئەو بکەوتمان سا 5 ئەو سا 5 ئەبواە لە کۆنەوە بکرایە نەتیجەی ئەوەی کە ئەو خۆتارخانەی کە پار کردمان لەسەر بەرگێری لە وڵاتەکانی تر
کە نزیکەی 150 ملیار دلار زیای کرد لە 2025 و زۆربەی ئەو پارەیە سرف دەکرێت لەسەر چەک و سیلاحی ئەمریکی کە لە ئەمریکا دروستەکرێت و زۆر زەختەکەین لە خۆمان کە شەریکاتی کۆمپانیاکانی کە سلاحی عسکەری دروستەکەن بە هەموو پەتریۆت و تاماهۆک و هەمووی دەرەجەیەکە پێش ئەنی هەر ڕێی خۆمانیە وڵاتانی تر وا وەسفمانەکەن خۆزگا بمانتوانێت خێراتریش دروستیکەن چونکە کڕیاری هەیە شەریکەی لۆکید و هەموویکە لەو شەریکانە کۆمپانیانەی کە ئەمە دروستەکان کە شەریکەی بۆینگ هەروەها و ئەم کۆمپانیا باڵایەنە کە هەمویان ئێستا شوێنی تازە دروستەکەن کە 24 ساعت ئیشەکە بێ بچیت مەسنعیتە دروستکرێت و هیچ زەریبە ناخینە سەر پارەی ینی 24 ساعت ئیشەکەن بۆی کە ئەو ساڵۆخی تۆماهۆک و پێتریەتانە هەمووی دروستکردن و هەموو سیلاحی دیفاع و هێرشیش کە باشترینە لە هەموو جیهان لە ڤێنزوێلا بینیتان کە ئەوانی شەروەها چەکی باشیان هەبوو بەڵام ئیشی ناکرد کە لەپەلی ئێمە ئیشێ کرد ئەبێ خێراتر دروستیکەین بۆ وڵاتانی تر بۆ هەموو کەسێ حتا بۆ خۆشمانی دروستکەین پێویستەکە لەبەرەوە تا دامان ناوە بۆ ساڵ لە ساڵ و نیوێک وەک لەوەی چاوەڕوانکەین ساڵێکیان 2 ساڵ ئێمە ئەو پەڕی 2 هەفتە دوایەکەوێت کە داواکاریەکەن و ینی زۆر کەس چاوەڕوان و چاوەڕوانن یانوێ ئەم کەلوپەلە دیفاعیانیان پێ بگات بەڵام هینی هێرشیش زیاتر شتێکی زۆری ئەو پارەیە سەرفەکرێ لە سلاح و چەکی ئەمریکی ئەو پارەیە کە ئەوروپا و کەنەدا و کەنەدا زۆربەی وڵاتەکان ئەوروپین کە سەرفێکەن سەر چەکی ئەمریکی بە زۆری و هەمووی لە ئەمریکا دروستێکە دوکو چۆنڵی لە ئەمریکا چەک و سلاح بۆ پشگیری حتا لە ئیشی ئەمریکی خەڵکی تەوزیفەکەن زۆربەی ئەو خەڵکانی کە لە ئەمریکا ئیشەکەن گەورەترین ئیستیسمارمان هەیە 19.2 هزار ملیار دلار 6 ئەوەنەی جارانە 6 ئەوەنەی جاران بەبێ ئەو گەمەریکانەی کە من برزم کردوانە ڕەمەکەم 2,000 ملیارە بۆ یان سێ ئیداری پێشوو 1,000 ملیار ئێمە گیانومانەتە 19.2 هزار ملیار گیانومەتە ئەوڕادیان لە ماوەی 6 مانگە ساڵ و نیوێک لە ماوەی ساڵ و نیوێکە دوای ژمارەکانە بینن ئێستا 19.2 هزار ملیار استثمار کراوە لە کۆمپانیا و مەسانع کە لە وڵاتەکە و کۆمپانیای ئیلای لیلی لەگەڵ کۆمپانیای تر بۆ دەرمان کۆمپانیای ئۆتۆمبیل دروستکردن لە کشاندنان وەکو چۆن دوێنە بیستان کۆمپانیای تۆیۆتا مەکسیکە بەجێ ئەهێڵێ وە گەورەترین مەسنع دروستەکەن لە تەکساس لەبەر ئەو گەماریکە ئەمە ئەتیادیە لە ئەمانەکە لە مەکسیکە دروستیکەی بەڵام ئەبێ لە سا 25 گمرک بدەیت ببینێتە ناوی ئەمریکا ئەگەر لە یاپان دروستیکەیت یا لە هەر شوێنێک و لە چین هەروەها ئەوان لە 100 گەمریکان لەسەرە چونکە من نامانەوێت ئیشی کارمەدی ئیشی دەستمان لە کیسە نامانێت خەڵکی بێ ئیش بن لە وڵاتی خۆمان گەورەترین ژمارەی مەسنعمان هەیە کە بە زۆرترین پارە دروست ئەکرێ کە لە مێژوومانە نەبووە هی ئۆتۆمبیل دەرمان ئەلکترۆنیات هیچی نادەین هەمووی ئەڵین ئەگەر ساڵ و نیویان ئەدەینێ بۆ 2 ساڵ بۆ کە مەسنعکە دروستکەن ئەگەر نیکەن ئەبێ لە 100 گمرک بدەن حتا لە 250 لە 100 ئەگەر بیانەوێ ئەلکترۆنیات یان ئۆتۆمبیل یان دەرمان کۆمپانیای دەرمان و بە ڕادێکی بەرز یەنە ناو ئەمریکا نەبووە لە ڕابردووەکو ئێستا ئەگەر جوانی تێتان گەێنم لە ڕابردووە شتیوان نەبووە وەکو ئێستا ڕوئەدا لەگەڵ ئەم وڵاتە لە هیچ وڵاتێکی مێژووە ئەمە ڕووی نەداوە قەت ئەمەنە بوژانەوە نەبووە بەژانێ ئابووری ئەوەنە مەسنعمان هەیە ئێستا دروستیەکەن وە هەرە گەورەکان وەکو
وەکو کۆمپانیای AI فەرزیانەکەین بەسەریانە چونکە ئەو شەبەکە کۆنە دەرەقەتی نادێت لەبەر ئەوە پێویستیان بە ئەمەنە وزەیە بۆ بردنبەڕەوەی بۆ زیرەکی دروستکراو ئەمە لەبەرەوە چی وزەی هەموو ئەمریکا ئینتاجەکە دروستیەکە و یەک مؤسسە هەیە کە زۆر بەهێزە لەو وزەی زیاتر ئەوێ بعضە کەسەکەڵەن دوو ئەوەی ئەوێت بۆ وزە ئەمە فکرەی من بوو وتم یعنی شتێک نییە ناتوانانی شەبەکەی کارەبا فراوانترکەی ئەو ئێستا لە پێش سینین لە AI و تقریبا لە هەموو شتێکە بەڵام لە پێش سینین حتا لە تیکتاک یەکێک لە تیکتاک وتی ڕێکەوتنەکەی تیکتاک کە بۆ ئەمریکا خراپە چونکە وتیان ڕێکەوتنەکە زۆر ئەجایە بوو بەڵام ئەوەی کە بڵاوە لەسەری ئاڵێن ئێستا ژمارەکان من ژمارە یەکەمم لە تیکتاکە لە ناسراویە من حتا تیکتاکم بەکارهێنا بۆ هەڵبژاردننی خۆم بەڵام ئەبێ ینی ناوی خۆت بگەینی ینی ژمارەکان پێشماوەیەکی ئەلان کرا ینی ژمارەیەکی زۆر سەیرە کە منسەر ژمارە یەکەمم ینی لە هەموو ناسراوە مەشاهیرەکان ینی یەک و تا 20 خۆشم تێناگەم ینی سەخریکە بڵاو بێتەوە لەسەرم کە وڵاتەکەمان چەند گەورەیە چەند سەرکەوتوین و چەند شیوعیەت خراپە و ئەم شێتانەی کە خۆیان تەشریح کردووە بۆ هەڵبژاردن کە نەمێشکیان باشە و نەشکلیشیان باشە خەڵکی وایتیانی حتا شکل شێواز و شکلیشی جوان بێ ئەزانم پێویستە بە تۆزێ شکل و شێوازە بەڵام ئەوەیان نییە مەسەلەکە تەنیا سۆشیال دیموکراتەکانیشین ئەمانە کۆمەنیستن کە خۆیان هەڵەبژێرن ئەوان خۆیان ناوێت شتی سەرکەوتوو یان ناوێت بە وڵاتەکە نارێ وڵاتەکەمان سەرکەوتوو پێ ئەوان وابزان بە جۆری زۆرەکان شێتن وەک وڵاتە ئەوروپیەکان کە خەریکی بنیادنانەوەی هێزە سەربازەکانن بە کەلوپەلی ئەمریکی ئەوان گەورەترین سوودمان دەبن لە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی چەکی سەربازی لە ئەمریکیەکان ئێمە باشترین کەلوپەل بەرهەمێنی لە جیهانە بۆ مەبەستەش من بە سەرکردەکانم وتووە کە نوێترین زانیاریم داونەتێک کە بەرهەمهێنان لە ئەمریکا خێرا بکەن ئەوان نانێت چاڕێ بکەن 4 ساڵ و 5 ساڵانێت لە مای هەفتەیەک ئەو کەلوپەلان بەدەست بکات و ئەگەین هاتووشی نزیکە ئاگەین بە شتێکی لەو جۆرە کاتێکە کە ئەو کۆمپانیای بەرهەمهێنانی کەلوپەلی بەرگریان بکەن واسە مەسەر لۆکهید 5 دانە دروستەکرێت هەنیشان 34 5 دروستەکەن کارگی گەورە کە ئەمانەش دەبنێت 4 هێندەی ئەو بەرهەمهێنانەی چەک و تەخەمنەی کە هەمانە چەکی پەیترۆتیک بێ یاخود تۆماهۆک بێ هەموو موشەکانی کە هەمانە موشکی جۆرەجۆر بۆ باری جێراجۆر دوێنێ لە لوتکەکە باسمان کرد کە 3 ملیارد دلار لە بەرهێنانی کەرتی بەرهەمهێنانی بەرگری چەشی بەرگریە بەرهەمهێنا لۆکهید مارتن کە کارگەیشی بەردەوامیدانیان دروست کردووە کە ئەمە هەندێکی زۆری هەبوو لەن ئەوروپیەکانەوە بۆ ئێمەش بۆ ئەوروپیەکانیش لەبەری ئەوانیش باشترین کەلوپەلیان پێ دەکات نۆرترۆپ گرەمیش ئەمەش بەردەوامن لە فرۆشتنی تەکنۆلۆژیا ئێمە سەرکردەین لە بواری درۆنە ئێمە زۆر خەڵکان نەزان ئێمە ئاڵۆسترین درۆنمان هەیە لە دنیا ئێمە ئازام سەرکردەین پێشەنگین بەم نزیکانە گەینە ئەبین بە پێشەنگ لۆکهید و ڕاین مەتاڵ ئەوانە خەریکیش بەرهەمهێنانی هاوبەشیەکن بۆ بەرهەمهێنانی سیستەمی تاکتیشی سەربازی کە شتێکی گەورەیە ئەندرێڵەس ئێستا ڕاگەیانەوە کە بە دەنیازن بارەکوونە موشکی بارەکوونە بەرهەمبێنن کە یەکجار ئالۆز و خێرایە موشکی خێرایە بۆ پۆڵندایەکەین پۆڵۆنیاوەزی زۆر باشە سەرۆکیی باشیان هەیە سەرۆکی مەزنیان هەیە بەڕای من هەموو ئەم ڕێکەوتنانە ڕاستەخۆش قازانج دەگەێنن بە بنکەی بەرهەمهێنانی بەرگری ئەمریکی کۆمپانیەکانی بەرگری ئەمریکی وەشمێ بڵێم کە کاتێک کە توێ تا دوێنێ ڕایگەیان بەلامەوە سێر نەبوو هەموو ئەیانوت
وابزانەوە گەورەترین کارگابێک کە دروستیەکەن هی بۆ برێمنانی ئۆتۆمبیل ئەیەن بۆ ویلایەتێکگرتوەکان ئەوش بۆی ئەکەن بۆی خۆیان لابدەن لە پێدانی گومرگ ئەگەر نەتەوێت لە 125 گومرگ بێت یا لە 135 بدەیت هەنێت جار لە 100 هەنجار 200 تر بە گوێرەی بەرەمەکە بۆکو نمونێک ئێمە لە بەرهێنانی پۆڵایە زۆر باشین پیشسازی پۆڵا لە مای پێشوا مردوو بوو من بژانمەوە جاچیان کرد تێشیانە لێمان لە ئیداری بادنە تێکیانە چەند عی بە هەر تێکیانە فەوتانیە نیانەزانانی چیەکەن من بە خێرایی بژاندمەوە لە سەرەتای ئەم ئیدارەیەمە بمای ساڵ و نیوەکە ئێمە ئێستا پیشەسازی پۆڵا باشترینە ئێمە ئێستا ئەلەمنیۆم بەرهەم ناهێنین بەم زوانە گەورەترین کارگەی بەرهەمهێنانی ئەلەمنیۆم لە ئۆکلاهۆما بەرهەمێنی من ئۆکلاهۆمام خۆشت 77 لە 77 لە مقاتعەکانیان کە ولاتی گرنگە ئێمە گەورەترین کارگەی بەرهەمهێنانی ئەلەمنیۆم لە سەرتاسەری دنیاە لە ویلایەتی ئۆکلاهۆما دامەزرێنین لە دوو ڕۆژی ڕابردووە چەند گفتوگویەکی زۆر باشم کرد لەگەڵ سەرکردەکانی لووتکەکە کە یارمەتی دەربوون لە بەرەو پێشبردننی کۆبوونەوە لابلایەکان دوو قۆڵەکان لەگەڵیانە نانی ئێوارەم خۆر لەگەڵ سەرۆک ئەردۆگانی تورکیا لەگەڵ سەرۆک زلێنسکی کە وەک بینیتان کە تازە هەگەیشتووە کۆنفرانسی ڕۆژنامانشی ئەنجامدە هەروە سەرۆکەل شەرعی سووریا کە کارێکی باشی کردووە لە یەک خستنەوەی سووریا هەر پێسەروبەرە بوو وێران بوو بەوەی کە ڕوویدا لەگەڵ حکوومەتی پێشوە کە شوێنێکی زۆر مەترسیدار بوو بەڵام ئێستەوە یەکە گرێتەوە کارێکی زۆر باشی کردەوە خەڵک باسیەکەن لە هەموو گفتوگۆکانە ڕوون بوو کە ئەمریکا گەڕاوەتەوە ئێمە بەهێزترین بە گەورەترین و باشترین لە پێشتر و هەریکاری زیاترمان هەیە و باشترین لە پێشتر و دووبارە ڕێزمانە گیری ئەوە وەکو هیچ جارێک پێشوە ڕووی نێداوە خۆزگە بە سکرتێری گشتین بوودا بە مارک کە وەڵای پێم ناخۆشە کە ڕۆژنامانە لێرە نین لەم کۆبوونیەکە دانیشتوونێ هەمانم قسە ناکەین کە سەرکردی هەموو وڵاتانی تیا کۆبنێتەوە خۆزگە ڕێگەیان بە بێن فکرەکانە بوو کە ئەگەر میدیای لێبێ زۆر بە کراوەی قسە ناکەنەوە باش نابێ بەڵام کۆبنێکی زۆر باش بوو ئەو یەکگرتوویە لە ناو ژوورا هەبوو زۆر بەرچاو بوو خۆشەویستی بوو زۆر باش ڕۆی بەرە پێشەوە خۆشی پڕ بوو لە خۆشەویستیەوە ژوورا لوتکێکی زۆر سەرکەوتوو بوو یەجگا سەرکەوتوو بوو دووبارە مێز سوپاسی سەرۆک ئەردۆوان بکەم سەرۆکی تورکیا و هەروە سەرۆک و زۆرێکی تر لە سەرۆکەکانی تر و سەرۆک و سەرۆک وەزیران هەمویان لێرە بوون لە ئەندامانی وڵاتانی ناتۆ و بە تایبەتی ژەمانە سوپاسی سکرتێری گشتی بکەین مارک ڕوورە کە کارێکی باشی کردووە ئەو یەکخەرە کەسێکی یەکخەرە کەسێکەکە خەمە ئەتوانم چەند پرسیارێک وەڵام بینەوە تەبەن ئەمڕۆ هەنێکمان جواباتەوە با زۆر نەڕوە با زۆر ناوەیەک دوو پرسیار جوابێن با تۆزێک کورت بێ ئەزام زۆر بەتانەتانێ بڕۆنەوە هەنێکتان لەگەڵ من ناگەڕێنەوە باڵێ فەرموو باڵێ جەناب فەرموو با و پیاوەکەی پێشەوە ئەو پیاوە باڵا بەرزە کە زۆر سیقی بەخۆینە ناوێ پرسیارکە پیاوێکی خۆزە بەڵام زۆر سیقی بەخۆی نییە مایکرۆفۆنێکی بنێ با پرسیارکە یا بەدەنگی بەرز بیڵێ ئۆپراسیۆنەکەت لە ڤەنزوێلا سەرکەوتوو بوو بەڵام شەڕی ئێران پێچێت بە بنبەست گەیشتووە لە ڕووی استراتیژیۆ بۆچی ناتوانانی کۆتایی بە شەڕی ئێران بینیت بەڕای من وازام ئێمە پێچەوانەکەیەکەین شەڕی ئێران سەرکەوتنێکی سەربازی بەنزن بووە ئەتوانم تەنها جواب بەمەوە پێتان بڵێم کە ئەوان ناتوان چەشی ئەتۆمیان هەبێت من بۆ یەک مەبەست چووم کە ئەویشەوە بوو کە ئێران نابێت چەشی ئەتۆمی هەبێ کە پێڵێن لە ئەتۆمی خستن کە ئەوان هەنایان بێت نانبێت ئەو مەسەلیان ئەوەنە لەژێر شاخێکە شاخێکی گرانیتێکە لە ژێرە نێژراوە چەندین مانگی پێچێ بە دەرهێنانی ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورە بۆ ئێران
کە سەیری نرخی نەوت بکەی کە ئێستا نزمتر لەوەی کە من دەستم پێکرد بەڵام ئێستاش بینی خەڵک کە هێزی سەربازیان نەماوە هێزی ئاسمانیان نەماوە کەشتەکانیان نەماوە 150 کەشتیان لە بنچی دەریایان ڕادارەکانیان نەماوە هەموو شتێکیان دەساوە کاتێک کاڵێەوە نە سەرکەوتو نەبووە تامان سەرکەوتنێکی زۆر گەورە بووە تامەنەوانە میدیای ساختن کەواڵن کە سەر ڕێژەی هەڵاوسان لە سا 250 ئەوانیانێ ڕێکەوەن بەڵام نازان چۆن ڕێکەون چەند چیەکە لەو لا چەند تاقە لە کەشتەکانەکەن ئێمە لەگەڵ خەڵکانێکی باش کار مامەڵاکەنەکە ستیڤ وودکاک و جێری کوشنەر و جێدی ڤانس ئەوان مامەڵە لەگەڵ مارکۆکەن لەگەڵ سکۆت لەگەڵ خەڵکانێکی مەزداک مامەڵاکەن نازانم تۆزێک تێکچون لە دەستیان ناوە ئەوان وتیان ئەمانێ بچین بەراسیمی تەشیع بە خاکسپاردنە بکەن ئەو کەسەی کە کەسانێکی زۆری کوشتە بوو خامنەی کە خەڵکانێکی زۆری کوشتە بوو ساڵانی ڕابردووە وماوەیەکی زۆریش ئەوەی چی بیتانەچەوە ئێمە کردمانە بوو 46 ساڵ لەمە پێشکرایە کرا هەر کاتێک لە 46 ساڵای بکرا ئەوان شەقاوەی خۆرلاتی ناوەڕاست بوون لە ماوەی یەک ڕۆژە هەموو سیستەمی بەرگری ئاسمانیانمان تێکشکان تەمەنە مانایەوە نیە کە جار لە تارێک نادەم بڵ هەموو شتێکمان لە ناوبردن سەرکردەکانمان لە ناوبردن سەرکردەی تریان هێنا ئەوانیشمان لە ناوبار ئێستا دەستەیشی تریان هێنا لەوانێ ئەوانیش لە ناوبەرین چێ زانێ لەوانێ منیش نەمێنم منیش لەبەری من ئامانجی یەکەمم لە من ئامانجی یەکەمیانم لەبەرەوەوان خەڵکانی خێزەونن و ماوە 47 ساڵە خەریکی ئەمان من ئەوەی بۆ وڵاتی خۆم باشە ئەوواکەم وی کە بۆ دنیا باشە ئەوواکەم ئەوان سەدان هزار کەسیان کوشت 52,200 خۆپیشاندەریان کوشت کاڵی هیچتانەکردو ئێمە شتێکی زۆر باشمان کردو هێزە سەربازیەکان مەکارێکی زۆر باشیان کردو و ڕێگەمان لێگرتن ئاگال لێ نەتبینیەوە کە چۆن ڕێگەمان لە کەشتەکان گرتووە و دامان خستووە لە ڤەنزوێلاوەی کە کردمان هیچ ڕۆژ شەڕێکی یەک ڕۆژی بوو و هێزێکی سەربازی باشیان هەبوو وڵاتیش سەربازی باش بوو بەڵام یەکێک لە خراپترین مرۆڤەکانی گۆیزەیمان لە نابرد برد ئێستا لە زیندانە چاوەڕانی دادگایکردنە ئەوەی کە بۆ وڵاتەی کردبوو لەبیر ناکرێت تەنها لە بواری مادە هۆشبەرەکانە بەڵکو زیندانەکانیان کردەوە و خەڵکانیان بۆ وڵاتەکانیەوە سێمەوە هەمیان سنوورداش دەکەینەوە بەڵام لە کاتێک کە بایدن سنووری کردبووە کە کامێڵا سەرۆکی سنوور بوو ئەو هەرگیز نەچوو بۆ سنوورەکان و تەلەفۆنیشی بۆ نەکردووە کاتە سنوورەکانمان کارە سەد بەڵام ئێستا چارەسەرمان کردوون ئێستا کەس ناڕوە بەڵام من ئاگام لە ژمارەکانی بەڵام سفر خەڵک لە سنوورەکانمان نەپەڕێتەوە سفر ئەمەش هەموو مانگێک باسەکرێت لە 12 مانگی ڕابردووە سفر کەس ئەپەڕێتەوە پێشتر نزیکەی 20 میلیۆنێک خەڵک پەڕین و لە سەردەمی بایدنە ئەو یوست ئەوانە بێن بۆی ئەوانت بازرگانی مادەی هۆشبەر بوون خەڵک بیری لێ بکەرەوە هەموو تەنها باسی ئەمریکای باشوور ناکەم باسی کۆنگۆ و وڵاتیان دنیاکەم زیندانەکانیان بەتاڵ کرد و هەمیانە نرد بۆ وڵاتەکە ئێمە بەڵام زۆر خراپترین پیاوکوژەکان کە هاتبوون خەڵکانێک هاتوون ناو وڵاتەکانمانەوە کە بە سنووریشی کراوەیە داخڵە بوون من ئەڵێم کە خۆشبەختن خێمە هەڵبژاردەمان بردەوە فەرموو بەڵێ فەرموو ئاوریستاوت ناوەکە تۆ لەکوێ زۆر سپاس سەرۆک زۆر ئاوریستا لەگەڵ MTV لەگەڵ ئێپاک تایمز لەسەر شیوعیەت تۆ باسی داواکاریکە کردۆ لە ئەمریکاکان لە مەترسی شیوعیەت ئێستا باسی جیهانەکەی ئەتەوێت چی بڵێ بە خەڵکانێک لەوانەیە کە لەژێر شیوعیەت و لەژێر ئیشتراکێتە ئەژین بە ئەو میلەتانە ئەتێ چیان پێ بڵێ حتا ئەو وڵاتانەیە کە لە دموکراتیەتان نازانن کە شیوعیەت چەند هاتووە لە دەرگایان ئەدات بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بەڵێ حەزەکەم بڵاوی کەمەوە چونکە ئەوەی کە ڕووی داوە شیوعیەت شتێکی ئاسانە فرشتنی یعنی ئەگە بەدەست من بواە منە بووم بە شیوعی لەگەڵ لێنینە شان بەشانی ئەوە بووم یعنی بە کرەی خۆڕاییە یعنی پێ ناڵێن تامای وڵاتەکە هەمووی هەژارە بێت ماڵی کێ حەزی لە ماڵی خۆڕاییە لێکێکی سەنین ئەیدین بە تۆ
پیاوکوژی بڵاو بێتەوە شوعیەت کارەساتە ینی مێژوو سەلمانیویەتی ینی هەزارەها ساڵە بەڵام ناوی جیاجای هەبوو بە درێژای مێژوو بەڵام زۆر گرنگە ینی یەکشت هەیەکی لە هۆی ئەوانەی کە بۆچی لەگەڵ خەڵکانی ئەمریکای لاتین نییە ینی زوربەی دەنگیان بۆ مندا لە کاتی لەگەڵ حیزبی جمهوریە کە دەنگیان بۆدام هیسپانیکەکان چونکە زۆریان لە وڵاتانی يعني شيوعي بون يعني بيبليت يعني قال اشتراكي كي تشبن يعني شيوعي من عيني اشتقرة طبعا يعني ديمقراطي اشتراكي ناكي خوش نخره وفكريكي زور خطره لسه تيك توك باسيه كان بردوام ليرش باسيه كان بلام قسكه زور راسته بو بشتيكي جيهاني استا قد سركوتونا بوها وقد سركوتونا بها بلام اويك سركوتوها امريكا يعني أواني وظيفة معناها خلقي استاجر فانيان بورترا لهرك وكلها كاتي كتير كار سري معاش ودخل يعني باشترين سيستما هبت راسها مش تعب عيوبي خوي هي بلا تا استازور باج مستركوتو بوا وكا استاجا يرم سري ام خلقان نزمانه كم امانه مو خلقاني كي نزمن بلا خلق انا سمن امانه خلقاني كي نزمن وكجول قسانا قرم خلقاني كان زور خطرن يعني كجوم ليانا بيت يعني عم ولاتا لقل أمشتيك هي زور لما ترسيها لتشاو كاتي شر جهانية كم شر جهاني دوام يعني أقل باسي يانزي أيلول كيت باسي بيرل هابر كيت وخطرياتي كي زور بو أما فكري أوي كبرو الشيعيت بشين چونك يكشت هيك أبي برو الشيعيت أشيت قد ناقريتوا لها جارية أمريت لفقيرية بردنيكي خراب أمريت وزوريش حكمك خراب بيت فرمو بلا جنابي سيرك تايلر بيجر لقل نيويورك تايمز ماني بيشو ووت سركردكاني إيران خلقاني كي منطقي خلقاني كي باشن خلقاني كي زيركن خلقاني كي آزان أمرو توت أمانا خلقاني كي تشوتن خلقاني كي نخوشن چي قرر باشتر ناسي من إنك الله خلقاني كي منطقي إستا منطقي ترن لدرجات يك ودرجات دو يكم نما ودو هم نما إستا أما درجة سيكان إنك إستا بون بسر كذا أما أنا خلقاني كي منطقي يعني باشر بلام لقلم حفتة ودود حفتة أخيرة خدمتي ملتكي خوان ناكن وزيادة لها مشتك من باشتر ناسي من والله وهسناكم أتوانم لقل أنا الربكم يعني الله باشتري شكا كوتاي بينهم زور سباسرك ستيف سيدريك لسي ان بي سي بازاري نوت بزبوطة وعنيا بالنسبة ونوتي برنتش وجيهان مرابق سي جنابتك ك تسكايا كوستا إسا باشترا إسا برو أروين نرخو كخويلي بتوا من بدلم قد نابینین ایران چکی اتمی هبت چون که اولها مشتک اوش مراین تو باسی کی درجه دوله چاو اهمیتی اوی که گرینکی اوی که ایران بمبی اتمی هبت و حتی مثلا حال حاضرین نود زور ورزه نود زوره لبازاره و بازاره كده ابزر نرخي ومن لكون اوتم وتأس قصي من راز بوا ودمك قسم راز بوا بويا بوم بسروك سيجر بويا سنتي خباتم بردوتانا لا يدو هم باش بجمارم او كي تزويري عن كرت بلام تأس باش بو راز بوا ونوت لدا بزينه ابيت اكيد يكشف بكم كخلقاني كي مشكنا تواو تشكي اوتوميان نبت وبهيج شبك رازي نابين بويكا اما كاميرا من هي لو شونيك قصفي بيتو اكن سعيكي بياني تقاني انا كاميرا من هي تسجيلي كدوا كهزي فضاء كاميرا من هي كأتوانن هوي سرسنجي يكيك محمد شتيك بصنجيوا لفضاء ويخونينوا ألين محمد بخاكنا زواني هولا دا قرترين ميشيني هالكنين درينا هنا بوتان بلام استشاو من لسريتي وركس بشت زيكي كوتوا اي تقنينه لبالو كزناتش بلا الأخيرة أتشين دري إهنين بس الأخيرة كي أو من هي كنا من هشتوا أو من نبوها
تشيكي أوتوميان أبو وإسرائيليان أسرية ومن سروك نبو معه إسرائيل إسمح بوبو يك جار دو جار كردوش ما كجي دو جي اي سي بي او اي اتفاقي أوباما كي كم جار دان را هموشتك لمصلحتي إيران أبو 1.5 مليار هز سطحها مليار وان زاني أتواني أشتي ببارة بكري ناتواني أو يك هم أنا إسلا مشتك زاتر وكلو يباتي كنا بيد خلكاني مشكنا توا بوم تشكي أوتومي هبه وأبوه شنكاتي كي تريش بوستن را بلا منين كر بلا فرمو ستيفن نيلسون نيويورك بوست حزكم أجر بيمان بليت قرا سفر أكيد بتاري سروك سفرنا أكيد لما ترسكاني كلا إيران وهي دوجا باسي أذكر كوتر جاني جنابت لما ترسيها أنا من باسي أكم بوشي چونك جاني سروك عادة يعني لسطع 5.2 يعني سائقي أوتومبيل لسباق 5 أونا أمين ترى نخل لسا 5.2 كاحتمال اشتكل به يعني تو أبوها بيبوت ما احتمال بيبوت ما يخم نابم بسروك چونك إيشي كيزور خطرة من يكم قسم لسناوي قائمين كشتن بدس إيران خلقاني كي باشن من رقم يكم مجمرة يكم يعني ولاش بخيال ما نعمل يشكم كم وهي دار يشكم بشيء كم لا مكسب باش تشو كيما أولاتين كلا بيشي وين وزسر كوتين من بوشي باسي كم چونك من ناوم لسر قائمة كي يعني قائمة كي كشهبو لستي كتير هي من يكمم حازم دوي كي يكمم لسر تيك توك بلام لسر مترسي كشتنيشم يكمم بله فرمو چار مکریشن نیویورک تایمز بۆ چی بە فڕۆکی خۆت ناڕۆیتەوە بڵێ پێڵێرە چی بۆ بە فڕۆک ئەفرەت بۆ ئەوروپا بۆ یەکێک لە بنکە گەورەکانمان کە لە پیشانی خەڵکی بین ئێمە بە ڕێگەی ئاسایە گەڕێنەوە هەمانە پێچین بۆ ئەوروپا بۆ کەچێ بۆ چەند بنکەیەک بە تایبەتی چەند ئەچێ بۆ چەند بنکەیەک لە ئەوروپا بۆی سەربازەکان ببینین لە بەرەی جارێکی مەزنە باڵێ فەرموو بێڵێ باڵێ فەرموو جەنابی سەرۆک و میدیای تورکیا پێچێت شەڕی لەگەڵ ئێران دەست پێ بکاتەوە چاوەڕێن چی لە هەوڵ بڕا ناکەم دەست پێ بکاتەوە وازم زۆر بە خێرایی تاوا بێت ئەوان لە هەندێک لە کەشتیان داوە ئێمەش بەس خراپتر لێمان داون ئەگەر ئەوان دەست بۆشێن ئێمە دا ئەوەندە دەستەوە شینەوە ئێمە کەلوپەلی بلەوان باشترمانەیە لەوانێ وتیاندا پشە لیانێنە وتم ئەوانێ لیان بین بەڵام کە ئەوان دەستەوە شێنە مەش لیانینەوە بە زمانی ئەوان قساکەین بڕوا ناکەم وا بێ کرێ شتێک ڕووبا بە زوو تاوە بێ و مەسەلەکە سەلامەتترەکەین بە تایبەت بۆ نەوت زۆر هەرزانە بێ زۆر هەرزانە بێ زۆر بێت و زۆر خێرە کەشتەکان لە گەروی هورموز پەڕیونەتەوە ئێستا نەوتێکی زۆر هەیە لە بازارە هەموو شتانێک کە ڕۆدەن زۆر بە خێرە ڕۆدەن بەتەمانین زۆر بخانێ فەرموو ئەوەی سوورە لەبەرێ MS Now وتت لەگەڵ MS Now ئەمە تۆڕێکی زۆر شکست خواردە بۆ ئیشان بۆکەی مێرە بەرچای خۆ لە MBC لایەن بردن بەڵێ فەرموو با بەزیۆ لەم پرسیارە بکرن ئەم ڕەوتن وڵاتی وەکو ئیسپانیا و ئیتالیا و یوکەی یارمەتی ئەمریکایان نەیە لە شەڕی ئێرانە پێویستە هێرشکرێتە و ئەگەر هێرشکرێت سەر وڵاتانە ئەمریکا لە سەریان نەکاتەوە باسی ئیسپانیامان کرد ئیتالیا باش بوو زۆربەی وڵاتەکان باشن بەڵام ساتێکی خراپێن وان یارمەتیان نەداین پێویستمان بە یارمەتیان نەبوو بەڵام ئەگەر بمانویستە ئەگەر بمویستە بەریتانیا وتیان ئێمە کە نارگیرە بین
وتم تاني أرمتي ما وتيان بلا تان بلا شاركين تا شركة طاوبة بلا عم روحي ونسى شرطل ناهنتو آراو تان بيتان بلم كريق وشهبك أمر لدس برهمان هنا بيجوي يشيتي يقرتوية قد نبينيهم ولاتانا يمان خوشه يكتريان خوشه أما يك بوني شي زور مهم بو برساس بساري شي باجو أو يكا صوزة لبرا بله تو جري صوزة لبرا ونيا سپاس جنابي سروك إدارترون لخبر جلوبال تي في جنابي سروك لدواي بي كوبرود لقل سروك أردوغان أتواي بيمان بلايكا جناب تان لقل سروك أردوغان گرانتو بو هاریکاری سربازی لباری فروکی F-35 و أتواي بيسمان بلايكا لقل توشي أصلا باريشي نوي هلا دانو ملا جولية كمي سروكاتي ما پەیوەندیی باشم بوو ئەو کابراایك ئەخرا زیندانۆ کە سەرکردێکی ئینجیلی بازەروت تەلەفۆن کرد بۆ سەرۆک ئەردۆگان کرد بەریدا وەکو ئۆباما و بایدن کە ملیۆنەها دۆلاردا من هەرگیز پارەم نییە بۆ هیچ کەسێک پارەم نییە پێم وتم ئازادیکەن وتم ئازادیکەن ماڵام بە شێوەی دۆم نەموت بە شێوەی یەکەم وتم ئازادیکەن بە پیاوێکی باشە کە لە ناو دەستەی ئینجیلەکانە ئەو ڕۆژی دواتر ئەو پاستە ئەو پیاوە ئاینێ دوای هات بۆ ئۆفیسەکەی من دوای کە جۆی خەواڵوو هات شتی زۆر خراپتر ڕوویدا لە مەسەلەی سنوور زۆر هەموو شتێ خراپبوو ئێمە لە هەموو دنیا پێمان پێکەنین پەیوەندێکی زۆر خراپمانە و لەگەڵ زۆر وڵاتانە تورکیایشی لە وڵاتانە بوو بەڵام ئەو گۆڕا لە 5 نۆڤەمبەرە گۆڕەکەی هەڵبژاردنەکەمان کرد یەکێکە لە باشترین پەیوەندیەکانمان پەیوەندێکی زۆر مەزن و باشمانێ و باسی فڕۆکەی F-35 کرد و باشترین فڕۆکەی و هەموو کەس بیکڕێ ئێمە بێ بڕیار بدەین ئەیدین بە چێ من مەیلی من وایە تەبانە ئەو خۆی زۆر مەیلی بەلای بنجامین نەتانیاهو نیە بەڵام ئەو خۆی نەکرد لایەنێک لەو شەڕەوەی توانی بخۆیکە بە بەشێک لەو شەڕە لەسەر داوای من خۆی بە بێلایەن ڕاگرت ئەو هاوڵێکی باشە مارکۆ توانێت پێمان بڵێ کە پەیوەندێکی زۆر بەهێزمانێت لەگە تورکیا وڵاتێکی گەورەیە وڵاتێکی سەربازی بەهێزە دووهەم بەهێزترین هێزی سەربازیە لە نەیتۆ وڵاتێکی ناتۆیە تا لەگەڵ ناواکەنیانە هێشتا بڕیارم نەدا بەڵام مەیلم بەرەوەیە کە بڵێم سێر ئێوە ئەو یارمەتی یاوین لە هەموو ڕوویەکەوە بەشتی زۆر جۆر مەزایکی تریش باش بە لەگەڵ ئێمە چینیش خۆیان نەکرە بەشێک چینیش خۆی نەکرە بەشێک لە شەڕەکە ئەوان لە 150 لە گەری هورمزەوە هێرن ئاخوای نەکرە بەشێک لە شەڕەکەونیان و دێمە کەشتی و کەشتی سەربازیە نێرم نیان کرد ئەویان نەکرد ئەویش پەرەسەرۆکشی ئەویش مەزن بوو هەمیان زۆر باش بوون لە مۆزە لە بەرەوەیەوان ڕێزی وڵاتەکەی ماگرن دیسان جاران پێمان پێکەنین جاران وانزانێمە کۆمەڵێت دەخەتی دەبەنگین سەرۆکیان سەرۆکێکمانەوە کە نێتوانی قسە بکە نێتوانی ڕێ بکە ئەو کارەسات بوو ڕێزیان نەما بە وڵاتەکەم بەڵام ئێستا ڕێزی زیاتریان هەیە لە وڵاتەکەمان بەبەرات بەجارن زۆر سوپاس هەموو لایەک زۆر سوپاس زۆر سوپاس. بله بینرن هجا و اخافتنا سروکی امریکا دونالد ترامپو که جه انقره پشتی دروجان بشتر بوند هلجوینا سرکرده ناتوی دا اخافتنا که پیشکش کرد سروکی امریکای تیدا گوت او بشتر بونا امریکای دوی کمبونا ناتوی دا نشان دا که امریکا جاره کدن و گریه امریکا جاره کدن به هستر بویه و پیوستیا دنیای تفبه امریکای هیا و بحثا گلک کمبونین خوا کرد دستری داجی کمبونال گل سروکی ترکیه رجب طیب اردوغان و اسپاسیا اردوغان کرد اسپاسیا سکرتری گشتی ناتو مارک روته کرد و هر وها بحثا کمبونین خویل لگل سروکی اوکراینای ولادیمیر زلنسکی و سروکی دمکی سوریه احمد الشرع کرد و هر وها بحثا لگل روجاموانان بحثا ایرانی کرو جارک دوپات کرد لسر هلوستا امریکایی که دبیجه اوی قطر ندن ایرانی که چکین ناوکی
ببن وی گوت دیاره اف سرکردین ایرانی نخوازن با آوائی که آشتینا چارەسەری هەبێ ئەگەر نەبێژی وی گوت ئەوێ جارەکەدن بچە بژارە کو دوێ کار بداوی بینە بۆ واتەیە کو ئەوێ جارەکەدن شەر بکەن هەگەر ئێرانی داخوازن ئەمریکایان ژی ji destana çekê navokiyê pêginînin. Ev romala me taybet bû lê ji destpêka rojê de me bernameyeke taybet bi ji wara pêşkêş kir bînerin hêja li vir em digihin dawiya vê romala taybet demeke din nêzik em bernameyên xwe yên televîzyonî berdewamin û her ew tiştên ku li vê derê rûdayî ji wara راگهینن تا جارکدن از صالح دمیجر خاطر خوشت خازم و بمینن دناف خیر و خوشیه ده.